چیرۆکی کەمانچەژەن. نووسینی هانس کریستیان، وەرگێڕانی پیرەمێرد. پێشەکی کتێبەکە. خوێنەری خۆشەویست، ئەم چیرۆکەی لەبەردەستدایە یەکێکە لە بەرهەمە ئەدەبی بەنرخەکانی پیرەمێردی نەمر کە لە کۆتایی سیەکان و سەرەتای چلەکاندا بە شێوەی چاپکراوی هەژلاپەڕەیی لە تورکیەوە دەیکرد بە کوردی و لە چاپخانەی ژیانی سلەیمانی چاپی دەکرد و بەڵاوی دەکردەوە، تا لە ئەنجامدا کردی بە دوو بەرگی کتێب و بە ناوی کەمانچەژەنەوە پێشکەشی کتێبخانەی کوردی کرد. پیرەمێرد لە سەرەتای بەرگی یەکەمدا دەڵێ ئەمە هونەرمەندێکی ئەڵمانی نووسیوێتی. تۆفیق بەگی میرئاڵ کە مەشهورە بە تۆفیق بەگی کەرکووکی و ئەویش کووردە وەری گەڕاوەتە سەر زمانی تورکی. بەمە داوا دەردەکەوێ کە وەرگێڕی تورکی ناوی نووسەری ئەسلی یان نەنووسیوە، یان پیرەمێردی ڕەحمەتی کە وەری گەڕاوەتە سەر کوردی ناوی فەرامۆش کردووە. هەرچی چۆنێک بێ هەتا ئەمڕۆ هەموو ئەو کەسانەی کە وەختی خۆی چیرۆکی کەمانچەژەنی وەرگێڕاوی پیرەمێردیان خوێندۆتەوە مەستی بەسەرهات و ناوەڕۆکی ئەو چیرۆکەن و شەیدای ئەو زمانە تەڕ و پاراوە شیرینیە کوردیان کە لە دەسەڵاتی ئەدەبی پیرەمێردا بووە و زۆر تاسەی ئەوەیان کردووە کە بزانن دانەری ئەم چیرۆکە کێیە. تەنانەت ئەو نووسەر و ڕۆشنبیرانش کە ڕێیان کەوتۆتە ئەڵمانیا و دەرفەتی مانەوە و گەڕانی کتێبخانەیان دەستکەوتووە ئەوەندەی بۆیان کرابێ سۆراغی ناوی دانەری کەمانچەژەنیان کردووە کە یەکێک لەو ڕۆشنبیرانە ئەوەندەی من ئاگام لێ و لە نزیکەوە دەیزانم دکتۆر کەمال فوادە کە ساڵانێکی دوور و درێژ لە ئەڵمانیا بۆ خوێندن بەسەر بردووە و خوێندنی باڵای لە زمانی کۆریدا هەر لەوێ تەواو کردووە. زۆر بە خولیاوە گەڕاوە بە شوێن دۆزینەوەی ناوی دانەری ئەم چیرۆکە و دەستکەوتنی چیرۆکە ئەڵمانیەکە. بۆ مەبەستە تەواو خۆی شەکەت و ماندوو کردووە، بەداخەوە نەگەیشتۆتە هیچ ئەنجامێکی دروست. هەر بەو خولیایەوە دکتۆر کەمال فواد لە ساڵەکانی حەفتادا کە لە چاپخانەکەی من سەرپەرشتی چاپکردنی ژانی گەلی دەکرد کەمانچەژەنیشی نووسیەوە و دەیویست چاپی بکە، بەڵام ڕۆژگار مۆڵەتی نەدا و نەیتوانی ئەم ئەرکە ببینێ. نەزانینی ناوی دانەری ئەم چیرۆکە شیرینە هەروە بەگرێ کوێرە مایەوە و لە ناو ڕۆشنبیرانی سەردەمی پیرەمێرد و ئەم سەردەمەدا هەتا بەڕێکەوت دکتۆر عەلی کەریم عەلی کە خەڵکی سلەیمانیە و اختصاصی لە جوگرافیادا هێناوە، لە زانکۆی بەسرە مامۆستایە و یەکێکە لە ڕۆشنبیرە ئەدیب دۆست و سەرمەستەکانی چیرۆکی کەمانچەژەن، بەڕێکەوت لە دەرەوە کتێبێکی بەردەست دەکەوێ دەڕوانێک تومت کەمانچەژەنە و نووسەرێکی بەناوبانگی دانیمارکی کە ناوی هانس کریستیان ئاندرسنە دایناوە. ئەو نووسەرە دەستێکی هەرە باڵای لە بەهرە و نووسینی ئەدەبی مناڵاندا هەیە، بەرهەمی کێزگا زۆری ئەدەبی هەیە و بە زۆر لە زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕاوە و ناوبانگی بەرزی جیهانی هەیە. لێرەشدا نامەوێت باسی بەهرە و دەسەڵاتی ئەو کوردی زانینەی پیرەمێرد بکەم، چونکە توانای ئەو لە زانینی زمان و وشە و دەربڕینی کوردی هەرتەواو ڕەسەن و خۆماڵیدا شتێکی نەک هەر شارەوە و نادیار نییە، بەڵکو وەکو ڕۆژی دەمکەلوایە. من لە نووسین و ئامادەکردنەوەی ئەم چیرۆکەدا بۆ چاپ هیچ دەستکاریەکم نەکردووە، ئەوە نەبێ کە هەندێ وشە کە بێگانن بە زمانی کوردی و لە کاروانی پێشکەوتن و گۆڕینی زمانی ئەدەبی ئەم سەردەمەی کورد بەجێ ماون، وشە و دەربڕینی باوی ئێستام خستۆتە جێگەیان. لە کۆتاییدا وەکو ئەمانەتێکی ئەدەبی بە نمونەی لیستەیەک دەیان نووسمەوە و دەیان خەمە بەرچاو، جگە لەوەش دەستکاری ڕێنووسەکەیم کردووە و شێوەی ڕێنووسی ئەو سەردەمم خستۆتە سەر شێوەی ڕێنووسی ئێستای زمانی کوردیمان، چونکە خوێنەری ئەمڕۆ بێوێ و نێوێ وەکو پێویست ناتوانێ چێژ لە بەرهەمە نووسراوەکانی شێوە ڕێنووسی دوێنێ ببینێ و تینێتی خۆی پێ بشکێنێ. ئەوەی کە پاڵی پێوەنام بۆ جاری دووەم ئەم چیرۆکە بەرەو ڕووی کتێبخانەی کوردی بکەمەوە سەبارەت بە چەند هۆیەک بوو کە ئەمانەی لای خوارەوەن. یەکەم بەهرە و دەسەڵاتی ئەو نووسەرەی کە بتوانێت ئەو هەموو گیر و گرفت و کێشە و بەرەیە بۆ قارەمانی چیرۆکەکەی بەدەستی قارەمانەکەی خۆی دروست بکە. دووەم، مرۆڤ بتوانێت ئەوەندە ساویلکە و خۆشباوەڕ و خەیاڵباز بێ. سێەم، تەوژمی شەپۆلەکانی گیانی گاڵتە و گەپ و بابەتی کۆمیدی و پێکەنین. چوارەم، ئەوەندە بەتین و تاو بێ کە هەموو شتێک هەموو پەستیەک ڕاماڵێ. بەدانسقەت دانەی ماوە و
زۆر لە ڕۆشنبیران و خوێنەرانی ئێستامان بە تایبەتی لاوەکان لێ بێبەشن. پێنجەم هەموو ئەمانە و لەمانش زیاتر ئەو بەهرە ڕەسەن و دەسەڵاتی زمانزانیەی پیرەمێرد بۆ ئێمەی کورد مای سەربەرزی و شانازی و شیرینی زمانەکەمانە کاتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە کەمانچەژەن لە ڕووی وشە و دەربڕین و زاراوە و مەسەل و قسەی نەستەق و پەندی پێشینان و حکمت و بەکارهێنان و داڕشتن و پتەویەوە فەرەنگۆکێکی کوردی ڕەسەن و تەواو خۆماڵی ئەو تۆیە کە بەسەرچاوەیەکی گەش و ڕووناک و پیرۆزی زمانی کوردیماندا بنرێ. پیرەمێردی نەمر لە پاڵ شیعر و ڕۆژنامەگەری و کوردایەتی و زانستدا بە وەرگێڕانی کەمانچەژەن بەم شێوە شیرینە لەم مەیدانەشدا هەر پیرەمێرد بووە و هەر پیرەمەرد بووە. کاکەی فەلاح سلەیمانی 1979. سەرەتا هێشتا لە ئەستەمبول بووم ئەڕۆژێ ئەو مناڵانەی ڕۆژنامە فرۆشم بە هەموو کۆڵاناندا ڕایە نەکرد و ئەن قیژان چیقدای چیقدی چاڵەخچی فۆرمەیەک کە هەژ لاپەڕەیی لە ڕۆمانی سەرگوروشتەی چاڵەخچی کە ئێمە تارژەنی پێڵین دەرچووە ئەیفرۆشن. یەکێکم کڕی و شەو خوێندمەوە زۆر خۆش بوو. اینجا دانیشتین بە کۆمەڵ خوێندمانەوە. ئەمەندە خۆش بوو لە دڵمان بوو بە گرێ ئاخۆ سبەینێ فۆرمەی تری دەرەچێ بەیانی فۆرمەیەکی تری دەرچوو کڕیمان شەو هەمومان کۆبووینەوە و یەکێک ئەی خوێندەوە و ئەمەندە پێیەکەنین مەپرسا. ئەم کتێبە لەبیرم مابوو تا پێرار یادی بەخێر عەلیدایی کاتبی خەزێنە بوو لیستی کتێبی فرۆشتنی کەرکووکی پێنیشاندام چاڵەخچی تیا بوو. زۆرم لا خۆش بوو کڕیم. شەوی زستان بە کوردی ئەمان خوێندەوە. مناڵ و مەزن بە چەشنێ دڵیاندایە لێ تێر نابوون. ناحقیان نەبوو. ڕۆمانەکە زۆر خۆشە. لە ئەوروپادا تەنها پولدەقوق بەناوبانگە بە حیکایەتی گاڵتە و گەب لە ناو تورکیشدا حسێن ڕەحیمی لەم چەشنە گەپانەدا لە پولدەقوقی تێپەڕاندووە. بەڵام ئەم ڕۆمانە لە هەموو ئاساری ئەوان خۆشتر و بەنرخترە. هیچ پەردە بیرونانەی تیا نییە. سەراپا پێکەنینی لەسەرخۆ بە ئەدەبە. ئەمە هونەرمەندێکی ئەڵمانی نووسیوێتی تۆفیق بەگی میرئاڵ کە بەناوبانگە بە تۆفیق بەگی کەرکووکی و ئەویش کووردە وەری گەڕاوەتە سەر تورکی. بەڵام تورکیەکەی ئەم لە شێوە ئەڵمانیەکە شیرینترە. چەند ئەمویست منیش بیکەم بە کوردی. زاتەن ئەو تۆفیقە کە کردوێتی بە تورکی دیسان کووردە تا ئەم ساڵ بۆم نەدەکرا. هەتا چەندێک مستەفای خوشکەزام خەریک بوو. با خەریتەزانی هەندێکیشی تەرجومە کردەوە بەڵام ئەشکال و ئەژغال مەیدانی نەدا. ناچاروا خۆم دەستم پێ کرد. ئێمە دوو تۆفیقێکیش لەخوا پیرەمێرد. ئەلفرێد مۆلەری کەمانچەژەن لە ئالیەتی باوێرە لە دەیەکی بچووک لەدایک بووم. باوکم جوو تێگای هەبوو فەلاحەتی پێوە دەکرد. داخی ئەوم لە دڵایە کە دایکی خۆم نەدیوە بەسەر منەوە چووە. باوکم هیچ ناوی لای من نەدەهێنا بەڵام وەکو خەڵک و خوا بۆیان دەگەڕامەوە ژنە لادەیەکی باش بووە. باوکیشم لەوانە نەبوو خۆ بداتە مناڵ. تەپاڵی گاکانی لە مناڵ خۆشتر دەویست. ئەوەندەی ئەو منی نەدەویست منیش ئەوەندە لە شاخی گاکانی ئەو بێزار بووم. بە ڕۆژ لی دەگەڕام تا ئەو دەچوو بۆ جوود. لەگەڵ دوور دەکەوتەوە لە خوار دێوە داربەڕوویەکە بوو. دەچووم لەژێر سێبەری ئەودا ڕادەکشام. لەگەڵ وەکو سەرین جێئەکەم بەرز دەکردەوە. سرم دەکردە سەر یان لە قیدارەکە ئەم دەژمار یان ئەو مێشانەی کە پێمەوە دەنیشتنەوە ڕاهات بووم. دەمزانی لە قیدارەکان چەندە بەڵام حسابی مێشم پێڕا نەدەگیرە تەرحم نەدەزانی.
ئێواران دەهاتمەوە گاجووتەکانم بۆ باوکم ئاو دەدا، خۆشم شلە ساوەرێ، هەنجیرە وشکێ، قنچکە باسوورمەیەک، نانەڕەقێک، هەرچێکم دەست بکەوتایە ئەم خوارد و شوکری خوان بە ناچاری ئەکرد و لێ نووستم. هەندێک جارە چوومە کڵێسا، قەشەیەکی زۆر چاکمانە بوو. خوا کاری ڕاست بێ فێری خوێندن و نووسینی کردم. ژنەکەشی کەمانی چاکی لێدا، خستیمێ سەر خولای کەمانچەژەنی، خوا ژوای بۆ کردبووم. لە باتی هەموو هونەرێک کەمان چاک لێ بدەم، دەنگیشم خۆش بوو. خۆشم لە خۆم نەگەیشت بووم کە لەم پیشە پەسەندەدا ئەمەندە بەکارم، بەڵام تا گەیشتمە 18 ساڵی بەبێ کارڕام بوارد. ڕۆژێکیان باوکم لێم تۆڕە بوو، دەری کردم، سوێندی لێ خواردم، جارێکی تر پێنانێمەوە بۆ ماڵەیە. زانیم بەڕاستێتی تورەکەیەکی پینەکراومان بوو، باوکم تۆی تێدا دەبردە سەر جووت، ئەوم پڕ کرد لە نانەڕەقی کوئن و هەندێ هەنجیرە وشکە و لەتکە هەرمێ و قنچکە باسوورما. کەمانەکەشم کە پولە پولە لە باوکم دزی بوو، کەمانێکم پێکەڕی بوو. ئەمانم هەمووی لە خۆم بەر کرد و یەڵڵاویە ڕوحوڵڵا لە ماڵ هاتمە دەرێ و ئاوڕم نەدایەوە. قوڵپی گریانم دەهات، نەمەزانی ڕووبکەمە کوێ. تا ئەو تەمەنە لە سنووری ماڵان بەولاوە هیچ کوێیەکی تر و هیچ ڕێیەکم نەدی بوو. چوومە سەر شەقامی گەورە، ڕۆیشتم، جا نازانم چەند ڕۆیشتم. دێتەوە یادم خاو شلک بووم، هێزم تێدا نەما. بەردێکی گەورە لە کەنار ڕێدا بوو، چوومە سەر بەردەکە و لێی دانیشتم. هەندێ نانەڕەقم دەرهێنا و دزگی خۆم تێ کرد و دەستم کرد بە کەمانچە لێدان. ئاهەنگێکی خۆشی ئیتاڵیم گرتە بەر، ئەوم لێدا. جا نازانم چەندم ڕابواردووە لە پڕدەنگی عارەبانەیە کات. گەیشتە ڕاستی من و وا دەرکەوت کە لە دوورەوە گوێیان لە دەنگی من و کەمانەکەم بووە و لە بەردەم مندا ڕاوەستان. منیش خانەدانانە وەکو پرەنسیپێک بە فیزێکەوە هەستام تەماشام کرد. عارەبانەیەکی لاندووی زۆر گەورە کە جێی 8 کەسی تێدا دەبێتەوە و 4 باگیری تێبەسراوە. لە پێشەوە عارەبانچێکی پۆشتە و لە دواوە 2 ئافرەتی نازدار، یەکێکیان زۆر جوان و تازەکەج، ئەوی تر ئافرەتێکی قەیرا. ئافرەتە کەڵەگەتەکە ڕەنگێکی سوورسپی و پرچ زەردی چاوشین، تازە کچەکەش یەکسەر وهاتە پێشچاوم کە متقەن ئەمە پەری ئاسمانە، ئەمەندە جوانە. نەپڕژام تەماشای سیمای بکەم کە ئەمە ڕەنگی چییە و چاوی چۆنە و برۆی چۆنە و دەمی چۆنە. هەر ئەوەندە بە شوعلەیەکی نورم زانی. زاتن من تا ئەو دەمە نەمزانیوە ئافرەت چییە، وامەزانی وەکو مانگا ژنەکانی دەی ئێمە بۆ گەوەڕماڵین و نان بە تەپاڵەکردن و مناڵ بەخێوکردن و دەغڵ هاڕین مەکینەیەکن لە ئێسک و پێز دروستکراون. چوزانم تووشی یوا دەبم، بەجارێ جنسی لەتیفم پێناسێنێ. من هەروە واقم ڕما، تەڕپید لە پەنجەرەی عارەبانەکەوە سەری کێشا. هەندێک جلیوەی لێ هات، لە زوبانەکەی نەگەیشتم. پێکەنی منیش تووڕە بووم، هاتم بڕۆم کەچی کچەکە بە شێوەیەکی شیرینی ئەڵمانی لێی پرسیم، ئەفەندی بۆچی تۆ ئەڵمانیت؟ وتم بەڵێ خان مەکەم. ئەو وتی ئەفەندی گوێمان لە دەنگی کەمانەکەت بووە، زۆر خۆشت لێدا، ئێستا بۆ کوێیەتی؟ من وتم ئەگەر ڕاستت پێ بڵێم خۆشم نازانم. ئەو وتی چۆن بەڕێدا ڕۆی، نازانی بۆ چ زێیەک دەچی؟ من وتم دەژڕۆم و ناشزانم ڕوو لە کوێ دەکەم. ئەو وتی کەوا بوو فەرموو لەگەڵ ئێمە وەرە کە نازانی بۆ کوێ دەچیت. منیش وتم بۆ ئەمە قیسمەت لەم سەرڕێیەدا داینام، لە خزمەتدام، سوار بم؟ ئەو وتی بەڵێ سوار بە. لە پشت عارەبانەکەەوە جێی خزمەتکار بوو، خۆم هەڵدا و سوار بووم. عارەبانچی قامچی ڕاکێشا، وڵاغ کردیانە چوارناڵە. هەر ئەوەندە نەما بۆ شەپقەکەم بابی بە. لە خۆشیانە باکم نەبوو، 2 سعاتی ما بوو بۆ ئێوارە چۆن بچمە سڵاوی. زۆریشم پێ گران بوو، هەروە لێی خوڕی تا ڕۆژ ئاوا بوو. ئەو جێگەی دواوەی عارەبانەکە کە بۆ خزمەتکار کرا بوو، جێی 3 کەسی بە تێر و تەسەلی دەبەوە. لێ ڕاکشام، توورەکەی نانەکەم نایە ژێر سەرم. جارجار لە دێوە چەتوتم دەچنیەوە و سەبیلێکم پەیدا کرده بوو. بیرم کەوتەوە، دەستم لە باخەڵم کوتا، سەبیلەکەی تیا بوو. وتم با سەبیلێک بکێشم، توتنم پێ نەما بوو. جا ئینجا چی بکەم؟ خۆم عارەبانە چییە؟ ئەوەندە تووڕە و نەگریسا، ئاوڕێکی لێ نەدامەوە و چاکوچۆنێکی لەگەڵدا نەکردم. کەوتو بۆ کڵێشەمەوە، سەبیلێک بادەم. لە دڵی خۆمدا وتم سواڵی توتن عەیب نییە، بۆیە وتم عارەبانە چی توتنت لا نییە؟
خوستی لە خۆی بڕی و نقەی نەکرد. وامزانی کەڕە گوێی گرانە. لە تەسێوێکم تێگرت بەرسەری کەوت و ئاوڕیدایەوە، بەدەنگێکی گڕ و لوتێکی منگەوە بۆڵەیەکی کرد. وتی کابرا چیت لێبەردەبێتەوە؟ وەختا بوو شەپقەکەم بخەی. وتم تووتن. وتی تووتن چی لێ دەکەی؟ منیش وتم ماشەڵڵا لە عەقڵ و کەماڵت نازانی تووتن بۆچیە؟ ئەویش وەڵامێکی ناشرینی دامەوە. وتی دیارە زۆر نەفامی. منیش وتم لە تۆش نەفامتر. ئێمە گەیانمانە ئەم تێکەڵیە، خانمەکەم تێی خوڕی. مۆرینۆ بێدەنگ بە، عەرەبانەکە ڕاگرە. خانمەکەم بە منی وت ئەفەندی فەرموو دابەزە. خۆم فڕێدایە خوارەوە، دەرگای عەرەبانەکەی کردەوە و وتی وەرە ژوورێ. لەو کەیفەدا کە چوومە ژوورێ لە تەنیش خانمەکەەوە دانیشتم. بە توانجەوە سەیەکی کابرای عەرەبان چیم کرد، هەنگڵ هەنگڵ ئاوسا. بە کەماڵی ئیشارەتەوە شەپقەکەم داگرت و ڕوم کردە ئافرەتەکان. وتم ئێوارەتان باش، قاقا پێکەنین. ناویان پرسییم. فەرمووم ئالفرێد مۆلەر ئەفەندی. خانمەکەم وتی ناوەکەت چەند خۆشە. وتم بەڵێ خۆشم دەزانم کە ناوێکی زۆر خۆشە. وتی تۆ گۆرانی بێژی؟ وتم نەخێر، هەروە بۆ کەیفی خۆم کەمان لێدەم. ئەو وتی هیچ سەنعەتێکی تر نازانی؟ وتم نەخێر، بەڵام وەکو ئێوە ناونیشانی من دەپرسن کە من لە دێدا هەموو کەس دەمناسێ، ئەگەر منیش لە ئێوە بپرسم کە نەناسراون ئەی بەیان نا. تەڕپێک دیسان پێکەنی، بەڵام خانمەکەم فەرمووی نەخێر عەیب نییە، ئەو سارنیار بیتۆ، منیش میکائیلا قورتاسس. من وتم چۆن هەر ئاوە ئەم ناوە ڕوتانە و هیچی تر. من ڕاهی پێی وتبووم لە ئەوروپادا هەر بنەماڵەیەک کە نەختێ ناسراو بێ لە پێش ناوەکەیانەوە یان دوو یاخود فۆن با لەقەب ناو دەبرێن، یان حەزرەت یا جەناب یا ئاغا فڵان. دەبوایە مادەم کە سواری عەرەبانە بوون و عەرەبان چیوا بە فیز و تووڕەتان هەیە لەقەبێکتان هەبوایە، خۆشتان نەتان بوایە بتان خواستایە تا لەم ڕێوبانە هەموو کەس شەرمی لێ بکردنایە. خانمەکەم زەردەخەنەیەکی ناڕەزایی کرد و وتی جەنابی ئەفەندی تکایەکم هەیە، ئێمە وا بووین بە هاوڕێی یەک، وا ئەوەندە ناونیشانی خۆمان هەڵدا، لەوە زیاتر جارێ مەپرسە تا خۆمان پێت دەڵێین، دوایی یەکتری دەناسین. ڕاستیەکە ئەمەیە کە نیوە هەڵکاڵانێ بوو. منیش کەمێ تووڕە بووم، خۆیشگار ئەم هەموو تێکەڵیەمان بەبێی ناڕابوارد. ئەوەندە ئەم جووتە ڕێز نازانن، کیسە تووتنەکەیان بخەنە بەردەمی من و بڵێن فەرم و سەبی لێ تێکە. هاتم بە کوردی داوای تووتنیان لێ بکەم. دوایی وتم بابە نەزاکەتم پێ خۆشترە. سەبیلەکەم هێنایە دەرەوە و وەکو بلوێری مناڵان کە لە قوڕی سپی دروست دەکرێ فووی پیادەکەن، وەکو دووزەلە دەنگی لێدێ. فیکەیەکم پیا کرد. تەڕپیر وتی حەو بلوێرژەنیش دەزانێ. اینجا تەواو خەست بوو. بە تووڕەیەوە وتم نەخێر بلوێرژەن نیم، بەڵام سەبیلەکەم تووتنی تێدا نییە. داوام لە عەرەبانچیەکەتان کرد نەیدامێ. وا بە ئیشارەت سەبیلەکەم خۆی داوای تووتن دەکا. ئێوەش گوێی نادەنێ چی بکەم بەبێ تووتن. سارینا دیسان تا هێزی تیا و بەدەنگێکی بەرزدایە قاقای پێکەنین. خانمەکەم وتی تۆ زانی ئەوروپایی دۆ و فۆنیان هەیە، بۆچی نازانی ئافرەت تووتن ناکێشن؟ من وتم حەو ژنانی ئێمە لە پیاو زیاتر تووتن دەکێشن. هەموو جارێ کلکی سەبیلەکانیان دەخەنە گوێچکەی مناڵان و لەسەرەوە فووی پێدا دەکەن، گوێیان قانگ دەدەن. ڕەنگە پورە سارینا بزانێ. هات بە مێشکمدا کە دابەزم، سەری خۆ مەڵگرم.
خانمەکەم وتی ڕاوەستا بزانم لە چی وا سەغڵەتی. من وتم یەکەم لە عەرەبانچیەکەتان کە زۆر سروکە، سەبیلێ تووتنی لە پێش چاوە، دووەم لە پێکەنینی تەڕپیر، سێم ئەوە گریمان خۆتان تووتن ناکێشن، ئەی نەدەبوو بۆ میوان تووتن لەگەڵ خۆتان دابێنن. لێرەدا دیسان تەڕپیر هەڵیدایە وتی ئێمە سوزانین لە ڕێ بە خزمەت لیاکێشێکی وەکو تۆ دەگەین. بەم هەڵتێ قوتانە وازی نەهێنا، دیسانەوە پێکەنینە ناموبارەکەکەی دەست پێکردەوە و بە زۆر خانمەکەشم هاتە پێکەنین. خوایە بە قوربانت بم، بە پێکەنینی میکائیلاش دەڵێن پێکەنین و بە قەڵپەقڵپی تەڕپیر شەر دەڵێن پێکەنین. چاریشم نییە، ئەوە وتمان لە عەرەبانە هاتمە خوارەوە، بەم شەوە تاریکە بۆ بکەمە کوێ، لەم دارستان و جەنگەڵ و بیابانەدا چی بکەم؟ هەر دڕندام خوا. لە دڵی خۆمدا بڕیارمدا کە ئەوان پێکەنین هیچ سەغڵت نەبم، منیش هێهێ وەکو جوانووی ئەسب بەحیلێنم. هەروە لەبەر خۆمەوە لێکم دەدایەوە، ماتەمینی دایگرتە بووم. خانمەکەم لی پرسیم ئەوە مۆلێر ئەفەندی چی لێگەدەیتەوە؟ نیوەی 1500 من وتم چی لێ گودەمەوە؟ بێتوتنیە. باشە توتنت لە مۆرینۆ بۆ ئەسەنم، بەڵام نابێ لای ئێمە سەبیل بکێشی. هەڵسە بسۆرە لای عەرەبانچیەکە پێی دەڵێن توتنت باتێ. ئەمەم زۆر پێ ناخۆش بوو. من گاڵتەم بە عەرەبانچیەکە کردووە، ئێستا بچم لای دانیشم سەرێ توتنم بداتێ. ڕوون کردە میکائیلا وتم خانمەکەم من لێرە ئێوە ناڕەحەت ناکەم، کە سەبیلەکەم تێکرد سرم لە پەنجەرەکەوە دەبەمە دەرێ، دووکەڵەکەی دەدەمە دەمبا. دیسان تەڕپیر هەڵیدایە وتی ئەفەندی میکائیلا کە ئەمەندە تۆی خۆش دەوێ، تۆ بۆچی ئەمەندە سەغڵەتی ئەەکەی؟ ئیتر نەیهێژ وەڵام بدەمەوە. بانگی کرد مۆرینۆ، ڕاوەستا عەرەبانەکە ڕاگرا. بەم نیوت فەرموولای مۆرینۆ هەتا توانی سەبیل بکێشە، بەڵام ئاگادار بە لە پشتەوە دووکەڵمان بۆ نەیە. بێدەسەڵاتیە و لە دابەزینیشدا ترسی گیان. ناچار چوومە لای عەرەبانچی بۆ سەرێ تووتن، ئەم پەتپەتێنم بەسەر هات. تووتنم لێبوو بە دانەگەرمەکەی حەزرەتی ئادەم. اینجا وتم عەرەبانچی من بۆ سەبیل کێشان هاتوومەتە لای تۆ، وا نەزانی دەرکرابم. عەرەبانچیەکە کیسە تووتنەکەی فڕێدایە بەردەمی من و وتی نەخەڵەتابی لەسەرێ زیاتر تووتن دەربێنی. کەوای وت اینجا کەوتەوە خەیاڵم کە چنگێکی لێ بدزم. ئەگەر وای نەوتایە ئەوەم بە خەیاڵا نەدەهات، هەتا گرتی سەبیلەکەم داگرت و چنگێکی شم لێ کردە بەرباخەڵم و کیسەکەم بۆ فڕێدایەوە. تەماشای نەکرد، کردیەوە بە قەدیا. ئەوە تووتنم دەستکەوت و سەبیلم تێکرد. اینجا ئاگر لە پێ پەیدا بکەم. ئێستا بەم 1000 حاڵەت تووتنم لە عەرەبانچی سندووە، داوای ئاگریشی لێ بکەم، دێ بە گژمە. چی بکەم چاکە؟ وتم با داوا لە سارینا بکەم، ئەگەر خۆشی نەی بوو ئەو بە عەرەبانچیەکە بڵێ ئاگرم دەداتێ. وەرگەڕام و بانگم کرد سارینا خانم لە سایی تۆ تووتنم دەستکەوت، بەڵام ئاگرم دەست ناکەوێ. لەم ئەلقاب و فەساحەتەی من ئەم جارە بە خۆشی و خۆشیەوە پێکەنی، بەڵام خانمەکەم بە قاقاوە وتی لەم ئیحتراماتە بەشی ئێمەیتیا نەبوو. وتم تۆ بەبێ ئەلقاب جوانی بێ ئارایشت و. سارینۆ تووڕە بوو، وتی کەوا بێ من ناشیرینم، تۆش سەبرت بێ، سەبیلەکەت ڕاگرا، بەیانی دەگەینە یەک لەوێ ئاگری بخەرە سەر. میکائیلا بانگی کرد وەستا مۆرینۆ ئاگرێ بدە بەک. عەرەبانچی خودگیری نەکرد، قوتوقاوی دامێ و سەبیلمدا ئیرساند و لنگم نائە سەر لنگ و باوکم لەکوێیە سەیری ئەم هەموو گەورەیەم بکە. نیوەی سەعاتێ سەبیل دەوامی کرد. ئینجا فتم کرد و هەر چاوەڕێ بووم بانگم کەنەوە ئەو دی و دەنگ نەبوو. ئینجا توورەکەکەم نائە ژێر سەرم و بۆی کەوتمە کنگەخە و سانازانم چەند نووستم لە پڕێکە عەرەبانە بەجارێ هەڵبەزیەوە و وامزانی لە توپەت بوو کە خەبەرم بۆوە تێفکریم عەرەبانچی نووستووە. میکائیلا بانگی کردووە بۆ خەبەری نەبۆتەوە. اینجا من بانگم کرد دیسان هەڵنەستا. میکائیلا گوێی لە دەنگم بوو، بانگی کرد ئەلفرێد ئەفەندی خوا ئەو ماندووە هەڵی مەسێنە، خۆت بزانە عەرەبانەکە ڕەوڕەوەکەی نەشکاوە. باسم دایە خوارێ تێفکریم عەرەبانەکە هیچی لێ نەهاتووە، بەڵام وڵاخەکان وەستاون. منیش بە فرسەتم زانی قاچێکی مۆرینۆم گرت و ڕام کێشا لەپڕ خەبەری بۆوە. زۆر تووڕە بوو، وتی بۆچی من سەگم لاقم ڕاکێشی؟ ئەو تووڕە بوو من تووڕە بووم. لەو دیوە میکائیلا بانی کرد مۆلەر ئەفەندی سەرکەوەرەوە جێی خۆت،
منیش وتم باشە، بەڵام خۆ من لە سەبیلکێشان بوومەوە، گوێی نەدامێ. وتی جارێ بچۆرەوە شوێنی خۆت. چارم نەما، کلکم بە خۆم ئەگرت و سەرکەوتمەوە لای عەرەبانەچی. خۆشەویستان، تا لە سبەی شەو لە بەشێکی تریم چیرۆکەتە دێنەوە خزمەتتان بە کامەرانی شەوگارتان ئەسپێرە. خواتە بەگەڵ. سانازانم چەند سەعاتێکی تر ڕۆیشتین. هەموومان بەجارێ خۆمان لێکەوتە بوو. من کە چاوم کردەوە ڕوانیم وڵاخەکان وەستاون. لە شوێنێکدا بندارستان و سێبەری شاخ و درەختەکان دنیای تاریک کردووە. شەوقی چرای عەرەبانەکە بەردەمی وڵاخەکانیش نابینێ. پیرەژنان حیکایەتیان بۆ کردبووم کە لە جەنگەڵی وادا دێ و پەری و جنۆکە و دڕندە هەیە. سامم لێ نیشت. لە پێش چاوم جەردە و دێوە ڕۆن. وەکو گوێم لە دەنگی پێی زەلام بێوا بوو. هێز لە ئەژنۆما نەما. شەوقی چرای عەرەبانەکە کە بەردەمی وڵاخەکانیش نابینێ. پیرەژنان حیکایەتیان بۆ کردبووم کە لە جەنگەڵی وادا دێ و پەری و جنۆکە و دڕندە هەیە. سامم لێ نیشت. لە پێش چاوم جەردە و دێوە ڕۆن. وەکو گوێم لە دەنگی پێی زەلامێ بوا بوو. هێز لە ئەژنۆما نەما. لە پڕێکدا گرمەیەک وەکو پژمەی جانەوەرێک پەیدا بوو. من کەوتمە خوارێ. لە زرمەی من عەرەبانچەکە خەبەری بۆوە. تێڕاخوڕیم، کوڕەکەی هاوارم کرد وەستا مۆرینۆ. منم. وتی بۆچی کەوتووی؟ وتم 15 هەنگاو لە بەردەممانە دەنگی پێی زەلامم بیست، پژمەی جانەوەرێک. عەرەبانچەکە قاقا پێکەنی وتی خوا حەقە پاڵەوانی چاک و دلاوەری بەجەرگی. لە پژمەی ئەسپەشەکە کەوتوویتە خوارێ. لەم گفتوگۆی ئێمەدا میکائیلا خەبەری بۆوە. باینی کرد ئەوە چییە؟ مۆرینۆ لە پێش مندا وەڵامی دایەوە وتی خانم ئەفەندی ماشەڵڵا پاڵەوانە، ئەمەندە ئازایە لە پژمەی باگیر کەوتۆتە خوارێ. ئەم پلارەی عەرەبانچەکە کاری کردە جەرگم. بەڵام هێشتا ترسم بەسەر نەچوو بوو. لە دڵی خۆمدا وتم ئێ با بگەینە شات و ترسم نەمێنێ، خۆ مەزانم چی پێیەکەم. میکائیلا وتی ڕەنگە لە خەودا ترسابێقەی ناکە. من وتم خان مەکەم، من لەوانە نیم بترسم. مۆرینۆ درۆ دەکا. من وا تێگەیشتم مۆرینۆ درۆزنی پێ ناخۆش بوو. قامچی بۆ وڵاخەکان داوەشان. دەیویست تێم بگەیەنێ کە منی ژوا دەداتە بەر قامچی. لە تاو قامچی وڵاخ کەوتنە لۆقە و منیان بەجێ هێشت. بانگم کرد هەی لە ڕێی خودا بەجێ مەهێڵن. عەرەبانچی وتی قەینا نەختێ پێڵگرا بۆ بەیانی دەمانگەیت هێ. ناچار ڕام کرد خۆم گەیاندە پەنجەرەی میکائیلا. بانگم کرد بەجێم دێڵن. سارینا وتی بەخوا بۆ بەجێهێشتن باشی، بەڵام ئەگەر بەجێ بمێنی من پەکی پێکەنینم دەکەوێ. بڕۆ سوار بە و عەرەبانچی ڕاوەستاند. اینجا کە ترسی بەجێمانم نەما خۆم کوتایە بەردەمی خانمەکەم و وتم تۆ دەرباری من زۆر بەڕەحمی. من کە کەوتمە خوارێ هەموو لەشم تێک شکاوە. تخوا ئیتر من مەنێرە لای عەرەبانچی. ئەو وتی فەرموو وەرە لامان سوار بە، خۆ ماویشتە عەرەبانەکەوە. وتی سەبیلمان لا ناکێشی. وتم ئیتر تۆ بەبێ، حەز دەکەی بێجگاری تووتن ناکێشم. وتی نەخێر، خۆ هەمیشە لە ڕێوبان نابین، لە شاتوەکەدا دەتوانی سەبیل بکێشی. من وتم بۆچی لە شاتوو لە یەکتری جێیابینەوە؟ دیسان سارینا هەڵیدایە وتی خۆمان حازرەکەین کە گەشتی نەشاتوو میکائیلا لە پرونس لە ئالفێرد ماراکەین. هەرچەندە کە شەرمەزاریش بووم، ئەمما ئەم گاڵتەیە بووە مای هیوە و ئومێد و
ئیتر چەسپێکە لەمەوە میکایلا بەرەکەتیدا پێکەنی شەرمەکەم بەسەر چوو. ئیتر بە عەرەبانچی وت: مۆرینۆ، نەختێ گورج و گۆڵ لێخوڕا، زوو لەم ئورمانە دەربچین، قامچی کێشا ساهەروا ڕۆیین، تا ڕۆژ بۆوە بەڕاستی گزنگی هەتاو لەو دەمشاخ و لە کەناری جەنگەڵستانی ئۆرمان زۆر شاعیرانە بوو. هەندێکی تر ڕۆیشتین، گەیشتینە شوێنی جۆگە ئاوێ، هاڕەهار دەڕوا، ڕوو دەکاتە دەشتی میرگوزار و لالەزار، لەوێ دابەزین. مۆرینۆ وڵاغەکانی کردەوە و ئاوی دانێ و ئالیکی بۆ دانان. خانمەکەم وتی: ئەفەندی برسید نییە؟ من وتم ئارەزووی ئێوەیە. لەسەر ئەو چیمەنە مۆرینۆ سفرەی ڕاخست و سفرەیەکی شاهانە. بایان کردمە سەر سەفرە، ڕام کرد چوم تورەکەی نانەڕەکەی خۆم هێنا و دەرم کرد و بەجارێ هەڵم ڕشتە سەر شەکلەمە و کفتە و بریانیەکە. سارینە ئەو دەشتەی پڕ کرد لە قاقای پێکەنین. من زۆر تووڕە بووم. وتم: من بە سوالکە دەزانی؟ خانمەکەم فەرمووی: تۆڕە مەبە، سارینە حەز دەکا لەناو ئەم دارستانەدا قاقا بەجێ بهێڵێ. لە نان خواردن بووینەوە. میکایلا بە خەمێکەوە وتی: اینجا ئەگەر لوتف بفەرمووی ئێرە جێگەی کەمانە. ڕام کرد کەمانەکەم هێنا و وتم: چی ئارەزووی دەفەرمووی؟ وتی: ئەگەر بەستەی هیجرانی بەناوبانگی لوجی بخوێنی زۆر مەمنون دەبووم. خوا و ڕاستان من خۆم زۆرم بەستەیەم لا خۆش بوو، چاکیشم لێ دەزانی. عەینەن هیجرانی کوردی، بەڵام گلەیی لە بێوەفایی یار بەم هەموو پەژاری خۆمەوە. کەمانەم هێنا ئێوە وەیلا و خۆشم بە ڕۆڕۆ ئەو بێشەیەم زرینگاندەوە. کاتێ ڕوانیم خانمەکەم ڕووی کرد بۆ بلاوە و دەسەسڕێکی ئاوریشمی بەدەستەوەی و چاویە سڕێ. زۆر پەشیمان بوومەوە. وتم: ئیتر ئەم مقامەی بۆ ناڵێم. قاوەڵتی و گۆرانی ناو دارستان بڕایەوە، سواری عەرەبانە بووینەوە. اینجا قەدرم زیادی کردەبوو، تەنانەت مۆرینۆی عەرەبانچیش بە خۆشەویستیەوە دەیڕوانی من. اینجا عەرەبانە بەسەر شۆسەیەکی ڕێک و پێکدا هەروە لە خۆ ئێوە قل دەبێتەوە، بێخشە و خرپە دەڕۆی. منیش لە نێو عەرەبانەکەدا بەرامبەر خانمەکەم دانیشت بووم. تاوتاو بە ڕێزێکەوە تەماشای چاویم دەکرد. بەم لادی هیچ نەزانی خۆمەوە خەم و پەژارێکم لە چاوی عادی. لە بەختی خۆی ناڕازی بوو. بەخوا ئەو چاوە گەشانە بە ماتمەوە هێندە جوان بوو، نیونیگاهێکی جەرگی ئینسانیە بڕی. ئینسان لە شیرینی ئەندامی زیاتر عاشقی شێوە و ئەتواری ناسک و کیباریە بوو. خەیاڵم دا بۆ حاڵی ئەو، منیش ماتی و ماتەمی گرتبوومی. خەوم لێ کەوتە بوو کە خەبەرم بۆوە تاریک بوو، شەو بەسەردا هاتبوو. خانمەکەم فەرمووی: دیارە لە عەرەبانەدا ماندوو بووی، وا منت بیر چۆوە و تێر نووستی. من وتم: زۆر شەرمەزارم کە جێگەیەک تەشریفی تۆی لێبێ من بنوم، لە خەوکەشدا هەر لە خزمەتی تۆدا بووم. ئەمە خوا ئاگای لێیە زۆری لا خۆش بوو. بە درۆشی نەخستمەوە. ئەنجا لێم پرسی: قوربان زۆرمان ماوە بۆ شاتوو؟ ئەوتی: بڕوانە لە پێشمانەوە ڕووناکی چرا بینی. ئەوە دەیەکە بەناو ئەو دەیەدا تێپەڕین. نیو سەعات لەو دەیەوە بەو لاوە دەگەینە شاتوەکەی خۆمان. من لە خۆشی ئەمەدا بووم کە ئیتر لە سەفەری ناو عەرەبانە دەردەچین و دەگەینە مەنزڵ. کەچی تەرپیر وتی: ئەوە میکائیلا دڵخۆشی دەداتەوە، هێشتا زۆرمان ماوە، نەختێکی تر دەگەینە سەر پردێکی گەورە، ئەو پردە نیوەی ڕێیە. زۆری نەما بوو باوەڕی پێ بکەم. بەرەکەتی دا خانمەکەم فریام کەوت. وتی: باوەڕ مەکە، هێندەی پێنەچوو بە دەنگێکی ڕەوڕەوەی عەرەبانەکەدا زانیم گەیشتوونیتە سەر پردەکە. ساپەیە تێپەڕی بووین یا تێنەپەڕی بووین. مۆرینۆ بە دەنگێکی مەردانەوە بانگی کردە پێش خۆی: کوڕەکەی. عەرەبانە ڕاوەستا و ڕوانیم لە هەردوو لای پەنجەرەوە هەردوو دیوی عەرەبانەکە
دوو سەرزلسەریان کرد بەناو عەرەبانەکەدا، دوو کە لە کوڵکنی جەهەنەمی ناوچاوان گرش. یەکێکیان دەستێکی هەڵبڕی وتی مەجوڵێن. کەوای وت ئەمەندە ترسم لێ نیشت ئەو شەوە کە لە پژمەی بارگیرەکە کەوتمە خوارەوە. لە چاو ترسی ئەم شەومدا جەژم بوو. لەگەڵەوەشدا چونکە چاوم لە چاوی خانمەکەم بوو، هاتم وەکو پاڵەوان بێمە مەیدان. بانگم کرد چیتان دەبێ؟ گوا سەرڕێ بە ڕێبواران دەگرن. یەکێکیان وتی تۆ کەی پیسی مردار، ئەوەندە لە خۆتا شک دەبیت بیت بەگەشت ئێمەدا؟ میکایلا بە منیوت تۆ دەنگ مەکە، خۆی مەردانە دەستێکی نایە کەلەکەی و بەرز بەوە. ڕووی کردە کابرا وتی بە من بڵێ چیت دەوێت؟ کابرای جەردە بە شێوەیەکی چوختیانە و بێعارانە وتی ئۆ جەنابی خانمە بچووکەکە، وا بە توندی نا، نەختێ بە هێواشی. ئێمە 3 کەسین هاتووینەتە سەر ڕێت، بەشی گوزەرانی 15 ساڵمان بدەرێ، داوێنت ماچ دەکەین و دەڕۆین بەڕێی خۆمانە. وتی ئەی ئەگەر نەبێت چی دەقەومێ؟ وتی ئەوسا خۆت دەزانی، ئەو باڵتان بە ئەستوی خۆتان. کە زانیم خانمەکەم هاتۆتە زوبان و تون بووە، منیش لە دوا ئەوە وتم ئاغا بۆچی خەڵک کۆشوو کردە بۆ ئێوە دەکەن؟ تا بیدەن بە ئێوە وا پێت دەڵێم دەڕۆی بڕۆ، نەڕۆن پەلت دەگرم دەدەمە دەست پۆلیسخانە ناوەجاخ. کابرا کە ئەمەی بیست دەمانچەکەی ئاڕاستی ناوچاوانم کرد. ئەوی تریان کە لە پەنجەرەکەی ئەو لاوە سەری هێنا بۆ ژوورەوە، ڕوانیم هیچی بەدەستەوە نییە. لەوە دڵنیاییم پەیدا کرد کە هیچی پێ ناکرێ. لاوڕی ئەوەدا بووم ئەمیان چەک بکەم. کتو پڕ پەلاماری دەستی دەمانچەکەیمدا، پەلیم گرت و بامدا. دەمانچەکەی لە دەست کەوتە خوارەوە ناو عەرەبانەکە. ڕەفیقەکەی لەو دیوەوە سەری تەواو هێنایە ژوورەوە تا دەمانچەکە هەڵگرێ. ڕوانیم ئەو میکائیلە نازک و نازدارە وەکو بەچکە شێرێ هاتە جۆش و ملپێچە ئاوریشمەکەی لە ملی کرد و تون تێی ئاڵاند. ملی کابرا تون بوو، لە خەلخی پێخست. سارینا سەرێکی ملپێچەکەی گرتبوو تۆن ڕایە کێشا. لە پڕ زرمەی دەمانچەکە هەستا و نیوە خنکاو بەلادا هات. نەمزانی ئەمە کێ بوو. کە لە پەنجەرەکەوە تەماشام کرد، مۆرینۆی عەرەبانەچی بوو، لەسەرخۆ هیچ نەشڵەژا بوو. بە هێواشی وتی خانمە ئەفەندی مەترسە هیچ نییە، ئیتر ئەندێشەمان نەما. کە ئەو وای وتمیش وتم ئای وەستا مۆرینۆ، یەکێکی تریان وە لێرە بە تەڵەوە بووە، من پەلم باداوە. وتی ئافەرم بۆ تۆ ئەو کوڕە بوویت، ئێمە نەمان ناسی بووی. کەوای وت ئەحائێکی ترم کێشا و بە دەماغ قۆڵی کابرام وا بادا هەواری کرد. وتم کافر خۆت ڕاوەشێنە و دەستت تون بجوقێنە، پارەکانی کە لە خانمەکەی منت وەرگرت لە دەستت نەکەوێتە خوارەوە. لەو وەلوەلە و هەرایەشدا دیسان تەڕپێدایە قاقای پێکەنین. ئەمما مۆرینۆ وتی مەی کوژە، با ئەمەیان بە زیندوێتی ببینە پۆلیسخانە بیخەینە تەڵەوە. مۆرینۆش هات دەرگای عەرەبانەکەی کردەوە و توند و تۆڵ دەستیمان پێچا. کە دوای هاتمە هۆش خۆم، تەماشای دزەکەم کرد، فیلەتەنێ بوو. ئینجا وەرە گرتمی کە من چۆن وێراومە دەست بدەمە دەستی ئەو پیاوە وەکو جوولەکەکەی زرێبار. ئەو سایە زۆری نەما بوو زارەتەرەک بم. لێم بوو بە مەراق، ئایا کە ئەمانە هاتن دەوری ئێمەیاندا مۆرینۆ لەکوێوە بوو؟ مەگەر لە ڕێوە یەکیان چووە لە پێشدا مۆرینۆ بگرێت. مۆرینۆ بازی داوەتە خوارێ و لەگەڵ کابرا تێکەڵچوون. فرسەتی لێ هێناوە و خەنجەرێکی کورتی لە کەلەکەی ئەو داوە و کوشتوێتی. اینجا تۆتە فریای ئێمە. دەنگی ئەو دەمانچەیە هی ئەو بوو کە نێچیری خانمەکەی کوشت. ئێمە هەرسێکمان ئازایەتیمان موان، وەلێ ئەگەر حەقی خواتان دەوێ هونەری خانمەکە لە هەمووان زیاتر بوو. کچێک دەرودەشت و دز و زەردەی نەبینی بێ، بەو جەسارەتەوە دزێک پەرکێش بکە ئازایەتی چاکی کردووە. مۆرینۆ گریسێکی خستە قۆڵی دزە و سەری گوریسی بە میلی دواوەی عەرەبانەکەەوە بەست و وتی تا دەگەینە دێ دەبێ گورگەلۆقە بکەی. هەرچەندە میکائیلا وتی گوناهە با سواری عەرەبانەکەی کەین. مۆرینۆ وتی بمکوژی سواری نابێ. مۆرینۆ سوار بوو لێمان خوڕی. لەڕێ هەر باسی جەردە و ئازایی بوو. نازانم چۆن بوو، هێشتا شەرمەزاری ئەوەم لە دڵما گرەیە، بۆ ئەمەی پێم بڵێن ئازایە درۆیەکم هەڵبەست. ئێستاش دەترسم درۆکەم دەرکەوێ. یاران وەسێت بێ
خۆتان لە درۆ بپارێزن، درۆزنی لە هەموو شتێک خراپترە. بە خانومەکەم وت من هەر ئازا بووم، لە پێش چاوی سارینا خۆم نانوێنم. جارێکی تریش لێم قەوما. میکایل بە پێکەنینەوە وتی هەی ناشێنە قەوما بێ. منی ژوتم قەوما و بەڕاشەوە. وتی چۆن خۆنەیان کوشتی؟ من وتم لە سایی سەری تۆوە کە ئەخیرەت دەکا من کوژێ. میکایلا وتی ساکەوەتا بۆمان بگێڕەوە، با دزەکە گوێی لێبێ، نەڵێ پیاوێکی ترسنۆک منی گرتووە، با بزانێ پیاوی ئازا گرتوێتی، داغ لە دڵیان نەمێنێ. منی ژوتم ڕۆژێ باوکم هەندێک پارەی لەسەر مسکێنەکان بوو، نردمی قەرزی بۆ بسەنمەوە. ڕێگەی 4 سەعات لە ئێمەوە دوور بوو، دەیەکی تر هەبوو، لەوێ پارەکانم سندەوە. هاتمەوە بگەڕێمەوە، ئێوارە درەنگ بوو، دێهاتیەکان زۆرم لەگەڵ خەریک بوون، بەڵام بەن نەبووم. هاتم بەڕێوە، تەنها چەقۆیەکی باریکم پێبوو. میکایلا پێکەنی وتی ئێڕۆ چۆن پیاوێکی وەکو تۆ بە تەنها چەقۆیەکەوە کەوتەڕێ؟ من وتم پیاوی ئازاد چەکی بۆ چییە؟ تۆ ئەو چەقۆیەشت پێ نەبوو. اینجاوا بەڕێدا ئەڕۆم و گۆرانی ئەڵێم. سارینا وتی ئەی کەمانت لەگەڵ لێ نەدەدا؟ وتم نەخێر، هێژگاری لە ماڵی باوکم دەرنەکرابووم تا کەمانەکەم پێبێ. گۆرانیم دەوت لە پەنای بنچکێکدا 7 زەلام لێم ڕاست بوونەوە. سارینا ئافرین، بنچک درەختی تووبی نەبێ، برادەر بۆت هەڵناسوڕێ تا زووە ڕاکە نەتگرن. من وتم چۆن ڕاکەم؟ بەجارێ دەوریان لێدام، لەبەر ئازایی من هەر حوتیان نەیانوێرا بێنە سێبەرم. یەکێکیان بانگی کرد پارەت چی پێ بمان دەرێ؟ جارێ وتم ئەمە حوتن، دیارە تەنها پیاوێک دەرەقەتی 7 کەس نایە، وا چاکە چیم پێیە بیان دەمێ. دوایی وتم باوکم باوەڕم پێ ناکا، ڕوود کرابمەوە، چونکە لای ئێمە ئەسڵەن دز و جەردە نەبوو نابێ. دیسان تەرپیر دەستی کردەوە بە پێکەنین. وتی بیرەوەریت باش نییە، لەلایەکەوە دەڵێ 7 جەردە دەوریان لێدا بووم، لەلایەکی تریشەوە دەڵێ لای ئێمە دز و جەردە نییە. تێفکریم ڕاست دەکا، خراپ گیرام. بەرەکەتی داهاتمە دەست. وتم ئەوانە جەردەی لای ئێمە نەبوون، زانیویانە پارەم پێیە لەلایەکی ترەوە هاتبوونە سەر ڕێ. وتی دەی خێراکە، با بزانی دوایی بەچی گەیشتی؟ من وتم دوایی بەچی گەیشت؟ وەکو شێر ڕاپەڕیم، دەستمدایە چەقۆکولە و هیچیان نەیانوێرا ڕوبەڕووم ببنەوە. ئەم هەویرەی من دەستم کردبوو بە شێلانی، ئاوی زۆر دەویست. بەرەکەتیدا گەیشتینە دێ کە لەبەر قولا ڕەشەکەدا ڕاوەستاین. ژاندەرمەکان بە کەماڵی ڕێزەوە هاتن ماندوونەبوونی میکایلیان کرد و دزەکەیان برد و ئێمەش کەوتینە ڕێ. زۆر نەڕۆیشتین، گەیشتینە بەردەم دەروازەیەکی زۆر گەورە کە عەرەبانەکە لە گۆشەیەکەوە دەچوە ژوورێ. سوار بە مڕۆوە پێیەتەیە پەڕی. خانمەکەم فەرمووی ڕۆستەم ئالفێرد ئەفەندی، ئەمە شاتوەکەیە کە هەر ئەدوود نایگەینێ. فەسڵی دووەم، شاتوو. جارێکیان ڕاهیبەکەمان داستانی شاتووی بۆ کردبووم کە لە دەوری دەرەبەگایەتیدا کۆشکی قولەدار وەکو مەحکەم دروست کراون. ئەو پرسەنانی کە تێیدا بوون دایرە و حەشمەیان بووە. من وامەزانی کە ئەم خانووە 56 سۆدەیە کە گەیشتینە بەردەمی شاتوو. خانمەکەوتی ئەمە شاتووە. جارێ تێنەگەیشتم شاتوو چۆنە، دوایی کە پێی ڕاهاتم و شارەزا بووم بۆتانە گێڕمەوە. ئەم بینایی ئێمە چوینە ناوی شاتووی لۆرانسا کە لە ساڵی 1736 دا دروست کراوە. من نازانم ئەم لۆرانسە کێیە، ڕەنگە لۆرانسی ساڵی 1935 بێ، ڕۆحی لەو زەمانەدا کەتی کردبێ
وەکو سرسریەی هۆدی. خۆ من هێشتا میکائیلا و سارینام تەواو نەناسیوە تا لۆرانس بزانم کێیە. جارێ ئەو دایرەی شاتووە کە من شارەزایی هەندێکی بووم تا چاو کاردەکە دەوران دەوری دیوارێکی زۆر محکەمی بڵندی وەکو دیواری قەڵا دروست کراوە. دەروازەیەکی گەورەی تێخراوە. لە دەروازە دەچیتە ژوورێ شەقەمێکی دەمەتری شۆستە ئەم بەراوبەری شەقامەکە باخ و باخچە و درەختی گەورە و کەڵەگەت سەریان کێشاوەتە ئاسمان. لەم بەری ڕێوە لای ڕاست دایرەی قاپێوان و پاسەوان، لای چەپ دایرەی خزمەتکار و لەو لاشەوە جێگەی چێشخانە و عەرەبانچی و هەر فەرمانێ لە ئەسڵی شاتووە بدرێ زیلێک لە هۆدەی خزمەتکارەکاندا هەیە بانگی دەکەن، خزمەتکار دێ فەرمان جێبەجێ دەکا. ئێمە کە گەیشتینە بەر دەروازە دەستە و دایرەی شاتوو هاتن بە پیرمانەوە و بە ماچوموچ یەکتری لە باوەشگرتن تا 20 دقیقە لەو بەردەرگایەدا منیش وەکو سەبەتەی پەتپسرا و کەوتم و نەماچ و نەموچ و نەباوەش. لە پاش چەند یەکێ لە ئافرەتەکان ڕووی کردە میکائیلا و پرسی ڕۆڵە ئەم ئەفەندیە کێیە؟ میکائیلا وتی پورێ ئەمە هاوڕێمە ئالفرێد مۆلێر کەوای ود منی شەقەکەم داگرت. بۆچی لەو کاتەدا دەستم نەچێ بە کونی شەپقەکەما و تێیە عاسی بێ بۆم نەکرا تەوقی لەگەڵدا بکەم. خانمەکەم وتی پورێ گیان کەمانی چاک لێدا. پوری وتی ئۆ ئافرین، بۆ شایەتیش باش بوو کەمانەکەم لە بن دەستما بوو. کە میکائیلا تاریفی منی کرد ئەو ساپیا و ئافرەت دەستیان کرد بە سیرکردنی من تاو حەلەوەیان زانیوە ئاخۆ سوالکەرم یان لە دۆمەکانم کە دەگەڕێن بە دەرکەکانەوە و کەمان لێدەن. چونکە پانتۆڵێکم لە پێدا بوو سەرۆژنەکانی 3 جار پینە لەسەر پینەکرا بوو. هێشتا ڕیتالی گاژووتەکانی پێوە بوو. چاکەتێکی کورتم لەبەردا بوو خۆشم نەمەزانی ئەسڵی ڕەنگەکەی چییە، چونکە بە کۆنی کەڕی بووم ڕەنگەکەی دیار نەبوو. پۆستاڵەکانم ناڵچیەکی پان و پەنجەی پێم لە لوتەکەی ئەوە دەرچوو بوو. شەپقەکەشم ئەوەندە کونکون بوو پەنجەی دەستم چوو بە کونێکیە. باوەڕم پێ بکەن ئەو سایە خانمەکەشم کەور بۆەوە ئەم هەموو کەسانەوە تەماشا مەکەن ئەو لە من زیاتر تەریق بۆەوە. وتی ئالفرد ئەفەندی تا جێت پیشانەدەم وەستا قاڕون میوانداری دەکا فەرموو بۆ لای ئەو. ڕوانیم قاڕون زەلامێکی کەڵەگەتی تەنگەستوری سمێڵ زەرد پێشم کەوت. ناچار منیش دوای کەوتم چووینە دایرەیەک 4 هۆدەی ئەمبەرەو ئەوبەر پڕ بە فەڕش مێز و سوراحی و هەموو شتێکی تیا بوو. تومەز ئەمە دایرەی باخەوانە. وتم وەڵا هەروە باشە ئینسان باخەوانی شاتوو بێ. ئەو شەوە تێر نووستم بەیانی لە خەو هەستام کچە کارێکەرێکی جوان و نازدار بەلەنجەولار هات و بوخچەیەکی ئەورشمی لەبن باخەڵا بوو. وتی خانم بۆی ناردووی. جارێ جلم لەبیر چۆوە خەشیمانە لێم پرسی توخوا تۆ ئیسمی شەریفت چییە؟ ئەو وتی بەرتای کارەکەرت. ئامان چەند بە زمانی شیرین بوو خۆشی چەندی لێ دەهات، بەڵام کە من دڵم لای خانمەکەی خۆم بێ ئەمانە بۆ مەزە تەماشاکرێن چاوپێخشاندنە. کە بەرتا ڕۆی بوخچەکەم کردەوە دەستێ جلی ئەفەندیانە لەبەرم کرد. ئەمما نازانم چۆنم لەبەر کردووە. ئێوارە دیسان عینەن کە چاتەوە وتی مادموازیل چاوەڕێتە فەرموو. هەڵسام چوون بەناو بەخچەکەدا قەدرێ ڕۆییم گەیمە دایرەی شاتوو. سەرکەوتم خانمەکەم لەبەر دەرگا چاوەڕێم بوو. من تێگەیشتم بۆیە خۆی چاوەڕێی دەکردم نەک هەڵەیە بکەم. بە خێراتنی کردم و چووینە ژوورێ. منی پێشکەش کرد چابوونیان ناسیمەوە. ئافرین کوستومی تازە 3 ژن و پیاوێک، یەکێکیان ساردینای تەڕپیر، دووەم پوری خانمەکەم، ئەوی ترم نەناسی. پیاوەکەش مێردی پوری میکائیلا بوو، پیرەمێردێکی ڕیشتپی نورانی. پیاوەکە بە ڕوویەکی مردانەوە بە خێراتن و خۆشی و چلۆنێکی گەرمی کرد. هەندێکی پێچ و سەری نایە بنگوێی ژنەکەی و بەگوێیە سەپاند و ئیشارەتێکی بۆ بریتا کرد. بریتا چووە دەرێ و هاتەوە و سینێکی زێڕی بەدەستەوە بوو. ئەمە مرەبا بۆ من دێنێ. ڕوانیم لەسەر سینێکی زێر قاپێ مرەبا و لە پیاڵەیەکدا 4-5 کەوچک شیرینی و لە پیاڵەیەکی تردا تەنها ئاوی تێدایە. دەبزانی ئەم کەوچکانە هەمووی بۆ منە، بۆ ئەوە دانراوە کە بە هەر یەکێ لەو کەوچکانە جارێک مرەبایەک بخۆم. کەوچکەکانم بەجارێ هەمووی گر بەدەستەوە یەکە بە یەکە لە مرەباکەم هەڵدان. کەچی دیسان قاقای تەڕپیر پەیدا بوو لە هەموو جەیەکدا. ئەم پێکەنینە منەکە بە کەری نیوەزەڕ. کەوچکەکانم دانایەوە و نم خوارد. میکائیلا وتی قەیناکە تا توانی بخۆ. من وتم حەز لە شیرینی ناکەم. اینجا پیاوە گەورە ڕیسپیەکە لی پرسیم ئەزانی بنووسی و بخوێنیتەوە؟
منیش وتم بەڵێ. ئەو وتی لە دەوری شاتوو لەسەر جادە دائیرەیەک هەیە، ئەوە دائیرەی گومرگی ئێمەیە. مەئمورێکمان بوو بە ناوی بایەتوم، 11 ساڵ مەئموری گومرگ بوو. لەم چەند ڕۆژەدا مرد. دەگەڕێی مەئمورێک لە شوێنی بدۆزینەوە، وا تۆ هاتی تۆمان لە جێگەی ئەودانا. وتومە دایرەکەت بۆ پاککەنەوە و لەگەڵ ئەم پیاوە بایە پێر بچۆ بۆ دائیرەکەی خۆت. پێر پێشم کەوت و من لە دواوە. دەرگای دائیرەکەی بۆ کردمەوە و لە ساڵۆنێک 2 هۆدە بەرامبەر یەک. هۆدەکان هەمویان پڕفەرشن و مۆبیلەی جوان و ئامێر و ئاوێنە و تاقمی تەوالێت و یاسخانەیەکی دروست و شیک، کورسێکی فرفڕۆکەیی کە لەسەری دادەنیشتی بە هەموو لایەکدا توانی بسۆڕیتەوە. لەسەر کورسەکە دانیشتم، لە کورسی نیابەت خۆشتر و هەمیشەتر. بەم لادا دەسوڕامەوە و بەو لادا دەسوڕامەوە. بانگم کرد با بەوەرە سەری کوڕە بەدکارەکەت کە کادوود بە هیچ نابێت، جارێ هێشتا ئەوەڵمانە. سەیری نووسرا و کتابەکانی بایەتوم کرد. فلان عەرەبانە زەخیرەی لە فلان جێگەوە هاتووە چووە بۆ فلانە جێ، ئەمەندە ڕەسمی لێ وەرگیراوە. ئەمە مادەی نووسرا و کتابەکان بوو، بەڵام تەرتیبی هۆدە و یاسخانەی گوێز و لامپا و سوراحی و مێزی ئەلمۆدەی زۆر ڕێک بوو. تەماشام کرد دۆڵابێکی قەد دیوارەکە کە کردمەوە بوخچەیەکی گەورەی لە ناوە بوو. لەناو بوخچەکەشدا دژداشەیەکی ئەوڕشمی سپی. ئوربەی هۆدە یعنی لیبادی ماڵەوە، زوو تێسۆڵەی چەندراو. بە فرسەتم زانی دەست بەجێ ئەمانم لەبەر کرد و کڵ ئەوم نایە سەر. تەماشام کرد تەقویمێکش بە قەد دیوارەکەوەیە. ڕوانیم بەپێی ئەو تەقویمە 28 کانونی یەکەمە. وتم وا ئەمە تەواو دەبێ. لە ئەمە بە مەرەکەبێکیشین لە دیوارەکە بۆ خۆم تەقویمێک دەنووسم. بەڵام بیست بووم لە کانونی یەکەمدا بەفر و باران دەبارێ، کەچی هەموو ڕۆژێ هەوا خۆشە. وام زانین لێرە لە کانوندا باران نابارێ. ئەو ڕۆژە کە لە ماڵ هاتبووم نەمپرسی بوو چەندی مانگە. لەم خەیاڵانەدا بووم. وتم باجارێ سەبیلێ تێکەم لە تووتنەکەی لە مۆرینۆم دزی بوو. سەبیلێکم تێکرد و هێشتا تووتنەکەم هەڵ نەگرتە بوو. یەکێک تەقتەق بە پەنجە لە دەرگاکەیدا. منیش لەبەر خۆمەوە وتم وەرە ژوورەوە. کە هاتە ژوورەوە کێ بێچاکە؟ مۆرینیۆ. لە دڵی خۆمدا وتم ئاه باوکە، ئێستا تووتنەکەی خۆیە ناسێتەوە. هەرواش بوو کە هاتە ژوورەوە وتی ئەوە سەبیل دەکێشی، لە تووتنەکەی منە. من وتم تووتنەکەی تۆ لەکوێ بووە؟ ئەوە زاوەکەی خانم دایمێ. ئەو وتی زاوەکەی خانم تووتن ناکێشێ. من وتم مۆرینۆ لێرە شتەرم بەڕەحەتی ناهێڵی. ئەو وتی ئای وا زوو لە خۆت بایی بووی، ئەگەر باوکی خۆت نەدیایە نەدەزانی کوڕی کەی. ئەو کاتە دوود کوڕی سیفەندە بەم ئەڵێ ڕۆژی هەڵسم پانتۆڵە دڕاوەکەت بخەمە بەردەمت. من لەسەر ئەمە تووڕە بووم. ئەو ڕۆیشت و من ڕاکشام. یەکێکی تر لە دەرگایدا لە قینی مۆرینۆ وەڵامم نەدایەوە و گوێم لێ بووتی نووسووە، با بچین بە خانم بڵێن نووسووە. بەدەنگیان ناسیمەوە بەریتایە. بانگم کرد ئامان نەتکردە بێوا دێم. گەڕایەوە وتی مادموازیل دەفەرمێ تەشریف بێنێ بۆ نان خواردن. منیش لە خۆشیە هەڵسام هاتمە دەرەوە. بەریتا تەماشایەکی کردم و لە پێکەنیندا خەریب و خنکێ، بەڵام دانی بەخۆی داگرت و لە زگیا قوڵپی هەڵەدا. پێشم کەوت و ڕای کردە سەرێ. کە چوون بۆ سەرێ بۆ ساڵۆنی شاتوو، جارێ لە چێشخانە سەرقژن سەریان دەهێنایە دەرێ و پێدەکەنین، بە سینی دەفیان لێدەدا. من وامزانی کریسمسە، زاتن تەقویمەکەش ئەو ڕۆژە بوو. لەوێ تێپەڕیم خزمەتکار لەم بەروولە و بەرەوە ئەحلیکانەوە. هەروە سرم سوورما. کاتێک کە سرم کرد بە هۆدەکەدا، یەکەم کە سارینا منی بینی. بڕایەوە ئینجا بە پێکەنین هەڵسا کردی بە قیامەت. تێفکریم خانمەکەی منیش کە تا ئێستا پێم پێنەکەنیوە ئەویش دەکڵێ. لە هەموو لایەکەوە لێم کەوت نەگاڵتا. منیش هیچم پێ نەما گەڕامەوە. هەرچەندە مێردی پورەکەی بانگی کردم نەگەڕامەوە. هاتمەوە هۆدەکەی خۆم و تێفکریم. بەریتا هات و وتی خانم دەفەرمێ جل لەبەر کاوبێت بۆ نان خواردن. لەسەری ڕاوەستاوین. نیازم بوو نەچم، بەڵام بێ ئەمری خانمم پێ ناکرێ. ناچار هەڵسام چووم لە ڕێ تووشی مۆرینۆ هاتم. وتی تخوا ڕاست دەکەن، دەڵێن بەجلی کەرنەوالی مەخسەرەی کریسمسەوە چوویتە سەر سفرە. من وتم چی بکەم نەشارەزا بووم. ئەو وتی ئەوە خوای من گرتتی، تووتنیشت لێت زیم و دەریشت کردم. منیش وتم تخوا هەر تۆ مابووی، تۆش برینمان بکولێنەوە. ئەو وتی نەخێر، ئەوە گاڵتەمان لەگەڵ کردی،
کەسمان ئادابی خزمەتمان لەسکی دایکمانەوە دەرنەهێناوە دەفەرموو سەرکەوە تۆ ئەمەندە دڵسافی دوایی بە ڕۆژی خۆ دەگەی. من سەرکەوتم ئەمە چ سەرکەوتنێک، دڵم لە مسما بوو. ئەگەر کارەکەرێ لەو کاتەدا بەخەیەکی لێ بکردمایە بەلەدا دەهاتم. سرم کرد بە هۆدەکەدا، پێویست ناکە ئەوەتان بگەڕمەوە، خۆتان ئیتر تێگەیشتون کە تەڕپیر و قاقاکەی لێم بوون بە ماری قەقا. ئەم جارە خانمەکەم نائەتە پێکەنین. وتی فەرموو ئەفەندی. من وتم زۆر سوپاسی تۆ بکەم. دانیشتم ئەمما زۆر بە شەرمەوە. زاواکەی خانم خۆش و چلۆنی لەگەڵدا کردم و وەڵامم دایەوە. وتی با ئەمڕۆ قەیدی بکەین کە دەستی بە ئیش کردووە. ڕووی کردە کارەکەرەکە وتی بەرتە ئەمڕۆ چەندی مانگە. من لە پێش بەرتادا وەڵامم دایەوە وتم ئەمڕۆ 28 کانونی یەکەمە. ئەو وتی چۆن 28 کانون؟ بۆچی ساڵ دەگەڕێتەوە؟ من وتم ئەفەندی تەقویمی هۆدەکەی من وا دەنوێنێ. دیسانەوە تەڕپیری دوابڕاو پێکەنینەکەی حازر بوو دایە قاقا. خانمەکەم وتی ئالفێر ئەفەندی ئەوە تەقویمی پارە. اینجا بەرتا وتی ئەمڕۆ 3 ئەغستوسە. منیش وتم عەفو دەفەرمون کەواتە منیش تەقویمەکەی خۆم ڕاست بکەمەوە. ئەو وتی کام تەقویم؟ من وتم لە دیوارە سپێکە بە مەرەکەوی شین تەقویمێکی چەسپاوم دروست کردووە. ئەو وتی کوڕە نەت کردبێت چۆن لە دیوار تەقویم دەکرێ؟ من وتم بەخوا کردومە و بڕاویشەتەوە کەواتە با بچم ڕەشی بکەمەوە. وتیان جارێ بانان بخۆین. هەڵسان چووینە سەر سفرە. لەسەرەوە زاوای ئەفەندی و لای ڕاستەوە سارینا و پوری خانمەکەم و لای چەپەوە میکائیلا و من. هەموو دەردێکم لەبیر چۆوە کە لە تەنیش میکائیلاوە دانیشتم. ئاوا سرم لێ بەرز کردەوە و بە پێ بەقایم لە تەختی فەرشی ژوورەکەمەدا. سارینا لەسکی خۆیە عەقوڵا. هیچ خۆم تێنەگەیاند. کاسەیەکی زر شۆربایان هانی. هەر کەسێک کەوچکێکی شۆربای تێکرد. برا کە خواردم ئەمەندە بە لەزەت بوو کەوچکێکی تر ئیشم تێکرد. ئەویشم خوارد. جاری سێم خەریک بوو قاپەکە پڕکەمەوە. میکائیلا بە دزیەوە دەستێکی تێوەژاندم. جابزانە چەند زیرەکم. وا تێگەیشتم کە دەڵێ دەی لە منت کەوتبێ ئەوەندە بخۆ تا تەڕپیر شەقەبە. سا کەوچکەکەم داهێنایەوە. میکائیلا ناچەقمایەوە و اینجا بە زبان وتی ئالفێرد ئەفەندی بە شۆربا خۆت تێرمەکە شتی خۆش لە دواوەیە. حەقیقەت دوای ئەوە گۆشت هات، ماسی هات، سەوزە، شیرینی، میوە، چی هاتجا. لێی بوومە کوردە ناموسی. ئەمەندەم خوارد کەمەری پانتۆڵەکەم شەقی برد. تا هەستایم ئیتر بەند نەبووم. دەستێکم بە پانتۆڵەکەم ئەوە گرت و چوومە هۆدەکەی خۆم لێ خاڵی کردەوە و لێ ڕاکشام و نووستم. ڕوون نەهات جارێکی تر دەستداشەکەی باباتون لەبەر بکەم چونکە ئەو پەندەی بەسەر هێنا بوو. فەصلی 3 بەیانی لە خەو خەبەرم بەوە. مۆرینیۆ هاتووتی ئەرێ ئێوارەم هەموو شۆربایەت کردە کوێوە. من وتم ئەرێ کەرمە گۆڕی مردووی تۆوە. تۆشم لێ بووی بە سارینا. بۆ سارینات لێمارە نەکەین. ئەو وتی وس مردوت مەرێ. بەم قسانە سەری من و خۆشت بە فەتارە دەی. جارێ مەکە تا شاییەکە هەبینێن. من وتم شایی چی؟ ئەو وتی حەو سبەینێ شاییە هەڵپەڕکەی خۆت حازر کە. ئەو وتی حەو سبەینێ شایی و هەڵپەڕکەیە خۆت حازر کە بزانم چ مقامێکە زانی. من وتم سێپەیی باش ئەزانم ئەمما تخوا پێم بڵێ شایی کێیە دڵم دەرپەڕی. ئەو وتی دڵت بۆچی دەرەپەڕێ؟ تۆ چیت لێ قەوماوە؟ شایی وە سەلام. من وتم تخوا مۆرینۆ ئەگەر پێم نەڵێی
ئەو وتی کوڕە ئاخر بە تۆ چی سبەینێ دەیزانی؟ وتم ئاخر چۆن من تا سبەینێ نەیزانم؟ ئەو وتی تۆ بە تەلاش دیاری خۆت بگرە سبەینێ زانی. هەرچیم کرد بێهودە بوو، بڕیارمدا هەر چۆنێ بێ دەبێ بیزانم. هەتا ئێستا هیچ لەگەڵ چێشکەرەکان نەدواوم، ئەویش لەبەر ئەوەیە کە من لەسەر سەفرە لە تەنیش خانمەکەمەوە دادەنیشتم. ئیتر چۆن بێزم دێ لەگەڵ چێشکەرەکان بدوێم؟ بەڵام ئەمڕۆ من ئیشم کەوتۆتە ئەوان، ناچم بە میکائیلا بڵێم سبەینێ شوو بەکێ دەکەی. ناچار چوومە لای چێشکەرەکان تێفکریم، هەموو ئیشیان بەدەستەوەیە. لە خۆمەوە وتم خوا قووەتام بدە. ئەوان وتیان کارت ڕاست بێ، هەروە لەبەر خۆیەوە ئەوەی وت و هیچ ئاوری لێ نەدامەوە. عەجایب، من ئالفرێد مۆلەرم. دەزانن کام ئالفرێد مۆلەری ئەفەندی؟ ئەوەی کە لە سفرەدا لە تەنیژ میکائیلاوە دانیشتووە. جاوەرە ئەم پیاوە بەو ئاواژ وەڵامت بدەنەوە. هەر تەواو قینم هەڵسا و وتم وا دیارە زۆر سەرتان قاڵە. وتیان بەڵێ. وتم شتێکتان بەدەستەوەیە؟ وتیان بەڵێ. چییە دەعوەتە؟ بەڵێ. شاییە؟ وتیان بەڵێ. شایی کێیە؟ هەروتیان بەڵێ. کێ شوو دەکا؟ هەروتیان بەڵێ. جاوەرە جەنابی ئەلفرێد مۆلەر مەپسڕێ، چێشکەریش گوێت لێ ناکرێ، خەپەرێکی ڕاستن نانێنە دەست. نەختێ ڕووی خۆم لێ گرژ کرد، نیوە هەڕەشەیەکم تێخۆڕی. نابێ شعورتان بێ من پێم بڵێن کێ شوو دەکا. ئەوان وتیان کە نەزانین لە خۆمانەوە کێت بۆ بدەین بە شوو. وتم ئەمە چ ماڵێکە، پیاو لە نێو ئەم شانوێدا بێ لە هیچ فێر نابێ. تێفکریم چێشکارەکە لە من تووڕەترە. وتی خۆ تۆ هێشتا جێکنگ دیگەرم نەبۆتەوە، بەتەمایکی کە نەتەوێت شوو بکە. وا دیارە پیاوێکی زۆر هەرزەچەنەی. ئاخ وا وەرمانگرت هەرزەچەنە. ئەگەر ئێوەش هەرزەچەنە نەبن و لە دەمتان بترازێ بڵێن و ئەوە فڵان شووی کرد، هەردوو لامان ڕزگارمانە بێ. کە زانیم لەمانە هیچ چەڵان کڕێهاتمە دەرێ. خزمەتچی هۆدەم دی، لەوم پرسی چی هەیە چی نییە. ئەوتی جارە با پێت بڵێم تۆ دەخڵت بەسەر منەوە چییە؟ دوای ئەوە ئەگەر کەسێ شوو بکە بە تۆ چی؟ ئەمیش نەخمەیەکی تر. ئەگەر ڕاست دەبێ زۆریش ناحەقیان نییە، بەڵام هاوار من ئاگرێکم تێبەر بۆ نانیشێتەوە. ساخوا کارتان ڕاست بکە. بەرتا پەیدا بوو، بەڕوویەکی خۆش و شیرینەوە ڕووم تێکرد. وتم چۆنی چاکی بە کەیفی لەکوێوە دێی بۆ کوێ دەچی؟ بەرتا قەت ئەمەندە خۆشی و چلۆنی بە گەرمی نەدی بوو. عادەتەن وتی سوپاست دەکەم چاکم، دەچم هەندێک فەرمان بە چێشکەرەکان دەدەم. من وتم ئۆ منیش لە شوێن ئەوە دەگەڕێم. ئەمە چییە؟ دەڵێن شایی و دەعوەتە، وایە؟ بەڵێ هەردووکیانە. کێ شوو دەکا؟ سالەمەدا بوو قسەی لێ دەرکێشم، لەستەرەوە تێیان خۆڕی وتیان ڕاکە. ئیتر خۆی نەگرت و ڕای کرد. دەیارە بێت چ دەردێ تووشی بووم. هەموو ترسی من لەوەی خانمەکەم لەدەست دەکەن. هەرچەندە کە هەر کەسێ ئەمە بیستێ بەقەت سارینا پێیەکەنێ من لەکوێ و خانمەکەم لەکوێ. بەڵام ئەوانەی حەقیقە دەبینن ئەڵێن ئافرەتێکە بتوانێ خۆی بەخێوکە لە شوێن مێردێ ناگەڕێ، کاتڕوفیزی بەسەردا بنوێنێ. کەسێکی دەوێت کە تەنها بە خۆشەویستی ئەوە دنیا ببینێ و ڕۆحی خۆی بە دەورا بگێڕێ. ڕاستی من لەوانم کە میکائیلا لە دووم بگەڕێ. جارێ من بووم بە پیاو کە میکائیلا خۆی ئەفەندیم پێڵێ. وا ئێستا وەزیفەشم هەیە. ئیتر چی؟ دەنووسم دەخوێنمەوە. لە جوگرافیادا شارەزایی وڵاتان بووبووم، وا بە چاویش دیم. هەبێ و نەبێ ئەمە تەکبیری زاواکەی خانمە. خوا بووی ناردوون خەریکن شایەکی ئەنتیکە بکەن. هیچ کەسێ ناوی زاوە بووک نازانێ. تا شەو بانگ مەکەن و بڵێن وا میکائیلا خۆی تۆی پەسەند کردووە و ئەم شەو ئێوە بووک و زاوان مەرامیان ئەوەیە بزانن من شامەرگ دەبم یان نا. جاکەوە تا لە ئێستاوە من سوپاسنامەیەک بە شەعر حازر بکەم، با بچمە جێی خۆم دەنووسم. بیستومە عەشق زۆر کەسی کردەوە بە شاعیر، با منیش یەکێک بووم لەوانە. هەر لە ناوەڕاستی حەوشەوە خولەی عەشق و شەعر کەوتە کەللەمەوە. شاتوو لەگەڵ شا، تۆ یعنی تۆ شا. کەوا بێ بڵێم بە پەنجەی بەخت ڕێم کەوتە شاتوو. نە، ڕێم نەکەوت هێنامیانە شاتوو. ئەمیش قەیتانێ لە ئەندازە سەرەکە. بڵێم هاتمە شاتوو. نە،
ئەگەر بڵێم هاتم دەبێ وەکو قەرەجە کەمانچە شەنەکان بە سوالکەری هاتبم. ئۆف خوایە، شعر لە کەمانێدان زەحمەتترە، جارێ هێشتا یەکەم میسرعەم بووە شیعر، خۆ قافیە لە وەزن گرانترە، بە شیعری تیا نەبێ. هەروە بە زوبان بڵێم جەنابی سەروەر و پەناوەر، لە هەر چەندە پادشاهان و ئیمپراتۆر و قەڕاڵ و دەربەگان هەیە، کەس نەیتوانیوە شتێکی وا گران بەهاو نایە ببەخشێ. نا ئەمەش نابێ، چی ئەتوانێ خانمەکەی من ببەخشێ؟ نهایەت دەم زاتە ڕابەر و دەلالەت دەکا، با بڵێم بە دەلالەتی تۆ، ئەو دەلالەتەشی دەڵاڵیە، قەینەکەواڵێم. لەو خەیاڵە خۆشەدا بووم دەستێ لە شانم کەوت کە چاوم هەڵبڕی، بڕوانیم وەستاپیپەرە، وتی ئەفەندی ئەوە ئەمەندە لێرە وەستاوی چی لێکە دەیتەوە؟ ئاخۆ ڕەمڵی چی دەهاوی؟ یا بیری بەستەی خۆش دەکەیتەوە، سبەینێ لە شایەکەدا بیڵێ. منوتم سوبحان الله، دیسان هەر بەستەکە و نوقراتەکەیە، تخۆ ئەگەر ڕاستم پێ نەڵی بووک و زاوا کێیە؟ ئەو وتی زۆرت نەماوە، سبەینێ تێدەگەی، دەوەرە ئینجا شێت مەبە و مەدەرەکێ و ئەمیش هەر دەڵێ سبەینێ. کوڕە هەی سبەینەی هەمووتان بەشەڕ بێ، ئاخر نابێ یەکێکتان لە دەمتان بترازێ و ئەم تەلیسمە بشکێنن. سبەینێ سبەینێ، ئەمەیان هەموو بەجارێ لەبەر کردووە. وتم وەستاپیپەر، وا دیارە سبەینێ شاییە، هەمووتان لێک ئاواز ئەمە دەڵێن، لە هەرچی دەپرسم دەڵێ سبەینێ دەیزانی، بەمە منیان خستۆتە مەراقەوە. با سبەینێ نەبێ ئەمڕۆ بێ، چی دەبێ پێم بڵێ؟ ئەو وتی کەسم نەدیوە، وەکو تۆ کارێکە پەیوەندی بەوە نەبێ ئەوەندە لەبەری بکەوێتە هەڵپەهەڵە. چیت لەمەداوە؟ خۆ من بەوە نەهاتوم پێت بڵێم شاییە، بۆ هاتووم هەواڵت بدەمێ، عەرەبانەیەک زەخیلە لەبەر دەرگایە، بفەرموو بڕۆ گومرگی بکە. کە ئەمەی وت دەست بەجێ جدگەتێکی وەزیفەناسیم بۆ پەیدا بوو. یەڵا دایرەکەی خۆم، هەرچی معامەلەیەک بۆ بڕیمەوە، لێ ڕاکشام، چوومە سەر وەزن و قافیەی شاتوو شعر و سوپاسنامە. ئەم نەختە جدێتی وەزیفەیە هەموو وەزن و قافیەی لەبیر بردبوومەوە. سەر لە نوێ چەند شعرێکم ڕێ خستەوە، تا ئێوارە لە دەریای شعردا بووم. ئێوارە بەرتا هات، وتی بانگت دەکەن، باپەلە هەڵسام، کە چوون تێی فکریم دیسان هەرو چوار کەسەیە، میکایلا و پوری و زاواکەی و تارپیری نازەنین. بە ئەدەب چوون دانیشتم، هەمووی خۆشی و چلۆنیان لەگەڵدا کردم. دوای ئەوە میسۆ وتی ئەی سبەینێ شاییە، دیارە تۆش بەشداری دەکەی، وەکو هیچم نەبیست بێ. وتم شایی چی؟ ئەو وتی ئایا نەتزانیوە سبەی ئێوارە داوەتە، شاییە، بالۆیە، هەڵپەڕکەیە؟ منوتم بەڵێ بە چاوان. لەولاوە خانمەکەم هەڵیدایە فەرمووی هەڵبەتە لە هەموو کەس زیاتر ئەو پێی خۆشە کە بە شەرەفی منەوە گۆرانی بڵێ، کەمان لێ بدا، هەڵپەڕێ، هەموو شتێک بکە. چی؟ بە شەرەفی میکایلاوە کەمان لێ بدەم؟ دەگنەژیم. میکایلا شوو بە بۆرە زەلامێکی بێگانە بکات و من کەمان لێ دەدەم. دەک پەنجەی من و دەستی تەرپیر هەڵوەڕێ. ئەگەر من لە شایی میکایلادا کەمان لێ بدەم، بەتەما بووم بیر درکێنم، خۆم ڕاگەر. بەدڵ ئەمەم وت و بەڵام بە زوبان هیچم نەوت. هەروە لە دڵی خۆمدا لێکم دەدایەوە. زۆر شتی وا هەیە ئینسان بە خێر و خۆشی دەزانێ، کەچی بۆی دەبێ بە شەڕ. کاش کاملم بشکایە، یان جەردەکان بیان قوشمایە و نهاتمایەتە ئێرە. هەروە ئەمەم لێگەدایەوە، زمانم بەسرا بوو، تا چووینە سەر سفرە قورگم گیرا بوو، ئیشتیهام بەسرا بوو. هەروە بە زۆر چینەم کرد، هەتا هەڵساین. لە پەنایەکەوە خۆم گەیاندە خانمەکەم پرسی، زۆر کات لێکەم، پێم بڵێ ئەم شاییە بۆ کێیە و زاوا کێیە؟ ئەوە پێکەنینەوە وتی جارێ ڕەوەستا، سبەینێ دێ، ئەو ساتەیە گەی. کە ئەمەی وت تاسێک بەسرم داهات، بیرم لەوە کردەوە کە بڕۆم و سەری خۆم هەڵگرم تا ئەو شوێنەی کە بڕ دەکەم. میکایلا تێگەیشت و پەلی گرتم و بردی مێژوورێ، ناچار دانیشتم. جەنابی میسۆ حیکایەتێکی دەست پێ کردبوو، هیچ نەمەزانی چیەڵێ. هەروە نەوزم دەدا تا درەنگێ. لە پڕدەنگی بۆرە عارەبانەی پۆستە ئەتوو کاغەزێکیان هێنا، دایانە دەست ئەفەندی و دای بە میکایلا.
میکایلا خوێندیەوە ئەمەندە نووسرا بوو. لەبەر هەندێک شت کە ڕووی داوە لە پاشا تێتانەگەێنم سبەینێ شاییەکە ڕێک ناکەوێ تا هەفتەیەکی تر. کام کاغەزە خوێندرایەوە هەموو پێیان ناخۆش بوو، تەنها من نەبێ. ئیتر من هەڵسام و هاتمە هۆدەکەی خۆم و بەجلەوە لێی نووستم. بەیانی لە تەقەی دەرگا خەبەرم بەوە. لە دەرگایاندا و کردمەوە دیسان مۆرینۆ، ئۆ سبەینێ بەخێر کەمانچەژەن، بەیانیت باش کەمانچەژەن، بۆچی وا درەنگ خەبەرت بۆتەوە؟ من وتم هیچ ئیشێک نییە، عەرزی جەنابی عەرەبانچی بکەم کە بۆچی درەنگ خەبەرم بۆتەوە. ئەو وتی تووڕە مەبە، نەک پەشیمان ببیتەوە، چونکە دەڕۆم بەڵکو ئیتر یەکتری نەبینینەوە. من وتم بە ملیشکاوت بۆ کوێچی؟ جەنابم بەخێر پووری میکایلا و مێردەکەی دەبەم بۆ یوانە. وتم یوانە دوورە؟ ئەو وتی ئەرێ قەدرێک دوورە. وتم ئەی خانم. وتی ئەو لێرە دەبێ. وتم ئەی من. وتی تۆش بە ناخێری گیانت لێرە پاسەوان دەبی. کەوای وت هەر ڕاست بوومەوە و دەستم کردە ملی و وەختا بوو لە خۆشیە بیخینکێنم. لەمانەدا بووین بانگیان کردم، وتیان میسۆ بانگت دەکا. کە چووم خۆیان حازر کردبوو ئامادەی سەفەر بوون. وتی جەنابی ئەلفرێد مۆلەر، ئەوە ئێمە ڕۆین، ئەم شاتووە بە ئامانەت بۆ تۆ بەجێ دەیەڵین، دەبێ وریابی و سەرپەرشتی بکەی. میکایلا ژووتی ئیتر ئەلفرێد ئەفەندی سەر بە خێزانەکەمانە، هەڵبەتا بە کەیفی ئێوە خزمەت دەکا. سەرتان نەیەشێنم، ئەوان ڕۆین و ڕەوانەمان کردن. کە گەڕاینەوە ڕوون کردە هۆدەکەی خۆم. خانمەکەم فەرمووی ئەوە چی دەکەی؟ بۆ کوێ ملدەنەی؟ ئیتر تۆ نابێ لێرە بنووی، دەبێ بیتە لای ئێمە و شەو ئاگاداریمان بکەی. من لە دڵی خۆم داوتم ئەی خوایە تۆ هەر خواکەی. دوێنێ لە چ دەرد و خافەتێکدا بووم، ئیمڕۆوا خانمەکەم هاتووە قۆڵم دەگرێ و دەمبا بۆ لای خۆی، چونکە باوەڕم نەدەکرد. دووبارە پرسیم چیت فەرموو؟ وتی تا ئەفەندی زاوامان دێتەوە، تۆ دەبێت بیتە لای ئێمە بنووی. من وتم لە چه هۆدەیەک دەنووم؟ دیسان تەرپیر پێکەنی، بەرامبەرم وەستا. تەرپیر وتی مەرامت چییە ئەفەندی؟ هەڵبەتا جێگەیەکت پیشان دەدەین، خۆ ناتکەینە باخەڵی میکایلاوە. هەروە لە ڕاستی خۆم وشک بووم، زمانم بەسرا، هیچم نەوت. میکایلا فەرمووی با بچینە سەرێ. سەرکەوتین، هۆدەیەکی گەورە بوو، تەرپیر و خانمەکەم تیا دەنووستن. لە تەنیشت ئەوە هۆدەیەکی بچووکتر هەبوو. بە منیان وت ئەو هۆدەیە هۆدەی تۆیە، جارێ با بچین دانیشین، کە خەومان هات تۆ دەچیتە ژوورەکەی خۆت. چوین دانیشتین. من لە خۆمەوە وتم ئای دیسان هەرسێ هاوڕێی سەفەرەکە ماینەوە، تەنها مۆرینۆمان کەمە. هەروە برمانە سەر تا ئێوارە من لە ناوەڕاستی خانمەکەم و تەرپیردا دانیشتە بووم. شایش پەکی کەوتە بوو. ئیتر مەپرسا چەند بەدەماغ بووم، لوتم قەندیلی دەکێڵا. لەلان بووینەوە دانیشتین تا وەختی نووسن هات. هەر من قسەم دەکرد و تەرپیر پێدەکەنی. من وتم خانمەکەم ئەگەر بەحساب وایە سارینا پارەی زۆری دەکەوێتە سەر. یەکەم من قسەی بۆ دەکەم ئەو پێدەکەنێ، دەبوایە پارەی بدامایە. دوم ئێستا دەبینم سارینا عینەن مەکینەی پێکەنینە. ئەگەر ئەم مەکینەیە بە بەنزین کاری بکردایە مەسرفێکی زۆری دەبوو. بەرەکەتیدا نە من پارەم دەوێ و نە ئەویش بەنزین. خانمەکەم پێکەنی و سارینا وتی سەیرکەن، پەڵوڵەش دەم دەسووتێنێ. اینجا بیرم کەوتەوە، وادەی خەوە و هەڵسام. وتم شەوتان بەخێر، کە من نزیکتان بم هەڵبەتە ناترسێن، من جاجار سەرتان لێ دەم. ئەمەم وت و هاتمە دەرێ. بەڵام تا گەیمە هۆدەکەی خۆم قاقای تەرپیر دەنگی دەدایەوە. ئیتر نووستم بەیانی کاڵسام خۆم کۆ کردەوە و یەکەوڕاست خۆم کرد بە هۆدەکەی ئەوانە. سرم کرد بە ژوورە. ئەم جارە لە باتی پێکەنین سارینا بانگی کرد وەحە وەحە شتێک نەشکێنی. من وتم ئەمە معنای چی؟ سارینا وتی کوڕە چاوت کوێرە نابینی؟ ئێمە هێشتا هەر ڕووتین، خۆمان پۆشتە نەکردوتەوە. اینجا تەریق بوومەوە هاتمە دەرەوە و چوومەوە هۆدەکەی خۆم تا ئەوان هەڵسان خۆیان کۆ کردەوە و ناردیان بە شوێنما. ئەم جارە کە چووم لە پێشدا بە پەنجە لە دەرگامدا و مۆڵەتیان دام
اینجا چوومە ژوورەوە. سارینا وتی بزانە نەقیزە چۆن فێری ئوسوڵی کرد. من وتم من بە نەقیزەیە کاتمە سەرڕێ، ئاخۆ خەڵک بە چەند نەقیزە هاتبێتە سەرڕێ. قاوەڵتیمان کردێ فکریم خانمەکەم نەختێماتە. نانم خوارد و سیرم کرد خانمەکەم نەختێماتە. وتم ئارەزوو دەفەرمووی هەندێک کەمانت بۆ لێ بدەم؟ فەرمووی باشە. چوون کەمانەکەم هێنا و خەریک بوو سازی بکەم. پۆستەچی هات، کاغەزێکی بە ناوی میکائیلاوە هێنا، وەرم گرت. وتم بۆت بخوێنمەوە؟ فەرمووی جارێ با خۆم بیخوێنم. کاغەزی خوێندەوە بە زمانی ئیتالیانە، لەگەڵ تەرپیردا قەدەرێک گفتوگۆیان کرد. پاشەوە ڕووی کردە من و فەرمووی ئەلفێت ئەفەندی، حاڵی دنیا وایە، وا ئەم جارەش گوێمان لە دەنگی کەمانەکەت نەگرت، سبەینێ دەڕۆین. وتم بۆ شوێ؟ وتی بۆ لای پورم. هەر ئەو ڕۆژە دوو عەرەبانە حازر کرا، خۆیان و دەست و پەیوەندیان سوار بوون و باگیرێکیان بۆ من هێنا سوار بووم. دەبێ بە دوای عەرەبانەکاندا بەقار بڕۆم. ئەی خودایە، لە شاتوواتی نەدەرێ دوو عەرەبانە لە پێشەوە دەڕۆن، منیش لە دوای ئەوانەوە بە سواری و بە گورگەلۆقا ئاوزنگی دەکوتم. دێتەوە یادم تا ئەمڕۆ خۆمان کەریشمان نەبووە تا سواری بم. زۆر بە سەغڵەت وڵاخم بۆ لێ دەخوڕا. یەجگاری کە دەیزانی من سوار نیم، بە هەوەسی خۆی نەبووایە نەدەڕۆی، لەقەم لێرەدا هەڵی دەتیزان. بەهەرحاڵ بووە ئێوارە، تا ئێوارە دوور و نزیک عەرەبانەکانم ون نەکرد. دەمەوە ئێوارە زۆر دوور کەوتبوونەوە. هەرچۆنێ بێ خۆم گەیاندە عەرەبانەکە و هاوارم کرد. وا تاریک داهات، ئەسپەکەم ناڕوا، نەختێکێ واژ لێ خوڕن. تەڕپیری نەکبەت لەو سەغڵەتیەشدا دیسان پێکەنی. وتی لەسەر خۆت وەرە، دەک تەڕپیرخوا لە ناوە دووبا. وتم لەسەر خۆ لێ خوڕن، دوایی ئێوەم لێوەن دەبن، من چی بکەم؟ وتیان تا ئەتوانی لێ خوڕە، کە دوا کەوتی بە پرسیار دەمەندۆزیەوە. من وتم لەم چۆڵوهۆڵەدا لە کێ پرسیار بکەم؟ ڕێی دواوەژ نازانم تا بگەڕێمەوە. بیرم کردەوە سارینا دەیەوێ من دواکەوم. اینجا هاوارم بردە بەر خانمەکەم. وتم تۆ چارەیەک بدۆزەرەوە. ئەو وتی من بڵێم چی؟ وتم با لای خۆتان سوار بم. ئەو وتی ئەگەر جێگە ببوایە بۆچی سواری وڵاخم دەکردی؟ وتم هیچ نەبێ یەکێک لە کچەکان کە سواری دەزانێ بێت سواری ئەسپەکەی من بێ و من بچمە جێی ئەو. بیستومە لە ئەوروپایی کە ژنەکانیان سواری چاک دەزانن، بەڵکو بەرتا سواری چاک بزانێ، با بێت سوار بێ. هەموو بەجارێ دایەنە قاقای پێکەنین. خۆ نازانن من دڵم چۆن بۆ بەخوێن، وا بە نەشئە پێدەکەنن. ئیتر چارم نەما، چاوم پڕ بوو لە فرمێسک. عەرەبانەکانی ئەوانیش تێپەڕین. لەقینە ئەوەندەم بە باگیرەکەت ئەکێشا، ئەوی ژمانی گرت و چەقۆکەم دەرهێنا کردم بە پشتی ملیە. لە تا ئەوانە کەوتە چوارناڵە و منی فڕێدا و خۆی بۆی دەرچوو. لە تاو کەوتن و ئازاری سەر و لەشم ماوەیەک بێهۆش کەوتم. دوایی هاتمەوە هۆش خۆم و تا هێزم تێدا بوو بانگم کرد، های خانمەکەم، های خانمەکەم بگەڕێوە، وا لێرە خراپ کەوتوم. تەنها ئەوەم دەوت و ئەو دەنگ و بانگ و هاوارم لە ناو چەم و دارستانەکەدا دەنگیەدایەوە.
پاژەوەی لە ڕێگا میکایلا و ئەوان بەجێیان هێشتم. منیش شەعرم نەما و هەستام بە ئەملاو بەولادا وەکو هەروەلەی حاجیانی سەفا و مەڕوان دەکرد. لەی شوێنێکەوە بارگیر دیار نەبوو. جارێ دانیشتم تێ و پڕ گریام. نەختێ بە گریانەکە کوڵ و کۆم دەئەمرکایەوە. اینجا هەڵسام و هەرچەندە لێکم دەدایەوە نەمەزانی ڕوو لەکوێ بکەم. وردە وردە جوڵام لەبەر خۆمەوە لێکم دایەوە. خۆ ئێستا جارێ وا ڕابورد ئیتر من ناگەمە ئەوان. بارگیر سەری خۆی هەڵگرتووە و ڕۆیشتووە. جارێکی تر بۆم نادۆزرێتەوە. با جارێ بچمە سەر شەقام اینجا بزانم ڕووم لەکوێ دەبێ. چونکە باگیرەکە وای فڕێدا بووم لە ڕێگەکە دووری خست بوومەوە. کاتمەوە سەر شەقامەڕێ نائی خۆم لێهێنا لای دەستە ڕاستم گرتە پێش. چونکە لە وڵاتی خۆمان بە پێوخاسی فێر بووبووم پۆتینەکانم داکەند و نامە بن با خەڵم. کەوتمە ڕێ وردە وردە هۆشم هاتەوە. بیرم کردەوە یاران خۆ مۆرینۆ کەپورەکەی میکایلای برد. من لێم پرسی بۆ کوێ دەچی؟ ئەو وتی دەیان بەم بۆ ویوانە. وا دیارە ئەوانیش کە ڕۆیشتون دەڕۆم بۆ ویوانە. زۆر باشە من کە پرسیم ویوانە دەدۆزمەوە. یا ئەڵڵاو یا ویوانە. هەر بەم خەیاڵەوە ڕۆیشتم. 2 سەعاتم پێچوو. ماندوو بووم زۆریشم برسی بوو. ناشزانم 6 سەعات چەند بوو. خواوڕاستان لە پێشەوە بینایەکی سێقات دەرکەوت. وتم ئۆخەی هەڵبەتە ئەمە لەم سەڕێیە هەبێ و نەبێ ئوتێلە. نانیش دەخۆم و تا ڕۆژ دەبێتەوە لی دەنوم. لە دەرگامدا دەنگی پیرێژنێک دەنگنێر پرسی ئەوە کێیە؟ وتم من ئەلفێرد مۆلەرم. لێرەدا لە بیرم بوو جارێ پێیان وتبووم بەگ. من وتم من ئەلفێرد مۆلەر بەگم. لێرەدا لە بیرم بوو جارێ پێیان وتبووم بەگ. ئەو وتی بەگی کوێ؟ من وتم بەگی ناو عەرەبانەکەی میکایلا. ئەو وتی جارێ ئێرە جێی بەگ نییە و میکایلاش ناناسم. خۆ دەیزانێ بەگزادەی تونی حەمامی یان گیرفان بەڕی یان سەرسەریت چیت دەوێ بڕۆ بەڕێی خۆتەوە. من وتم با بەخواڵ ناگرێ تۆش لێ مەبە بە تەرپیر. لەم ڕێیە لەگەڵم ڕێ نەدەکەوت هیچ نەبێت تۆش پێ بکەنا. بەڵام دەرگام لێ بکەرەوە و ماندووم. خرتەخت خەریکی دەرگاکردنەوە بوو. تا دەرگای لێکردمەوە ئاوی پێم داهات. کە دەرگای کردەوە چی ببینم؟ تەرپیر ئەمەندە ئەستور بوو ئەدوت کەندوویەکە و نەزان دروستی کردووە کە چەڵ و دنیای سوورا و سپیاوی کردەبوو. جارێ تێمور بووەوە لە نووکی پەنجەمەوە تا تەوقی سەرم پێیە هەڵڕوانیم. اینجا وتی جلوبەرگ و سەر و شکڵت تازە و جوانە بەڵام وەکو لە کەرپە ڕیبی سەر تاپات لە تۆزایە. ئەی پۆتینەکانت بۆ ناوەتە بن با خەڵت بە پێوخاسی بەڕێدا هاتووی. وا دیارە تازە پیاکەوتووی فێری پۆتین نەبووی کەوا بێ ئەم جلانەشت دزیوە. وتم نەخێر مادام بەگێکم لە بەگەکانی خۆت دەیزانی بەڵام لێم قەوماوە جارێ با بچینە ژوورێ بۆت دەگەڕمەوە. ئەو وتی شەو لێرە دەمێنیتەوە؟ وتم ئەگە بەڕێستان جێوڕێم پێ بدەن بۆ هیچ کوێیەک ناچم. ئەو وتی منەتی تیا نییە ئەمە ئوتێلە هەرچی پارە بدا هەموو شتێکی دەسەکە بێ. لێکم دایەوە هەموو شتێک دەبێت چی بێ. جارێ نەپڕژامە سەرمەعنا پرسیم شەوی چەندم لێسێنی. ئەو وتی نووسم قڕانێک ئەگەر نانیش بخۆی بە ئەندازەی سکت قڕانێک ئەمەنی ڕووپیا بەڵام دەبێت لە پێشەوە پارەکەی دەرکەی چونکە زۆرمان وادیوە هاتووە خواردوێتی و نووسووە لە پاشان پارەی نەداوە و ڕۆیشتووە. من وتم زۆر ئەسەف بۆ تۆ کە لە ڕووی ئەلفرێد بەگدا ئەم قسانە دەکەی. من بەتەوان ببمە خاوەنی شاتوو مۆرینۆی عەرەبانە چیش ببێتە عەرەبانچی من. ئێستا تۆ لەسەر نی ڕووپیا ڕام دەگری؟ کەوا موت باوەڕی پێ کردم. وتی فەرموو وەرە ژوورەوە. لە دەرگا چووینە ژوورەوە حەوشەیەکی گەورە و داڵانێکی پان و درێژ فەرشەکە گەڵ 4-5 کورسی شکاو قوتولەیەکی نەوتی ڕەش گۆزەیەکی کونی دەمکەل پیاڵەیەکی ئاودەست بردوو مێزێکی پێشکەشکا و بڕێداری سووتان دانرابوو. ئوتێلەکەی سەرڕێ ئەمە بوو. بەڵام دەسەڵات چییە؟ لەسەر کورسیەک داینام وتی اینجا دەردی خۆت هەڕێژە. من وتم جارێ برسیمە ورچی برسی یاری ناکە. هەڵسا لە دەرگایەکی بچووکەوە چووە ژوورێ کە هاتە دەرێ قاپێ ئاوی ئێسقانی کوڵاو هەندێکە لەرمی پیشا و خەپەیەکی نیوە برژا و ماسیەکی سوورەی گەنیوی هانی. من بەم لادەیی خۆمەوە دەستم بۆ هەرچێکیان برد پەشیمان بوومەوە. خەپلەکەیش پارویەکەم لێ خوارد بۆم قود نەچوو. ئاوە گەرمەکەم کرد بەسەریا بە هەزار نەزرگە بۆم قود نەچوو. هەرچۆنێ بێ ئاوگیرم کرد
هێشتا نهاتوومە ئەوەی تێردانیشم هێواش هێواش بە پەلەپیتکە لە دەرگا درا. پیرێژن وەکو کێس ڕاپەڕێ دەرگای کردەوە و یەک دوو شکلی جەهەنەمی هاتنە ژوورەوە. نور لە ناوچاوانیاندا نەبوو. من لە ترسا لەرزیم. یەکێکیان وتی ئەم کابرایە کێیە؟ من نەمهێش پیرێژن وەڵام بداتەوە. وتم خۆمانین. وتی چۆن خۆمانین؟ تۆش لە یارانی یعنی لە ئێمەی؟ وتم بەڵێ. وتی کەوا بوو خۆت گورسکە کە شاکارێکی باشمان لە پێشەوەیە بۆیان بچین. من لە حیبەتا لەرزیم. وتم برادەر من لە یاران نیم، لە عمری خۆم ریشکێکم ئاوەڕوود نەکردەوە. ئەنجا ڕەفیقەکەی هەڵیدایە. وتی کەوا بوو ئێستا چیەکەی لێرە؟ من وتم ڕێبوارم ڕێم لێ گۆڕا و خۆم کوتاوەتە ئێرە. اینجا سەریان نایە بناگوێی ئافرەتە ئوتێلچیەکە. بەسەرتا هەندێ ورتەورتیان کرد و ڕووی کردە من و وتی ئێ تێنەگەیشتین، تۆ جاسووسی لە پێوشوێنی ئێمە دەگەڕێی. من وتم کوڕە پیاوەتیتان بێ، من ئەلفێر ئەفەندیم. وتیان ئێستا ئەفەندیت نیشان دەدەین، خاتە دەرگای ژێرزەمینەکە بکەرەوە. خاتە ناوی ئەو پیرێژنە ئوتێلچیە بوو. دەرگای ژێرزەمینەکەی کردەوە و منیان لە پێپلیکانەکانی ژێرزەمینەکەەوە فڕێدایە خوارەوە. سەرەڕای ئەوەش خاتە بانگی کرد. ئەوێ کوپەیەک شەرابی تایە، نەخەڵەتابی لێ بخۆیتەوە. من ترب کەوتمە خوارێ. خاتە دەرگای لەسەر داخستم. لە کەوتنە خوارەوەدا سەرسام بووم. ژێرزەمینێک ئەوەندە تەڕ بوو شێ لە هەموو ئەندامەکانم کاری کرد. گەڕام بۆ شتێکە لەسەری ڕاکشێم، هیچ نەبوو. لەسەر کوپەیەکی شەراب دانیشتم، لێکم ددایەوە. چیم بەسەر هات کە گوێم گر لەسەرەوە هەرایە. لە کونێکەوە ڕوانیم جەردەکان بوون بەسیان، ئافرەتێکیشیان لە ناودایە. هەرسێکیان لێدەن. یەکێکیان خەنجەرێکی هەڵکێشا نایە سەرسنگی ئافرەتەکە و وتی هەرت کوژم، ڕاست بڕۆ. ڕوویان کردە کوێ. ئافرەت لە ترسا شتێکی وت، بەڵام باش گوێم لێ نەبوو. جەردەکان وتیان بام ئافرەتە لێرە بێ، ئەوە ئێمە دەچین بە شوێنیانە. ئەگەر ئەمە درۆی کرد دێینەوە دەیکوژین. خاتە ئەمیش بکەرە ژێرزەمینەکە. خاتە وتی ژێرزەمینەکە پیاوی تایە. وتیان قەی ناکە. خاتە وتی کوڕەکەی ژێرزەمینەکە وەکو بێدەسەڵات وایە، با ئەو ببە مەقاتی سەرێ. چەتەکان وتیان بەڵێ چونکە ئەو کوڕە لووسە ئەتەوێ بیکەیتە باخەڵی خۆت. خاتە پێکەنی وتی کەوا بێ هەردووکیانەکەمە نهۆمی سێم. منی هێنایە دەرێ و لەگەڵ ئافرەتەکە کردی نێهۆدەیەکی سەرێ کە سەر کەوتین دەرگای لێداخستین و چراشمان نەبوو. قانەفەیەکم بە پەلەکوتێ دۆزیەوە، لەگەڵ ئافرەتەکە لەسەری دانیشتین. لێم پرسی تۆ چۆن تووشی ئەمانە هاتی؟ وتی مەپرسە، من لادەییم شەو لەسەر خەرمان داهاتمەوە، تووشی ئەمانە بووم. وتیان دوو عەرەبانە لێرەوە تێپەڕین، ڕوویان کردە کوێ. من وتم نازانم. لەسەر ئەوە منیان گرت و هێنامیان ئێرە. لێرە وەختا ببووم کوژن. ناچار وتم ڕوویان کردە دێکەی ئێمە، وا چوون بە شوێنیانە. من وتم ئای دەخیلت بم، جا بەڕاست تۆ دوو عەرەبانەکەت دیبوو؟ ئەوتی بەڵێ دوو عەرەبانەکە لای خەرمانەکەی ئێمەوە تێپەڕین، ئافرەتی تیا بوو. من وتم ئەینەت کردە بێ شوێنی میکائیلات پێیان وتبێ، هەر ئێستا شوێنیان دەکەوم. سیان بن شەش بن وەکو کارە کۆرپار شەشیان سەر دەبڕم. ئەوان ڕێیان دەکەوێ چەند ڕێگە بە خانمەکەی من بگرن، هۆدایکتان وا و باوکتان وا خۆتان ڕاگرن، ڕامەکەن وا بۆتان هاتم. ئیتر بە ئیختیار بە هۆدەکەت ئەڕام دەکرد و دەمنەڕاند و پەلاماری جەردەم دەدا. شێت ببووم. ئافرەتی قوڕ بەسەر لە ترسا دانەچۆقەی پێکەوت. دەلەرزی وای دەزانی شێتم. هاواری کرد ئای لە ڕێی خودا من کوژە. من چوزانم عەرەبانە خانمی تۆ تێدا بوو. اینجا پەنجەرەم هەڵدایەوە. ڕوانی مەخوارێ سێن و هۆم بەرزە، ئێمە لە قاتی سێم داین. گەڕام گوریسێ پەیدا بکەم پێی بچمە خوارێ، بەڵام نەبوو. هاتم بەرگی قەنەفەکەم پارچە پارچە کرد و پێکەوم بەست، وەکو گولیس دام هێشتە خوارێ. سەرێکم بەست بە پەنجەرەکەوە و خەریک بوو خۆم داهێڵم. ئافرەتەکە وتی بەخوا ئەگەر لە پێشدا مندا نەهێڵی خەبەرت لێدەم. ناچار لە پێشدا ئەوم داهێشتە خوارێ. لەنگەرم گرت لە دیوار نەکەوت، بە سەلامەتی گەیشتە خوارێ. لەگەڵ پێی نایە سەرزەوی فڵکەیەکی کرد و وتی خاڵۆ تۆ جێت خۆشە دانیشە تا دزەکان دێنەوە، وەڵامی منیشیان بدەرێ، بڵێ من دەربازم کرد. من وتم حەقتە، شەرتی دنیایی کە بە تەنها لە هۆدەیەکی تاریکدا پێویست بوو بەجێ بهێنم، بەڵام من نەمکرد. تۆش زۆر ساکت کرد کە لەسەر ئەمڕانە وەستایت و بەجێ تێشتم. دووبارە خەریک بوو خۆم دەربازکەم. یەکێ لە دەرگایدا خاتە بوو. وتی چۆنیت؟ ناڕەحەت نیت؟ وتم چاکم. وتی ئافرەتەکە چی دەکا؟
وتم نووسووە. وتی ساکەواتە بە من بێمەلات. وتم زۆر نەخۆشم، توانای دانیشتنم نییە. کە جوابمدا ڕۆیی، اینجا هەڵسام، منیش خۆم دایەشتە خوارێ. نزیک پەنجەرەی قاتی خوارەوە کەوتم، لە دیوارەکە هەڵبەزیمەوە. دوور کەوتمەوە. کە گەڕامەوە خۆم کێشا بە پەنجەرەکەدا و پەنجەرەکە هاڕەی کرد. شوشە تێکشکا. تومە زەردەکان هاتبوونەوە و ڕایان کرد هاتن دایان گرتم. قەدەرێک لێیاندام. وتیان خەریک بوو ڕاکەی. لە شوێن ئافرەتەکە گەڕان، زانیان ڕای کردووە، کەوتنە تەلاش. جارێ منیان خستە ژێر زەمینەکە، گوریسێکیان هێنا و تون شەتەکیان دام و بەستمیان بە کوپە شەرابەکەوە. زۆر ناڕەحەت بووم. هەرچۆنێ بێ قۆڵی خۆم کردەوە و سەری کوپە شەرابەکەم لادا و بەمەس خواردمەوە تا ئەمەز بووم. کردمە گۆرانی و بەزم. خاتە هات و وتی ئەوە چی دەکەی؟ من وتم ئەیشایی من و تۆ نییە وا گۆرانی دەڵێم. خاتە پێکەنی. چوو سرائێکی هێنا، وتی با بتکەمەوە. کە سەیری کردم نەبەستراوم. وتم مەترسە، من نابەسرێم، بە هەزار ئاین و ئۆین بەدەمیەوە پێکەنیم. تا بردم یەژوورەکەی خۆی کە لە خوارەوە بوو. پەنجەرەی بەسەر کۆڵاندا بوو. ئەمتوانی لێەوە باز بدەمە کۆڵان. کە چووینە ژوورەوە، وتم تخوا جارێ با نەختێ پشوو بدەین، نەختێک بنووین. ڕاکشاین ئەوم کردە خەو. هەڵسام چوون بۆ لای پەنجەرەکە. وتم نزمە، لێەوە باز دەدەمە خوارێ. چونکە شەو بوو، تاریک بوو، شوشەی پەنجەرەکەش پاک بوو. نەمزانی شوشەی پێوەیە. سرم کرد بە پەنجەرەکەدا، شەقەی لێ هەڵسا. تومە شوشەی پێوە بوو. بەجارێ شوشە ورد و خاش بوو. سەری من شکا. خاتە ڕاپەڕی. وتی ئەوە دیسان نیازت بوو ڕاکەی، سابۆم بوەستا. بەخوا ئیتر نەمکردە نامەردی. تا ئەو خۆی گورس کردەوە. من لە پەنجەرەوە بەعزمدا. باوم کرد خوا بتگرێ، ئەگەر بە سەربەستی بەر بدامایە پارەی هەموو شتێکمە دایتێ. لە باخەڵیشدا نووستم. ئێستا منیش و پارەکەشت لە کیس چوو. من وامتوو ئەو کوردێ قیژە و هاوار ها بیگرن دست. منیش تاتی ئەما بووڕام کرد. نیو سەعات ڕام کرد. گەیمە دارستانێک. لامدا دانیشتم. هەندێک حەسامەوە. هەر ئەوەندەم زانی تەپەی پێ پەیدا بوو. لە ترسانە چوومە سەردارێک. هێشتا تەواو خۆم نەشاردبەوە. دوو زەلام پەیدا بوون. بانیان کرد تارمایی سەردار، دێوی درنجی ئادەمیزادی چیت. وتم کرمی دارم، قەدەرێ پێکەنین. با پێکەنینەکەیاندا تێگەیشتم کە زەردەکانی لای خاتەنین. زۆر خۆشحاڵ بووم. وتم کارتان ڕاست بێ کە ئەوان نین. وتیان ئەوان کێن؟ وتم جەردەکانی ماڵی خاتە. نیوەی سەرگوزشتەکەی خۆم بۆ گێڕانەوە. بەزەییان پێم داهات و وتیان دەوەرە خوارێ با بڕۆین، خۆ ئاگادارت بێ. دیستان کەوتمە ڕێ. پێڵاوەکانم لە ئوتێلی خاتە بەجێما بوو. بە پێی خاوسی ملی ڕێگەم گرت. ماندوو مردوو. کەمانەکەیشم کە کەوتمە خوارێشکا. نەمدەزانی بەچی دڵخۆشی خۆم بدەمەوە. سانازانم زۆر ڕۆیشتم یان کەم ڕۆیشتم. دەنگی کەڵەشێرم هاتە گوێ. ئەگەر ئێوە ژوەتان لێ قەوما بێ، ڕێتان ون کردبێ و لە پڕ دەنگی کەڵەشێرتان بیستبێ، دەزانن چەند خۆش و مژدە بەخش بووە. بەرەو دەنگەکە ڕۆیشتم. ڕوانیم دێئێکی 40-50 ماڵیە. وتم ڕەنگە لەم دەیەدا هەواڵی میکایلا بزانم. ڕوم کردە دێکە. هەر ئەوەندەم زانی زەلامێ بە تفەنگێکی درێژەوە بەرەو پیرم هاتوو. لولەی تفەنگەکەی ئاراستە کردم. وتی دەست هەڵبڕا. دەستم هەڵبڕی. وتم چییە؟ وتی بەم شەوە بەم قیافەتەوە چیەکەی لەم دەورە؟ وتم وا بەیانییە، ئەمەندە تاریک نییە. تۆ ئەلفرێد مۆلەر ئەفەندی ناناسی؟ ئەلفرێد مۆلەری لای میکائیلا. ها میکائیلای شاتۆکە کە تەرپیری لێبوو. کابرا واقی وڕما بوو. وتی شاتوو چییە؟ لێرە شاتوو هەیە بەرەگرێ، ئەمما شاتوو نازانی. تۆ بەم سەرە سوالکەرەتەوە چۆن دەبی بە ئەفەندی؟ من وتم چی بکەم پێرێ منت بدیایە چ کوڕێک بووم. ئەم شەو کە لە ژێر زەمیندا حەبسیان کردم، لە پەنجەرەوە خۆم فڕێدایە خوارێ. لە خۆڵدا گەوزام و چاکەتەکەم دڕاوام لێ هات. ئێستا تۆ چۆنە بێ؟ دەستێ جلم بۆ پەیدا بکە، ئینجا دەمناسی. ئەوتی جارێ ئەم دەیە خەیاتی تیا نییە. ئەنجا تۆش پارەت نییە. ئەگەر پارەت ببێ من دەستێ جلت بۆ پەیداکەم. من وتم بۆ پارە پەکم ناکەوێ. کەوتم پارەم هەیە. پێشم کەوت و چووینە ناو دێ. ئەمە خۆی حەسحەسی ئەو دێیە و منی بردە ماڵی خۆیان. لە دەرگایدا ژنەکەی دەرگای کردەوە. بە ژنەکەی وت بچۆ جلەکان بێنە، دەیفرۆشم بەم پیاوە. ژنەکە چوو سەبەتەیەکی هێنا، گونیەکی بەسەردا دوورا بوو.
هەڵی پسڕی پانتۆڵێکی ڕەشی کورت و چاکەتێکی شینی ژەندرمەیی. ژنەکە وتی کەس جلی وای نەبووە، ئەمە دەجەژنی دیوە، بەشی دەی تریش دەکا، ئەگەر بە من بێ مێردەکەم نەیفرۆشێ چاکە، چونکە زۆری لێدێ و پێوەی جوانە. سەرتان نەئێشێنم، ژنە بە زمانی لووس ئەو جلە کۆنانی بەسەردا بڕیم بە 2 لیرە و جلە تازەکانی خۆشمی بدەمێ. هەی موبارەک نەبێ، زاتەن موبارەک نەبوو، هاتم کیسەی پارەم دەرهێنا پارەی بدەمێ. ژنە کە چاوی بە کیسە پارە کەوت، زۆری تایە، مرخی لێ خۆش کرد، کەوتە سمتەلەقێ، هات بە دۆر و پشتمدا، وتی ماشەڵڵا چەند کوڕێکی جوانی، ئەوە تۆ ژن و مناڵت نییە؟ منیش فستانێکی جوانم هەیە پێت بفرۆشم. وتم نەخێر ژنم نییە، ڕێم لەبەرە ژن ناهێنم. هەرچەندە بە دەور و پشتمە هات، وتی خوشکێکم هەیە بەقەدەر خۆم جوانە، ئەو دەدەمێ. وتم کەس شک نابم بەقەد تۆ جوان بێ، ئەگەر ڕاست دەکەی بەقەد تۆ جوانە، ئەو بە تەڕ و تازەیی بۆ مێردەکەت، من بە ئاڵوگۆڕ رازیم. پێکەنی وتی بەخوا تەکبیری باش دەزانی، زاتەن مێردەکەشم لێم تێر بووە، بۆیە مناڵمان نابێ. هەرچەندە خەریک بوو بسازێ، بەڵام من داقی ئەو 2 لیرەیەم لە دڵا بوو، بۆی دەرچووم. دیسان کەوتمەوە سەر جادا، هەندێک ڕۆیشتم، لە دواوە عەرەبانەیەکی پۆستا بە گەڕەکڕ هات. لەگەڵ عەرەبانەچیدا ڕێکەوتم، بەدەمارەکەتە هەر شوێنێک دەچێ سوارم کە. سوار بووم، لە ڕێ عەرەبانەچی لێی دەپرسیم بۆ کوێ دەچی. وتم تاویانە دەچم. قاقا دەستی بە پێکەنین کرد. وتم ئەوە دۆزیمەوە، تۆ مێردی سارینای، هێشتا وتم لە دەم دەرنەهاتووە، تۆ پێدەکەنی. وتی دەزانی ویانە چەند دوورە؟ بە 7 ڕۆژ نایگەیە. ئیتر لە داخە سەرم نایەوە، لە نێو عەرەبانەکەدا نووستم. سا نازانم چەند نووستم، لەپڕ هەڵی ساندم و وتی دابەزا، وا گەیشتینە دێ. هەرچەند وتم من بایی دەمارک سوار نەبووم. نەخێر وتی لەمە بەو لاوە ناچم، دای بەزاندم. بیرم کردەوە 8 کچی جوانکی لە دەوریاندام. وتیان ئەفەندی ئەم شەو میوانی ئێمە بە. من وتم چاکە. ئەوان لەناو خۆیاندا کردیانە شەڕ، ئەو ئەیوت ئەم شەو لای من بێ، ئەو ئەیوت نەخێر لای من بێ، کردیانم قۆمقۆ. من وتم ئێوە 9 کەسن، 9 شەو لێرە بم، هەر شەوەی لای یەکێکتان. زۆر پێکەنین. وتم شەوی چەندم لێسێنن؟ وتیان ئێمە هیچ پارە ناسێنین، مسافر پەروەرین، میوان لامان عەزیزە. وتم ئەی لێرە پیاو ڕوت ناکەنەوە؟ وتیان نەخێر لێرە شتی وان نییە. هەروە هاتن بە دەور و پشتما پێکەنین. ئەویان ئەیوت بۆ من. لە پڕێکا پیاوێکی ڕیشسپی نورانی پەیدا بوو. کچەکان وەکو ژنۆکە بسمیلایان لێ بکەن بڵاو دەبنەوە، ئاوا ڕایان کرد. پیاوەکە پرسی لەکوێوە دێیت، بۆ کوێ دەچی؟ وتم بۆ ویانە دەچم. وتی بەو نزیکیە؟ من وتم بۆچی دوورە؟ وتی بە پێ نایگەیتێ. وتم جارێ 9 شەو لێرە دەبم، ئەو نۆکچەی کە لێرە بوون و ڕۆیشتن، هەر یەکە بەڵێنی شەوێکیان لێ وەرگرتووم. پیاوە نورانیەکە وتی ڕۆڵە، ئەوانە هیچ ماڵیان لێرە نییە، هاتوون بە ڕۆژ شەتڵە تووتنیان پێ لێ دەدەن، بە شەو لە دێبەردا دەنون. من ماندوو زۆریش برسیمە. ئەو وتی لە دێدا جێیەک هەیە، وەکو ئوتێل وایە، خواردنیشی تێدا دەست دەکەوێ. وتم بە خێری خۆت پیشانم بدا. ئیشارەتی جێگەیەکی کرد، هۆدەخانوویەکی وەکو گەوەڕی وڵاغ، تەنا قەتێکی لە قۆڕ دروستکراو، کە چوومە پێشەوە دەرگایەکی بچووک لە تەنەکە دروستکراو، تەختەیەکی درێژیان بەسەرا ڕایەڵ کراوە، هەندێ پەڵمە برنجی ڕاخراو. ئەمە قەنەفەی ماروکەنی لۆکس بوو. دانیشتم و چانمدا، هیچ کەسێ دیار نەبوو. هەتا تێما بوو هاوارم کرد، هۆ خاوەن ماڵ، ئەمەندەم شێڕاند خۆم گوێم دەزرینگایەوە. لە پاش چەندێ لە کونێکەوە سەری زەلامێ دەرکەوت، کڵاوێکی سپی شێتەکانی بیمارخانەی لەسەردا، بە تووڕەییەوە وتی کوڕە ئەو هاوار هاوارت لە چییە؟ من وتم مرد و دمرێ برسیمە. وتی مردووی خۆ دمرێ، پیاوی برسی چۆن ئەوەندە نعرەتەی دەبێ؟ وتم ئەی خۆ ئینشاءالله نابورێمەوە. وتی ساکەواتە ڕاوەستە تا دێمەوە، ئەوسا ئیشتیهات ساف دەبێ. ڕۆیشت و هاتنەوەی نەبوو. منیش زۆر دانیشتم، تاقەتم چوو.
خاوەن ماڵە ڕۆیشت و هاتنەوەی نەبوو. دانیشتم تاقەتم چوو وە نەوزمەدا. ناچار هەڵسانە سەر پێ دەستم کرد بە پیاسەکردن تا خاوەن ماڵی ناموبارەک پەیدا بوو. ئەوسا تەنها کەللەیم دی بوو بەسەر و سەکوتی ئەوام زانی ئینسانە. ئێستا کە لەشی دەرکەوت هیچی لە ئینسان ناچوو. بەقەدەر باگردێنێک شەڕواڵێکی کورتی شین لە پێیدا، بەروانکەیەکی جاوی نەشۆرا و بەسنگەوە، چاوێکی تێکترشاوی وەکو کونی سوژن، لوتێکی کورتی سەرپانی پارکەدار، لچێکی ئەستور، ڕەنگێکی سورفل. وتی ئەنجا فەرموو چیت دەبێ؟ من وتم چیم بوێ؟ برسیمە بابە. ئەو وتی ئاخر چ دەخۆی؟ وتم چیتان هەیە؟ لیستەکەتان بە چ زمانێک نووسراوە؟ ئەو وتی لیسەکەمان هەموو زمانێ فێری نەزانەکە. من وتم هەی ناموبارەک، لیس و تێڵامان نیشانەدەی؟ ئەو وتی ئەی من چوزانم لیسە چییە؟ من وتم نازانی بە خوێندەوارێک ناوی چێشتەکانت بنووسی، لیستە ئەوەیە. ئەو وتی کاکە تۆ ئازانی هیچ کارمان نییە، لێرە قوتابخانەیەک دابنین فێری خوێندن ببین. ویلسا و ویلیس دەفتەری چێش بۆ من بگرن. ئەوەندە مەڕێسا چی دەخۆی خێرا قسە بکە. من وتم پیرزۆڵا. ئەو وتی ئۆف بەخوا منیش ئەوەم دەستکەوێ بەشی کەسی لێ نادەم. من وتم کەواتە مەشکەیەک دۆم بۆ بێنە. ئەو وتی ئەفەندی من ماستا و فرۆش نیم، من هەمە و نیمە منجەڵێ شۆربا و 3 سەلک پەنیر، کامیان دەخۆی بۆت بێنم؟ هیچ چارم نەما، وتم شۆربا. خاوەن ماڵ گوم بوو، پاش قەدەرێک لە بنە کوولەکەیەکە شۆربای هێنا، کەفی شین و مۆر بەسەریەوە بوو. من وتم ئەوە چییە؟ ئەو وتی ئەوە شۆربای مەردانە. من وتم شۆربای مەردان چییە؟ ئەو وتی تۆ بیخۆ دەیزانی، بەڵام ئاگات لە دەمت بێ نەسووتێ بە ئاگری تونی حەمام کوڵاوە. ئەو یەجگار بەتان باسی دەکرد. وتم ئەمە چۆن دەخورێ؟ وتی ڕاوەستا با پیشانت بدەم چۆن دەخورێ. ڕای کرد چوو لە ژوورەوە کەوچکێکی قوڵی چێشتێکردنی هێنا و لە کوولەکەی شۆربای هەڵدا، فوویەکی لێ کرد و کردێ دەمیەوە. مەڵچەیەکی لێ هات و قوتیدا، دەمێکی بۆ تەقاند و وتی هەی هەی چ شۆربەیەکی نازک و نازدارە. کەوچکێکی تری هەڵگرت، وتی ئینجا فێری شۆربا خواردن بووی؟ با ئەم کەوچکەشت لەبەر چاو خۆم تەواو فێر دەبی. منیش بیرم کردەوە هیچی تیا ناهێڵێ. ناچار وتم ئەوەی کەوچکەکە بۆ من و کوولەکەی شۆرباکە بۆ تۆ. کەوچکەکەی دایە دەستم و شۆربای ناو کوولەکەکەی نا بەسەریەوە و هەڵی قوڕاند و هەڵی چۆڕاند. پرسیم لێرە هێلکە دەسەکەوێ؟ وتی ئەگەر پارە هەبێ هەموو شتێک دەسەکەوێ. ها چاک بوو هێلکە تاتەوە بیر، ژنەکەی من مەشهورە، هێلکەوڕۆنێکی چاک دەکا، با پێی بڵێم هێلکەوڕۆنێکت بۆ بکە قامکی خۆتی پێوە بخۆی. منی ژوتم بابەجان دەغیلتم ئەوەم لەگەڵ مەکە، من بەو پەنجە و بەو قامکە کەمان لێدەم. ئەگەر قامکی خۆم خۆم بەچی کەمان بۆ خانمەکەم لێ بدەم؟ سەرتان نێنشێنم. پاش نیو سەعات خۆی و ژنەکەی هاتنەوە، پارچە تەنەکەیەکیان چاڵ کردووە، دوو هێلکەیان شکاندوتە ناو ئاوەوە و ئەمەندەیان کوڵاندووە بووە بە بەردی ڕاق. تەنەکەکە بینیم ژەنگاوی بوو، هەموو ژەنگەکەی دابوویە هێلکەکە و سەوزی کرده بوو، وەکو پینەی کەوش لە ناو تەغاراوی پینەچیدا ڕەش هەڵگەڕا بوو. هەر پوش و پەڵاشی ناوی بە ئاگر سوتا و کەوتۆتە سەر هێلکەکە. ئەوە هێلکەوڕۆن. ئافرەتەش خۆی عینە نورچەکەی مندۆڵ، کۆڵە بنکەیەکی من لە سنگ دەرهاتوو، هەموو دەموچاوی بە سپیا و سواغ دراو، دوو چاوی وەکو کونە سوژن بە قوڵاچ و پڕلەکل، دەمێکی پانی وەکو سواڵەتی، تەنها دوو ددانی بێڵەکانی لە پووکی سەرەوە ماوە، دەمیشی ئەوەندە چاڵە وەکو قەڵتاغی زین چەناگەی بۆ لای لوتی هەڵکێشاوە. بینیم دووکەڵی پوش و پەلاش چووە بە چاویە، کلەکەی تواندۆتەوە و بەسەر ئەو ڕوومەتە جوانەی ڕێڕێ هاتۆتە خوارێ، وەکو پۆپەشمینی میلمیل جێی دڵۆپەکلەکە دیارە. ڕۆیشتنی وەکو بێشکەی شکاو یەخود وەکو پاپۆڕێک لە نێو شەپۆلی دەریادا. ئەم دیوا و ئەو دیو بکە. بە ترپەتر پاتە بەردەم و وتی چۆن هێلکەوڕۆنەکەت؟ ئەوە بەم دەستە ناسک و نازدارە بۆم دروست کردووی، هات دەستیم پێنیشان بدا. وتی پێوپوزیشم هەر جوانە و لە هێلکەوڕۆن بەلەزەتترە. وا کابرای مێردیشی ڕاوەستاوە، منیش ڕووم لە کابرا کرد و
وتم ڕاز دەکا ئەوەندە بە لەزەتە. وتی هێلکەوڕۆنەکە بخۆ تێدەگەی. دیار بوو بە ئاشکرا نەیدەوێرە دەردی بێتامی بەیان کاو دەشیزانی هێلکەوڕۆنەکە ناخورێ. ناچار لە برسا هاتم و پوش و پەڵاشم لەسەر هێلکەکە لادا و هەندێکم بە نانی ڕەشی چەودارەوە خوارد. مادام هەر مەدحی هێلکەوڕۆنی دەکرد کە چەند بە لەزەتە، مەبەستی هەر خۆی بوو. وتی با لێرە ژنێکت بۆ بێنم، هەر ئەوەندە لە دەمم ترازە. وتم دەسادەی بتبینم. وتی کچێکی زۆر شیرین و جوانم هەیە، بەقەت خۆم جوانە، ئەمما نەختێ لە من کورتترە. ناوی مارگۆیە، حازر و بزر. ئەم شەو بۆت دێنم. ڕاوەستار ئێستا بانگی کەمە ئێرە، هەر لە خۆیەوە هەڵساو وەکو تەشیلە غڵبەوە. ئەوەندەی هێلکەوڕۆنەکەی پێنەچوو، یەکێکی لەگەڵ خۆی کوڵەبنتری هێنا و من دانیشتم و ئەو بە پێوە. هێشتا هەر من کەڵەگەتتر بووم. کەوتی نەگاڵتە. من مەبەستم ئەوە بوو ئەو شەوە نەختێ بە گاڵتە ڕابێرم. بەیانیش زوو هەستم و بۆی دەرچم، کەچی ئەوان بەڕاستیان بوو. وتیان وا بڕایەوە. هەر بەو شەوە هەموو ئاواییان ئاگادار کردەوە کە بەیانی بێنە داوەتی مارەبڕین و خەبەریشیاندا بوو بەراهیب سبەی نێزوو حازر بێ. منیش وتم باشە، بەڵام جارێ زۆر ماندووم، خەوم دێ، لێم گەڕێم با نەختێ بنووم. کچەکە وتی حەو، من ئەم شەو لە خۆشیان نانوم، تۆ هەروە زوو دەنووی بە هەزار ئاین و ئۆین. ئەوانم لە خۆم دوور خستەوە. منیش هیچ خۆم ڕوود نەکردەوە. وتم نەکسبەینێ تا من خۆم کۆ دەکەمەوە بێنە سەرم، هەروە بەجلەوە لێ ڕاکشام. جا سەیری بەختی ناسازم، بەیانی وەختی خەبەرم بۆوە. چواردە ئورم بە ژن و پیا و پاپاس گیراوە. شایکەر کچەیان کردە سەرم، هەڵیان ساندم. پاپاس هاتووە مارەم دەبڕێ. ئەوەندەم پێکرا وتم ڕاوەستن تا دەم و چاوێک دەشۆم. وتیان مەسینە و لە گەنت بۆ دێنین. وتم ئاخر ئیشی سەراوم هەیە. بە هەزار حاڵ خۆم گەیاندە دەرەوە. دیسان سەرم دەخورا. بانگم کرد دەستگیران بە دوعا، لێم داڕام کرد. هەر ئەوەندەم زانی ژن و پیا و گەورە و بچووک شوێنم کەوتن. هەردوو کوڵە بنە، یعنی ژنی ئوتێلچی و دەستگیرانیش بەغلەغل بە دووەمە. بەخوا من لە پێشدا وەکو تیری کەوان دەرچووم و ڕام کرد. تێپەڕیم، بەڵام کوڕەلادەیی لە من باڵاتر بوون، تەنیان پێڵچنیم. لەو وەختەیشدا جۆگە ئاوێ کاتە ڕێم، ویستم لێی بپەڕمەوە. بیرم کردەوە زۆر قوڵە. لە دواوەشەوە دوو کوڕی لادەیی لێم نزیک ببوونەوە. ناچار لەناو ئاوەکەدا خۆم کوتایە بن پەرچێ، تەنها سەرم بە دەرەوە بوو. شەپقەکەشم ئاو بردی. ئەو دوو کوڕە ئاخری منیان دۆزیەوە و گرتمیان. وتیان هەرت کوژین، یان پارەی ساڵێکی کاسبی خۆمان بدەرێ، یان تەسلیمی خەڵکی ئاوایی دەکەین بۆ ئەوەی سەنگەسارت بکەن. وتم با بە بمپەڕێنەوە. ڕەزان بە ڕەزای خوا 6 لیرەتانە دەمێ، ئاخر پارە بۆتی چاکە. منیان پەڕاندەوە و پارەکەم دانێ، ئەوانیش بەریاندام. ساقە دەرێ ڕۆیشتم، ترسی شوێن کەوتوانم نەما. لە کەناری ڕێلی دانیشتم، بیرمە کردەوە. ڕێبوارێک پەیدا بوو، هەر وەکو ئەو ڕۆژەی من چۆن لە ماڵی باوکم هاتوومە دەرێ بەج لە شڕەکەمەوە. توورەکەی کەمانەکەم کردبووە ملم، ئەویش بەو ڕەنگە بەڕێدا دەهات. لەگەڵ چاوم بە کەمانەکەی کەوت، لە خۆشیانە کەوتمە سەما. چوم دەستم کردە ملی، هەی بەخێر بەی کابرا، وای زانی من شێتم، لەوە ترسا کەمانەکەی بشکێنم. وتی ئامان چ دەکەی؟ وتم کەمان لێدەم. هەر لەوێ دانیشتم، کەمانم لە توورەکە دەرهێنا و ماچێکیم کرد و دەستم کرد بەو مقامە هیجرانیەی کە بۆ خانمەکەم لێدا بوو. هەر ئەوەندەم زانی کابرا ئاوازێکی بەرز کردەوە، دەنگ و سەدایەک دار و بەردی هێنایە جۆش. هیچ گیان لەبەرێک ئەو دەنگە خۆشەی نەبوو. بیری ڕۆژەکەی ناو بێشەکەم کەوتەوە کە خانمەکەم بە کەمانەکەی من گریا. منیش بە دەنگی ئەو کوڕە زۆر گریام. کە لێ بووینەوە پرسییم، برا کێی و ناوت چییە؟ بۆ کوێ دەچی؟ وتی ناوم فرەدریک، شۆلەری ئەڵمانیم، بۆ گەشت دەگەڕێم. وتم بەخوا چاک ڕێککەوتووە فرەدریک، منیش ئەلفرێد مۆلەرم، تۆ خاوەنی ئەو دەنگە و منیش ئوستادی ئەم کەمانە بین. گەنجینەی دنیای ئێمەیە. من هیچم پێ نەبوو بیخۆم، بەڵام ئەو هەندێ باسوورمە و نانی پێبوو، خواردمان و ڕوومان کردە قاپی خودا. کەوتینە ڕێ. دەمە و ئێوارە ڕێمان کەوتە شارێکی گەورە، هیچمان نەمانەزانی کوێیە. پرسیمان، وتیان ئەم شارە میونخە. کاری ڕاز بێ، ڕاهیبەکەمان دەرسی جوگرافیای پێوت بووم، ئەمزانی لە ئەڵمانیا شاری میونخ هەیە. کاتینە ناو شارەوە، گەیشتینە
بەر دەرگایەکی گەورە دوو سەکۆی هەبوو. بە فرەدریکم وت تۆ لەو بەردانی شەو منیش لەم بەرەوە ئاهەنگ بکەین. ئێمە دەستمان بە کەمان و گۆرانی کرد، لەسەرەوە هەرچی پەنجەرە هەبوو هەمووی کرایەوە. ئافرەتی جوان جوان پیرەمێردێکی نورانی سەریان لە پەنجەرە هێنە ئێدەرێ، تێرگوێیان لێگرتین کە لێبووینەوە ئەمەندەیان پارە بۆ فڕێداینە خوارەوە. تەپلەکەی فرەدریک پڕ بوو. پیرەمێردەکە ئەوەشی بەکەم زانی، ڕیاڵێکی زیوی ئەڵمانی کە بیزمارکی بوو بۆی هاویشتینە خوارێ. ئەمانەمان کۆ کردەوە. فرەدریک گوتی تۆ هەڵی گرە، با پارە لای تۆ بێ. منیش کردمە دەسەسڕێکەوە، نەختێکی تر ڕۆیشتین، ماڵێکی لەوە گەورەتر تووشاتین. لەوێش دەستمان کرد بە ئاهەنگ، لەوە زیاتریش پارەیان داینێ. تێگەیشتین کە خەڵکی میونیخ ئەهلی زەوقن. لەو وەختەدا پیاوێکات و وتی وەرن بتان بەمە ماڵێک لەوێ گۆرانی بڵێن، زۆرتانە دەنێ. پێشمان کەوت بردینە قۆناغێک بە قەت سەرایەک بوو. هەروە بە باخچە و دیوەخەندا سەری خستین تا گەیشتینە بەشی حەرەم. لە ساڵۆنێکی گەورەدا دایان نین، وردە وردە ئەهلی ماڵەکە کۆبوونەوە. پیاوێکی زۆر گەورە و کیبار بە خێراتن و ماندوونەبوونی کردین. ناوی پرسین و لە پاشان وتی برسیتان نییە؟ من بەتەما بووم بڵێم برسیمانە. فرەدریک ئەنیشکێکی تێوە ژەندم، تێیگەیشتم، وتم نەخێر تێرین. وتی وا ئێوارەیە، ئێستا هیچ مەخۆن، ئێوارە ئیشتیهاتان ببێ. بۆ تێگەیشتم کە ئێوارە گلمانەداتەوە. هەروە وەختمان ڕابوارد. ئێوارە ساڵۆنەکە پڕ بوو لە میوان. ئافرەتەکان هەریەکەیان چوونە ژوورێکەوە و خۆیان ڕوت کردەوە و جلی بالیان لەبەر کرد و دەهاتنە شەو ئاهەنگ، واتە سەمای بالیا. دوایی کچێکی پیانۆژەن چووە بەر پیانۆکە، بە منیشیان و تەڵسە بچۆرە تەنیشتی ئەوەوە تۆش بە کەمان ئاهەنگی لەگەڵدا بکە. ئەو ساڵۆنە ڕۆنی بریقەیان لە فەرشەکەدا بوو. تەنها بۆ ڕێبازێکی باریک پارچە کومارێکیان ڕاخستە بوو. قۆندەرەکەم ئەوەندە قوڕاوی بوو ڕووم ناهات بەو قۆندەرەیەوە بەسەر ئەو فەرشانەدا بڕۆم. لە لاڕەیەکدا پێم لەسەر تەختە بریقەدارە لووسەکەدانا، بەجارێ هەڵخلیسکام. مێزێک لەبەر دەمما بوو، ئەنواع پیاڵەی قاپ و شوشەی لەسەر بوو. قڵپم کردەوە هەمووی تێکشکا. بە قنێخشکێک گەیشتمە کورسی کچە پیانۆژەنەکە. پێم بەر کورسیەکەی ئەو کەوت، کورسیەکەی وەرگەڕا و شڵب بەسەرما کەوت، قۆڵی ڕوت و نەرمۆڵا. من بە گازی پشتالی ڕاکشام، ئەویش بەرەو ڕوو بەسەرمان کەوتبوو. بەڵام من تەتەڵم شکا بوو، جووتەکەم ژەعنی دەکرد. ماڵی ئەوم نەبوو لەزەتی لێ ببینم. هەندێک پێمان پێکەنین، هەندێک بەزەییان پێمانە هاتەوە. فرەدریک فریام کەوت، کشەکەی لەسەر هەڵساندم و منی ڕاست کردەوە. بەڵام حاڵم نەبوو، غیرەتم دایە بەر خۆم. بەوە چاک بوو تەڕپیری خۆم سارینا لەوێ نەبوو فەریقم بکاتەوە. خاوەن ماڵ بە ڕێزەوە پرسی هیچ کوێت نشکاوە؟ وتم کاشکێن بنم بشکایە و ئەوەندەم خەسارە نەدایە. وتی تۆ خۆشبی قەی ناکە. چارەکە سعاتێکی شەو ئاهەنگیان پەک خست تا ژانەکەم شکا و کچە پیانۆژەنەکە چووە و سەر پیانۆکە و منیش چوومە لایەوە. کەمانێکی وام لێدا، تۆڵەی هەموو خەسارەتەکەم کردەوە. فرەدریکیش تەمەن درێژ بێ ئەمەندە جوانی خوێند، خەمی لە دڵی کەسدا نەهێشت. ئینجا پشوویەکماندا و دەستمان کرد بە شەمپانیا خواردنەوە. هەر من ئەم خواردەوە و فرەدریک لێم تووڕا بوو. فایدەی نەبوو، ئەوەندەم خواردەوە تا هۆشم تێدا نەما. هەڵسام نوتقێکم دا و ورد و درشت پێکەنین. ئینجا کەوتنە دانس، جووتە جووتە ژن و پیاو بەیەکەوە هەڵدەپەڕین. من کەسم بۆ نەمابۆوە. کچێ لەبەر دەرگا وەستا بوو، لە پێش چاوم جوانی ئەنواند. ڕام کرد چوومە بەردەمی کوڕنووشێکم بۆ برد. وتم وەرە من و تۆ دانس بکەین. کچەدایە قاقای پێکەنین و ڕای کرد. چوومە بەردەمی خاوەن ماڵەکە. وتم بۆچی من بە پیاو نازانن لەگەڵم هەڵناپەڕن؟ ئەو وتی ئەوەی تۆ چوویتە لای کارەکەرە، بۆ ئەو ناشێ لەم ساڵۆنەی ئێمەدا دانس بکە. وتم ساکەوە تا خانمێکم بدەرێ. پێکەنی وتی ئەمانە بە من نابەخشرێن، دەبێ خۆیان ڕازی بن. خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو، خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو، دەستیان بەردا بە پێکەنینەوە لێم کۆبوونەوە. ئەویان نەیوت فەرموو لەگەڵ من، ئەوی تریان نەیوت فەرموو لەگەڵ من. لەناو خۆیاندا 4 شۆڕە ژنی بە گوڕی زۆرداریان هەڵبژارد. 4 پەلیان گرتم،
مەشکەژەنیان پێکردم نەخێر جۆشم نەدەنیشتەوە تا فرەدریک قۆڵی گرتم و لە ساڵۆنەکە بردمیە دەرەوە هۆدەیەکیان نیشان داین کچێکی کارەکەر لەگەڵماندا هات جێگەی بۆ ڕاخستین بە سەرخۆشیەوە دەستم کردە ملی وتی چی دەکەی وتم ئەی ئاغا پێی نەوتی وتی هەینا موبارەک سیخۆرمەیەکی لێدام ئەوەندە سەرخۆش بووم کەوتم خۆشی ڕای کرد اینجا فرەدریک لێم تووڕە بوو وتی ئێستا خاوەنماڵ بزانێ تۆ وا دەکەی دەرمان دەکا وتم جابا دەرمان بکە پارەی زۆرمان پێیە بۆ خۆمان دەچینە ئوتێل لە کەناری ڕێلی دانیشتم بیرمە کردەوە ڕێبوارێک پەیدا بوو هەر وەکو ئەو ڕۆژەی من چۆن لە ماڵی باوکم هاتوومە دەرێ بەز لە شڕەکەتمەوە تورەکەی کەمانەکەم کردووە ملم ئەویش بەو ڕەنگە بەڕێدا دەهات لەگەڵ چاوم بە کەمانەکەی کەوت لە خۆشیانە کەوتمە سەما چوم دەستم کردە ملی هەی بەخێر بەی کابرا وای زانی من شێتم لەوە ئەترسا کەمانەکەی بشکێنم وتی ئامان چ دەکەی وتم کەمان لێدەم هەر لەوێ دانیشتم کەمانم لە تورەکە دەرهێنا و ماچێکیم کرد و دەستم کرد بەو مقامە هیجرانیەی کە بۆ خانمەکەم لێدا بوو هەر ئەوەندەم زانی کابرا ئاوازێکی بەرز کردەوە دەنگ و سەدایەک دار و بەردی هێنایە جۆش هیچ گیان لەبەرێک ئەو دەنگە خۆشەی نەبوو بیری ڕۆژەکەی ناو بێشەکەم کەوتەوە کە خانمەکەم بە کەمانەکەی من گریا منیش بەدەنگی ئەو کوڕە زۆر گریام کە لێ بووینەوە پرسییم برا کێی و ناوت چییە بۆ کوێ دەچی وتی ناوم فرەدریک شۆلەری ئەڵمانیم بۆ گەشت دەگەڕێم وتم بەخوا چاک ڕێککەوتووە فرەدریک منیش ئەلفرێد مۆلەرم تۆ خاوەنی ئەو دەنگە و منیش ئوستادی ئەم کەمانە بین گەنجینەی دنیای ئێمەیە من هیچم پێ نەبوو بیخۆم بەڵام ئەو هەندێ باسوورمە و نانی پێبوو خواردمان و ڕوومان کردە قاپی خوددا کەوتینە ڕێ دەمە و ئێوارە ڕێمان کەوتە شارێکی گەورە هیچمان نەمانەزانی کوێیە پرسیمان وتیان ئەم شارە میونخە کاری ڕاست بێ ڕاهیبەکەمان دەرسی جوگرافیای پێوت بووم ئەمزانی لە ئەڵمانیا شاری میونخ هەیە کاتینە ناو شارەوە گەیشتینە بەر دەرگایەکی گەورە دوو سەکۆی هەبوو بە فرەدریکم وت تۆ لەو بەردانی شەو منیش لەم بەرەوە ئاهەنگ بکەین ئێمە دەستمان بە کەمان و گۆرانی کرد لەسەرەوە هەرچی پەنجەرە هەبوو هەمووی کرایەوە ئافرەتی جوان جوان پیرەمێردێکی نورانی سەریان لە پەنجەرە هێنە ئێدەرێ تێرگوێیان لێگرتین کە لێ بووینەوە ئەمەندەیان پارە بۆ فڕیداینە خوارەوە تەپلەکەی فرەدریک پڕ بوو پیرەمێردەکە ئەوەشی بەکەم زانی ڕیاڵێکی زیوی ئەڵمانی کە بیزمارکی بوو بۆی هاویشتینە خوارێ ئەمانەمان کۆ کردەوە فرەدریک وتی تۆ هەڵی گرە با پارە لای تۆ بێ منیش کردمە دەسەسڕێکەوە نەختێکی تر ڕۆیشتین ماڵێکی لەوە گەورەتر تووشاتین لەوێش دەستمان کرد بە ئاهەنگ لەوە زیاتریش پارەیان داینێ تێگەیشتین کە خەڵکی میونخ ئەهلی زەوقن لەو وەختەدا پیاوێکات و وتی وەرن بتان بەمە ماڵێک لەوێ گۆرانی بڵێن زۆرتانە دەنێ پێشمان کەوت بردینە قۆناغێک بەقەت سەرایەک بوو هەروە بە باخچە و دیوەخەندا سەری خستین تا گەیشتینە بەشی حەرەم لە ساڵۆنێکی گەورەدا دایان ناین وردە وردە ئەهلی ماڵەکە کۆبوونەوە پیاوێکی زۆر گەورە و کیبار بە خێراتن و ماندوونەبوونی کردین ناوی پرسین و لە پاشان وتی برسیتان نییە من بەتەما بووم بڵێم برسیمانە فرەدریک ئەنیشکێکی تێوە ژەندم
تێگەیشتم وتم نەخێر تێرین. وتی وا ئێوارەیە ئێستا هیچ مەخۆن ئێوارە ئیشتیهاتان ببێ. بەوە تێگەیشتم کە ئێوارە گلمانەداتەوە. هەروە وەختمان ڕابوارد ئێوارە ساڵۆنەکە پڕ بوو لە میوان. ئافرەتەکان هەریەکەیان چوونە ژوورێکەوە و خۆیان ڕوود کردەوە و جلی بالیان لەبەر کرد و دەهاتنە شەو ئاهەنگ واتە سەمای بالیا. دوایی کچێکی پیانۆژەن چووە بەر پیانۆکە بە منیشیان و تەڵسە بچۆرە تەنیشتی ئەوەوە تۆش بە کەمان ئاهەنگی لەگەڵدا بکە. ئەو ساڵۆنە ڕۆنی بریقەیان لە فەرشەکەدا بوو. تەنها بۆ ڕێبازێکی باریک پارچە کومارێکیان ڕاخستە بوو. قۆندەرەکەم ئەوەندە قوڕاوی بوو ڕووم ناهات بەو قۆندەرەیەوە بەسەر ئەو فەرشانەدا بڕۆم. لە لاڕەیەکدا پێم لەسەر تەختە بریقەدارە لووسەکەدانا بەجارێ هەڵخلیسکام. مێزێک لەبەر دەمما بوو ئەنواع پیاڵەی قاپ و شوشەی لەسەر بوو. قەڵپم کردەوە هەمووی تێکشکا. بە قنێخشکێک گەیشتمە کورسی کچە پیانۆژەنەکە. پێم بەر کورسیەکەی ئەو کەوت. کورسیەکەی وەرگەڕا و شڵب بەسەرما کەوت. قۆڵی ڕوت و نەرمۆڵا. من بە گازی پشتالی ڕاکشام ئەویش بەرەو ڕوو بەسەرمان کەوتبوو. بەڵام من تەتەڵم شکا بوو جووتەکەم ژەعنی دەکرد. ماڵی ئەوم نەبوو لەزەتی لێ ببینم. هەندێک پێمان پێکەنین هەندێک بەزەییان پێمانە هاتەوە. فرەدیک فریام کەوت کشەکەی لەسەر هەڵساندم و منی ڕاست کردەوە. بەڵام حاڵم نەبوو غیرەتم دایە بەر خۆم. بەوە چاک بوو تەڕپیری خۆم سارینا لەوێ نەبوو تەریقم بکاتەوە. خاوەن ماڵ بە ڕێزەوە پرسی هیچ کوێت نەشکاوە؟ وتم کاشکێن بنم بشکایە و ئەوەندەم خەسارە نەدایە. وتی تۆ خۆشبی قەی ناکە. چارەکە سەعاتێکی شەو ئاهەنگیان پەک خست تا ژانەکەم شکا و کچە پیانۆژەنەکە چووە و سەر پیانۆکە و منیش چوومە لایەوە. کەمانێکی وام لێدا تۆڵەی هەموو خەسارەتەکەم کردەوە. فرەدریکیش تەمەن درێژ بێ ئەمەندە جوانی خوێند خەمی لە دڵی کەسدا نەهێشت. ئەنجا پشوویەکماندا و دەستمان کرد بە شەمپانیا خواردنەوە. هەر من ئەم خواردەوە و فرەدریک لێم تووڕا بوو. فایدەی نەبوو ئەوەندەم خواردەوە تا هۆشم تێدا نەما. هەڵسام نوتقێکمدا و ورد و درشت پێکەنین. اینجا کەوتنە دانس جوتە جوتە ژن و پیا و بەیەکەوە هەڵدەپەڕین. من کەسم بۆ نەما بۆوە. کچێ لەبەر دەرگا وەستا بوو لە پێش چاوم جوانی ئەنواند. ڕام کرد چوومە بەردەمی کوڕنووشێکم بۆ برد. وتم وەرە من و تۆ دانس بکەین. کچەدایە قاقای پێکەنین و ڕای کرد. چوومە بەردەمی خاوەن ماڵەکە. وتم بۆچی من بە پیاو نازانن لەگەڵم هەڵناپەڕن؟ ئەو وتی ئەوەی تۆ چوویتە لای کارەکەرە بۆ ئەو ناشەی لەم ساڵۆنەی ئێمەدا دانس بکە. وتم ساکەواتە خانمێکم بدەرێ. پێکەنی وتی ئەمانە بە من نابەخشرێن دەبێ خۆیان ڕازی بن. خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو دەستیان بەردا بە پێکەنینەوە لێم کۆبوونەوە. ئەویانەیوت فەرموو لەگەڵ من ئەوی تریانەیوت فەرموو لەگەڵ من. لەناو خۆیاندا 4 شۆڕە ژنی بە گوڕی زۆرداریان هەڵبژارد. 4 پەلیان گرتم مەشکەژەنیان پێکردم. نەخێر جۆشم نەدەنیشتەوە تا فرەدریک قۆڵی گرتم و لە ساڵۆنەکە بردمیە دەرەوە. هۆدیەکیان نیشان داین کچێکی کارەکەر لەگەڵماندا هات جێگەی بۆ ڕاخستین. بە سەرخۆشیەوە دەستم کردە ملی. وتی چی دەکەی؟ وتم ئەی ئاغا پێی نەوتی؟ وتی هەینا مبارەک سیخۆرمەیەکی لێدام ئەوەندە سەرخۆش بووم کەوتم. خۆشی ڕای کرد. اینجا فرەدریک لێم تووڕە بوو. وتی ئێستا خاوەنمان بزانێ تۆ وا دەکەی دەرمان دەکا. وتم جابا دەرمان بکە پارەی زۆرمان پێیە بۆ خۆمان دەچینە ئوتێل. بار حاڵی بوو فرەدریک دائیمرکاندم. خۆم ڕوود کردەوە بنووم. ئەمەندەم شەمپانیا خواردبەوە ئیشی سەراوم زۆر بوو. هاتمە دەرێ بچمە ئاودەستخانە. ڕێگەم نازانی. هاتمە دەرەوە بەڵکو یەکێک ببینم ڕێی ئاودەستخانەی لێ بپرسم. کەس نەبوو. تەنگاویشتینی پێڵچنی بووم. وام زانی شاتوەکەیە لەوێ دەرگای سێم ئاودەستخانە بوو. دەستم کوتا بە پەلەکوتێ 2 دەرگام ژمار. سەری سێم دەرگام کردەوە. پێم نەیە ژوورێ. یەکێک لێم ڕاست بۆوە هاواری کرد دزە ئەوە دزە. گەڕامەوە ڕام کرد بۆ ژوورەکەی خۆمان. بە پەلەپەل خۆم کوتایە ژوورەوە. هاتم خۆم کەم بەژێر لێفەوە. ئافرەتێکی تیا بوو ڕاپەڕی و هاواری کرد. ئەمەتا ئەوە دزەکەیە بە قوربانتان بم نێڵم ڕاکە هاتۆتە ژوورەکەی من.
تومەس بە هەڵە هاتوومەتە ژووری ئافرەتێک بە ژووری خۆمانم زانی بوو. بە هاواری ژنە خەڵک ڕویان کردە ژوورەکە. منیش هیچ چارم نەما، دەرگام خڕداخست. لە دەرەوە خەریک بوون دەرگا بشکێنن. ناچار پەنجەرەکەم هەڵدایەوە و بێ ئەوەی بزانم بەرزەیە نزمە لە پەنجەرەوە خۆم فڕێدایە خوارێ. ساتا من ئەمەم کرد ئەوان دەرگایان شکاندە بوو، هاتبوو نەژوورەوە. زانیان من خۆم لە پەنجەرەکەوە فڕێداوەتە خوارەوە. بانگیان کرد باخەوان، پاول، دزەکە نێڵی ڕاکە. باخەوان بە خۆی وتێڵایەکەوە و گەماڵێکی زلەوە پەلاماریاندام و ڕام کرد. درەختێکی گەورە هاتە بەردەمم. خۆم هەڵدا و سەرکەوتم. سەگەکە لە دواوە دەرلنگی دەرپێکەی گرتم و پسڕی. بەهەرحاڵێ بوو چوومە سەر درەخت. باخەوان پێڵاوی داکەند و بە شوێنما سەر دارەکە کەوت. بیرم کردەوە لقی دارەکە بەسەر کۆڵانەکەدا شۆڕ بۆتەوە. چوومە سەر ئەو لقە و خۆمدا هەویشتە خوارەوە بۆ کۆڵان. ئەم جارەیان کەوتمە سەر کۆمەڵێ پێین کە بۆ باخێ نابوویان. ئازارم پێ نەگەیشت. هەرسام و ڕام کرد. باخەوان و سەگ بە شوێنما خەریک بوون دەرگای باخەکە بکەنەوە. من لە وزەی ئەوان دەرچوو بووم. بە درێژایی کۆڵان ڕام کرد. لەسەری کۆڵان کتوپەڕ بەرەنگاری حەسحەسێ هاتم. تون قۆڵی گرتم. وتی ئۆخەی بەگیرم کەوتی. دوێنێ شەوی شاتبوویە سەر ماڵی میلارد زی بکەی. هەرچەندە وتم باوکم پیاوی چاک بە ئەزیەتم مەدا، بەخوا من دز نیم. فایدەی نەبوو، زۆر زل و بەهێز بوو. لەبەر ئەوە منی بە هیچ نەدەزانی. قۆڵی شل گرتە بووم. منیش بە فرسەتم زانی. قۆڵم ڕاتەکاند و مستەقۆڵەیەکم بە هەموو هێزم لەسەر سنگیدا تا بە پشتا کەوت. دیسان ڕام کرد، بەڵام هیچ هێزم تیا نەبوو. کابرا شەڵسایەوە و فیکەیەکی لێدا 4 حەسڕایان کرد. چوونە لای کابرا وتیان چی بووە. وتی دزێکم گرت، گوێم نەدایە و لە دەستم ڕای کرد. منیش لەو وەختەدا دەرگایەکم هاتە بەردەم. دەستم پێوە نا کرایەوە. چوومە ژوورەوە دەرگام داخست و لە کەناری دەرگا ڕاوەستام. هەر ئەوەندەم زانی پاسەوانەکان هاتنە بەر دەرگا و ڕاوەستان. دوانیان وتیان ئێوە ڕاکەنە سەری ئەو کۆڵانەی تر بگرن وا ئێمە لێرە دانیشین بزانین لە کوێوە پەیدا دەبێتەوە. دەیا ڕەبی من چی بکەم؟ ئەوە ئەمان لەبەر دەرگا دامەزران. ئەی من چارم چییە؟ لەو وەختەشدا تەپەی پێی زەلامێک هات. ئەها ئەوە ڕایان کرد. دەبینن سەرخۆشێکە بەلادا دێ. کە سەرخۆشەکە پاسەوانەکانی دی بانگی کرد، کوڕ ئەوە کێن وا بەردەرگاتان بە من گرتووە. پاسەوانەکان ناسیان، وتیان ئەوە ڕین کەرتۆی. وتی بەڵێ منم. ئێوە کێن؟ لەبەر دەرگای من هەڵوەستاون. کە ڕینکەر وای وت یەجگار ورم بەردا. ئای خۆ ئەمە ماڵی ڕینکەرە، ئێستا دەرگا کاتەوە و یێتە ژوورەوە. ئەی من چی بکەم؟ پاسەوانەکان وتیان دزێکمان تا بەر دەرگای تۆ ڕاوناوە، ڕەنگە خۆی کوتابێتە ماڵی ئێوە. ئەویش وتی سادەغی لە بەجێم مەهێڵن، لەگەڵم وەرن ماڵەکە بگەڕێن. ئێجگار ترساوم، بەڵام پاسەوانەکان وتیان تۆ بچۆ ژوورەوە وا ئێمە لێرە دەبین، مەترسا. ڕینکەر دەستی نا بە دەرگاوە داخرا بوو. وتی حای من هیچ شەوێ دەرگام دانەخستووە، کەچی وا ئەم شەو دەرگام داخراوە. کلیلی دەرهێنا دەرگا بکاتەوە. من چارم نەما، چوون بەرەو ژوورێکی تاریک و بە پەلەکوتێ قادرمەکانم دۆزیەوە و سەرکەوتم. ئەویش دەرگای کردەوە و هات لە قادرمەکان سەرکەوت. من دەستم کوتا دەرگایەکم دۆزیەوە و چوومە ژوورەوە و دەرگام داخست. تومەز ئەمە ئاودەستخانەیە. ڕینگەر جارێ ڕاست ڕووی کردە ئاودەستخانە بێتە سەراو. دەرگای ئەویش داخرا بوو. وتی پەنا بەخوا ئەم شەو هەموو دەرگایەکم لێ داخراوە. وام زانی دەرگای ئاودەستخانەکە دەشکێنێ و دێتە ژوورەوە. کەچی وتی قەینا جارێ با جێگەیەکم دەستکەوێ هەندێ ڕاکشێم دوایی دێمە سەراو. هەر ئاوڕیدایەوە زرم کەوت. قەدەرێ بۆڵاندی کە هەستایەوە ڕووی کردە دەرگایەکی تر، ئەویش داخرا بوو. اینجا ئێژگار تووڕە بوو. دەرگای دایە بەر لەقا. دەنگی ئافرەتێکا دوتی وەحا وەحا گاشێت ئەو دەرگایە بۆ چی شکێنی؟ پارەت زۆرە؟ ڕینگەر وتی شۆخ و نازدارەکەم، ئەم شەو سەعاتم لەگەڵ خۆم نەبردبوو، بۆیە درەنگ هاتمەوە. نەعلەتم لێ بێ سعادی تر نەچمە دەرەوە. ئەم ئەپاڕایەوە ئەو جنێویەدا بە 1000 کێشمەکێشم دەرگای لێ کردەوە. منیش دڵم ئیسراحەتی کرد. دەرگای ئاودەستخانەکەم کردەوە و هاتمە دەرێ. لەبەر دەرگا قوتوێک شقارتە کەوتە بوو. هەڵم گرت و هاتم سەیرێکی دەرگای دەرەوەم کرد. هێشتا
پاسەوانەکان لەبەر دەرگا دانیشتبوون. بە حەوشەکەدا گەڕام، وتم بەڵکو باخچەیەکیان هەبێ لە پشتەوە دەرباز بم. تووشی هۆدەی چێشخانە هاتم، چوومە ژوورێ شقارتەم لێدا، مۆمێکم دۆزیەوە و دام گرسان. گەڕام خواردەمەنی هیچ شتیان نەبوو، سەبەتەیەک جلی چڵکنی تیا بوو. ڕوانیم بەڵکو شتێکی وای تابێ لەبەری کەم. هەمووی کراسی تەنکەداری ژنانە، کەڵکی منیان نەدەگەر. لە ژێرەوە چاکەت و پانتۆڵێکی کۆنی پیسی لە نەوت و بۆیە هەڵکێشراوی تیا بوو. زانیم ئەمە جلی بۆ یەخچیە. چارناچار لەبەرم کرد، مایەوە سەر شەپقە و قۆندەرە. شەپقەیەکی کۆنی جاویشم دۆزیەوە. قۆندەرەی کۆنیشیان زۆر بوو، وا دیار بوو کوێن کردبەوە بیفرۆشن. گەڕام، جووتێکیان بە پێمەوە چوو، کردمە پێم. هاتمە دەرێ، مۆمەکەم نەکوژاندبەوە. لە پشتەوە باخچەیەکیان هەبوو، دیوارەکەی نەزم بوو. لەوێوە بازمدایە کۆڵان. جاشتێکی تر زەحمەت بوو، من لە کۆڵانی ئەو دیوەوە هاتبووم. ئێستا کەوتومەتە کۆڵانی پشتەوە. ڕێگەی ماڵی یۆهانم نەدەدۆزیەوە، یعنی ئەو ماڵەی کە شەو لەوێ ڕام کردبوو. فرەدریک لەوێ مابوو، ماڵەکەم نادۆزیەوە. هەروەهاتم بەڕێدا، شەویش ئەوەندەی نەمابوو. تووشی بیرەخانەیەک بووم، چرای دەسووتا و کەسی تیا نەبوو، تەنها زەلامێک لەسەر قەنەفەیەک ڕاکشا بوو. منیش بەو بەریەوە ڕاکشام، ئەمەندە ماندوو بووم، خەوم لێ کەوت. کاتێ خەبەرم بەوە کابرای بیرەخانەچی لە گەنێ ئاوی پیا کردبووم، شڵپەمە هات. قەدەرێکم ژنێ و پێدا و پێکەنی. ناچار هەڵسان بەیانی بوو، بە پرسیار ماڵی یۆهانم دۆزیەوە. لەسەر سەکۆی بەردەرگاکە ئەندانیشتم، ڕووم نەدەهات لە دەرگا بدەم و سەرماش لە هەموو جەستەم کاری کردبوو، وەکو کەروێشک هەزارم دەکرد. گەیمە بەر پەنجەرەی ماڵێک، پەنجەرە کرایەوە و لەسەردا پڕ قەعدەیەک پیسایی مناڵ بەسرمدا کرا. دە ئینجا بەو حاڵە و بەم بەرگەوە چی بکەم من؟ خۆم ڕاوەشاند و خۆم تەکاند. گەڕامەوە لای ماڵەکەی یۆهان، واتە ئەو ماڵەی کە فرەدریک لەوێیە. سەیرم کرد لە باخچەکەدا فرەدریک دەگەڕێ. تومە ساتووە بزانێ شەو من لەکوێوە ڕام کردووە، کە چاوم پێی کەوت بانگم کرد. ئەو منی نەناسیەوە. بە هەزار حاڵتا وتم، کوڕە ئەلفرێدم. وتی خوا بتگرێ، ئەم قیافەیە چییە؟ وتم مەپرسە. ئیتر هات دەرگای لێ کردمەوە. ئەوان هێشتا نووستە بوون. بردمیەوە هۆدەکەی خۆمان، بۆ گەنم لێ هات. وتی گورت جلەکانت داکەنە. وتم ئەوە جلی ماڵی کابرای سەرخۆشە، بێخەبەر هێناومە، دەبێ بۆیان بەرمەوە. وتی مردوت مرێ، جارێ وەختی ئەوە نییە، زوو خۆت ڕوود کەرەوە. هەرچیم لەبەردا بۆ دام کەند، بەڵام فانی لەو کراسەکەشم تەڕ بوو، هیچ نەبوو لەبەری کەم. دەرگا کرایەوە. کچە کارەکەرەکەی کە شەوێت دەسم کردبووە ملی، بە پێکەنینەوە هاتە ژوورێ. وتی دەستگیران، بەخێر بیتەوە. چاوم لێت بوو، بەجلی زاوایەتیەوە هاتیتە ژوورێ. بەو جلانەوە بۆ ناهاتی دەست بکەیتە ملم. منیش تەریق بوومەوە. چوو کراسێکی ژنانەی خۆی بۆ هێنام، بەرەو پشت لەبەرم کرد و ڕاکشام تا هەموویان خەبەریان بۆوە. خاوەن ماڵ ناردی بە شوێنمە. من بە شەرمەزاری چووم، خواحافیزیم لێ کرد و وتم ئەڕۆین. هەرچەندە لەگەڵمانە خەریک بوون کە لەوێ بمێنینەوە، بەڵام بەن نەبووین. بەخششێکی زۆریان داینێ و هاتی ملی ڕێگەمان گرتە بەر تا گەیشتینە ویانە.
فەسڵی 4 شاری ویانە. کە گەیشتینە شاری ویانە بە فرەدریکم وت برئەدەر وا ئێمە گەیشتینە ئێرە، من هەر ئەمەندەم بەس بوو، هەرچی پارەمان هەیە هەمووی بۆ تۆ، کەمانەکەش بۆ خۆت، من خانوەکەمە دۆزمەوە. فرەدری گوتی برادەر ئەمیش مەکە بە ماڵی کابرای میونیخی ڕاوەستا، تۆ هەروە بە ئاسانی ماڵی خانمەکەت نادۆزیتەوە، پارەت پێ نەبێ سەرگەردانە بی، جارێ با پێکەوە بین تا جێگیرە بیت، ئەوسا بۆ منیش خوا کەریمە. اینجا بەجادەدا ڕۆیشتین، هەروە خەڵک پێمان پێدەکەنی تومەس ئەو قیافەت و جلوبەرگەی ئێمە لەناو ئەواندا عیب بوو. هەر ئەوەندەمان زانی یەکێک بانگی کردین کوڕە ڕاوەستن، ناچار ڕاوەستاین، هاتە پێشەوە پرسی ناوتان چییە؟ من وتم چیت لە ناوی ئێمە داوە؟ شانی ڕاتەکاندم، وتی ئێستا تێدەگەیەنم کە بۆچی ناوە دەپرسم. تومەس ئەمە پۆلیسە. وتم من ناوم ئەلفرێد مۆلەر و هاوڕێکەشم فرەدریک شۆلەر. ئەو وتی لەکوێوە دێن؟ من وتم نازانم، چوزانم شاتووی خانمەکەم لە چ شارێکە. وتی کەوا بوو ئێوە خەڵکی ئاوێستیار نین. من وتم نەخێر. وتی کەوا بوو پاسەپۆرتان کوا. من وتم جارێ تێم بگەیەنە پاسپۆرت چییە، چونکە من ناوی نازانم. وتی کەواتە پێشم کەون. بردینە دەرگایەکی گەورە، خۆی شەپقەکەی داگرت، چووە ژوورەوە. ئێمەیان بان کرد، شەپقەکەمان دانەگرت بوو، شەپقەکەیان فڕێداین و داوای پاسپۆرتیان کرد. ئێمەش پێمان نەبوو، بۆیە بەندیان کردین و پارەکەشیان لە گیرفان دەرهێناین. وتیان دزیوتانە، هەردووکمانیان کردە هۆدەیەکەوە و کوز و مات ڕاکشابووین. خەومان لێ کەوتبوو، لەپڕ یەکێک هاتە ژوورەوە و پێیەکی پیاناین، خەبەرم بۆوە. وتم تۆ کێی؟ وام زانی پۆلیسەکەیە دەمان پشکنێ، کە سەیرم کرد سورفلێکی چاوشینە. وتم هەبێ و نەبێ ئەمە ئینگلیزە، کەچی مڕەیەکی لێوە هات و وتی یەس. بیستبووم یەس بە ئینگلیزی یعنی بەڵێ، ئیتر نەمەزانی ئەڵێ چی. فرەدریکم هەڵساند، کابرا زۆر سەرخۆش بوو، بەلادا دەهات. وتمان با نەکەوێ بەسەرمانە، پەرمان گرت و داماننا، دەستی کرد بە جنێو. دەمزانی جنێوە، بەڵام نەمەزانی بەرخۆم دەکەوێ یان دایکم یان باوکم. ئێمە هەر پێدەکەنین، کابراش هەر جنێوی دەدا. زانی بە زمان تێی ناگەین، اینجا بەدەست بە ئیشارەت بۆی تەرجومە کردین. هەردوو دەستی لە ڕاستی سەری دەکرد بە دوو گوێچکە، وەکو گوێ درێژ و ئاعا دەزەڕی، یعنی ئێوە کەرن. ئێمەش بەدەست ئیشارەتی ناشیرینتر و جنێومان بۆ دەکرد، تا چوین بە گژیەکە. بە هەردووکمان دەرەقەتی نەدەهاتین، بەڵام سەرخۆش بوو، خستمان، چارمان نەبوو، ئەترساین. بە پشتێنەکەی فرەدریک قۆڵمان بەست، لە پڕ دەرگا کرایەوە. دەرگاوان بە نەفەرەوە هاتە ژوورەوە، یەکێکی تری هێنا. هەر لەوێەوە کابرا سیسی میقاریونای گرتبووە دەم. جارێ دەرگاوان دەستە ئێکلیلی گەورەی بەدەستەوە بوو، کێشەی بەسەر و چاومانە. وتی لێرەش پیاو ڕوو دەکەنەوە. قەدەرێک لێی داین و ڕۆیشت. اینجا چوون بەلای ئیتالیەکەوە. وتم بە ئەویش لەگەڵ ئینگلیزەکە یەک نەگرێ. وتم بوونە سرا سینور، یعنی ئێوارەت باش، زۆری پێخۆش بوو. وتی تا بکوو زانیم داوای تووتنەکە. بەرەڕووی ئینگلیزەکەم کردەوە، دەستی برد بۆ کیسە تووتنەکەی، کەچی ئەو نەیدایە. چوون بە گژیەکدا، ئێمە ئینگلیزەکەمان بۆ گرت، تا کیسە تووتنەکەی لێسەند. قەندێکی لێ پڕ کرد و کیسەکەی دایە و ئیتر دەنگی نەکرد. اینجا مایەوە سەر ئاگر، هیچمان شخارتەمان پێ نەبوو. لە بن میچەکەدا لامپایەکی بچووک دەسووتا، دەستمان نەیەگەیشتێ. بە هەمومان ئینگلیزەکەمان قەنەعەت پێ کرد. چوومە سەر پشتی و بۆری لامپاکەم دەرهێنا. ساقەندم داگیرساند و ئینگلیز لە پڕ پشمی و خۆی ڕاوەشاند، منی خستە خوارەوە. لامپاش کوژایەوە، نەوتەکەی ڕژا بە سەرمانە. دەرگاوان بەڕاکردن هات، دیسان سەر و گوێلاکی ئێمەیان کوتایەوە. وتیان خەریکن ڕادەکەن، ئیتر چراتان بۆ داناگیرسێنین. جا بە تاریکی دانیشتین. بەزمی زۆر خۆشمان بوو. بە تاریکی ئینگلیزی ئەیوت UR ئەنەس، ئیتالیەی وت سیسی دوورم میرد. زۆری پێنەچوو، یەکێکی تریان بە تاریکی کردە ژوورەوە، ویوی ئیبسنێت. ئەویش فەڕەنسیزان بوو. کابرای فەڕەنسی
کە بە تاریکی هاتە ژوورەوە پێینا بە ئینگلیزەکەیە ئەویش لێ ڕاست بەوە و دایە بەرزللا تێکەڵچوون کەوتن بەسەر ئیتالیەکەدا ئەویش ڕاست بەوە و کەوتە شەڕەزللا منی ژوتم فردی هەستە با ئێمەش هەر کامیکیان هاتە بەردەمان پیایە کێشین سالم کێشە و کێشمەکێش و شەڕەلەقەیەدا هاتینە ڕێکی پەنجەرەکە سەری ئینگلیزەکەی پیاکەوت و پەنجەرەکە شکا لە شەقەی پەنجەرە دەرگەوان هات نەفەریان پێبوو هەموو خەتاکەیان کردە ملی ئێمە دیسان نەختێکی تریان لێداین و ئیتر زۆری نەما بوو ڕۆژ بێتەوە وتیان چ دەکەن بکەن مەپرسن بە چ حاڵی ڕۆژمان لێبەوە پۆلیس هاتن ئێمەیان بردە لای قۆمیسەر ئیفادەیان وەرگرتین یەکەم وتیان ئێوە دۆمن وتم ئەگەر دۆم بووینایە وا بە ئاسانی نەدەکەوتینە داوی ئێوە وتیان ئەم پارەیەتان لەکوێ بووە وتم لە میونخ شەوێک ئاهەنگمان بۆ یۆهان برۆمەر کردووە ئەو پێی بەخشیوین وتیان زۆر چاکە ئەگەر ئێوە لە ماڵی ئەو پیاوە بووبن بەرتانە دەین وتم جا چۆن دەزانن ئێمە لێوە بووین وتی بە تەلەگراف دەپرسین وتم تەلەگراف کێ و چۆن دەگاتە میونخ ئێمە دەزانین میونخ چەند دوورە خۆ ئەو لە ئێمە ئازاتر نییە قۆمیسەر تووڕە بوو وتی قەشمەریمان پێدەکەی وتم نەوەڵڵا وتی ئێوە کە بەڕێدا هاتن ناوبەناو نەتاندی دار شەقاوە و تەلی بەسەرەوەیە وتم بەڵێ وەڵایی دەمدی بەڵام وامەزانی ئەوە بۆ ئەو زەویانەیە کە کەس بە ناویان نەڕوا چونکە لای ئێمە لە دەوری زەوی دار دەچەقێنن و تەلبەندی دەکەن بۆ ئەوەی کەس نەچێتە ناوی اینجا ێژگار تووڕە بوو ئێمەی کردەوە بەندینخانە دەمە ئێوارە بانیان کردینەوە اینجا بە پێکەنینەوە بەڕەڵایان کردین و پارەکەشیان داینەوە من وتم بۆم بژمێرە بزانە تەواوە ئەو وتی دیسان کەرتڕیت کردەوە زۆر تووڕە بوو وتی تۆ بۆچی بە ژمارە داوتە بە ئێمە وتم نەخێر هێشتا خۆشمان نەمان ژمارتووە وتی لاچن لە پێش چاوم ئیتر هاتینە دەرەوە تا تیامانە بووڕامان کرد خەڵکی کەوتنە دوامان وتم فرەدریک با دەستێ جل بکڕین خەڵک بە پیاومان بزانن مناڵی گوێی لێبوو وتی وەرم بتان بەمە دوکانی جلکڕین پێشمان کەوت و بردینێ دوکانێک وتی تاقمیان دەوێ خۆی ڕۆیی کابرا چوو تاقمی جل و قایش و وڵاخی عەرەبانی بۆ هێناین ئێمە تووڕە بووین وتمان خۆ وڵاغ نین وتی بۆچی ئێوە عەرەبانە چینین وتم نەخێر وتی کەواتە بۆ خۆتان باشە لەو قسەیەک و لە ئێمە قسەیەک چوین بە گژیەکدا دیسان پۆلیس پەیدا بوو وتی خۆ ئێوە ئێستا لە بەندینخانە هاتنە دەرێ وتمان چی بکەین هاتوین دەستێ جل بخرین پیاوە تاقمی وڵاخمانەداتێ پۆلیسەکە پێکەنی و بردینێ دوکانێکی مۆدێلی جل لەوێ شاگردەکان هاتن بە پیربانەوە جگەرایان داینێ و وتیان جلی چۆنتان دەوێ وتم جلی پیاوەکانی ئەو شەوەی ماڵی یۆهان وتیان زۆر باشە ئەم جلانەش هەر لەو جلانەی ماڵی یۆهان کراوە دەستێ جلی بالیان بۆ هێناین کە جلەکانی هێنا سەحەب دوکانەکە بردینێ ژوورێکی تاریکەوە وتی لێرە خۆتان ڕوودکەنەوە کەس چاوی لێتان نییە سیرم کرد لەو دی و پەردەکەوە شاگردەکان فیقەفیق پێدەکەنن من تووڕە بووم بەتەما بووم خۆم ڕوود نەکەمەوە سەحەب دوکانەکە بە زمانێکی خۆش وتی ئەم ڕوودبوونەوەیە هیچی تیان نییە هەرچی بێ بۆ جلکڕین لێرە خۆی ڕوود دەکاتەوە خۆ ئێوە ژن نین تا هیچتان دەرکەوێ سیرم کرد فرەدریک لە پێش منە خۆی ڕوود کردەوە شەرمم شکا ڕوود بوومەوە تەنها دەرپەیەکم لە پێدا بوو بەجارێک شاگردەکان دەستیان کرد بە پێکەنین ناجستێکیان وەکو سەیری سینەما بکە بە براڕۆ چەپڵەی بۆ لێدام من لە کابرای ساحەب دوکان تووڕە بووم کەچی ئەو بە پێکەنینەوە دەستی برد فستۆی دەرپێکەی نیشاندام تومەز ئەو شەوەی لە ماڵی یۆهان پیس بووبووم کچەکە دەرپەی خۆی دابوو بە من بە دەرپەی ژنانەوە هاتبووم هیچ لەبیرم نەبوو دەرپێ بگۆڕم کاری ڕاست بێ شاگردەکانی دوور خستەوە و چوو دەرپێ و فانیلەی پیاوانەی بۆ هێنام ئەوانم گۆڕی و لەسەر ئەوەوە کراسێکی قولەداریان لەبەر کردین بەڵام یەخەکەی زۆر ڕق بوو ملم بۆ خوارەوە دانانەبی وتم بابە من ئەم تەوقە نەعلەتیم ناوێ هەرچەند هاوارم کرد ئەو هەر دەیوت ئۆف چەند تەتەو جوانە اینجا پانتۆڵێکی لە پێ کردین و کە هێلەک و چاکەتەکەمان لەبەر کرد بردینێ بەر ئاوێنە لە پشتەوە ئەوەندە درێژ بوو وەکو کلکم لێ ڕوابوو وابوو دەستم بەردایکەنم
خاوەن دوکانەکە وتی نامەرد نەکەی، پیاوی زۆر گەورە ئەمانە لەبەرەکەن، تۆ خۆت بچووک مەکەرەوە. ئیتر خۆم نەشکان، وتم حسابی بکەن، جلەکانمان بایی چەندە؟ وتی جارێ زۆرتان ماوە. منیش وتم نیازت وایە هەموو پڕ و پاتاڵ و جلو جەواڵی دوکانەکەیە بەسەرماندا ساغ بکەیتەوە؟ ئەویش وتی دەی باشە، ئەی بەسەری ڕووتیەوە دەگەڕێن؟ لێکم دایەوە ڕاست دەکا، وەک ئەم زەمانە نییە بەسەری ڕووتی بگەڕین. ئەوسا هەرچی سەری ڕووت بوایە ئەیانوت سەری ڕووت بە دوای کەرەوەیە. دوو شەپقەی درێژی سلیندریان بۆ هێناین، حسابی کرد بایی 9 لیرە و نیو بوو. پارەکەمان دایە و زانیمان 1-2 لیرە فێڵیان لێ کردوین. گوایە وەکو ڕێز یەکی باستۆنێکیان بە خۆڕایی داینێ. اینجا وتمان کەواتە جلە کۆنەکانمان لێ بکڕن. وتیان کۆنە فرۆش نین، بەڵام بەم شاگردەدا دەینێرم بیفرۆشن. ئێمە لەوێ دانیشتین، شاگردەکە جلەکانی برد، قەدەرێکی پێچ و هاتەوە 9 لیرەی بۆ هێناین. ناچار وەرمەنگرت و هاتینە دەرێ. تورەکەی کەمانەکەم بەو جلانەوە لە بن باخەڵدا بوو، پێم نایە کۆڵان و خەڵک دەستیان کرد بە پێکەنین. ئەی دوات بڕێ تەرپیر، لە هەموو شوێنە ڕۆحی حازرە پێمان پێکەنێ. گوێمان نەدایە، چوینە ئوتێل. وتم هۆدەیەکی دووکەسیمان دەبێ. بردیانین لە هۆدەی یەکەم نامیان نووسین و لە قاتی سەر ئەو هۆدەیەکی تریان نیشانداین. چوینە ژوورەوە، کەمانەکەم بە سنگێکدا هەڵواسی و نەختێ دانیشتین، ماندوومان حەسایەوە. وتم فرەدریک با نەختێ بچینە دەرەوە بگەڕین، بەڵام ئەو ڕازی نەبوو. بە زۆر هەرچۆنێک بێ ملم پێدا، بەڵام وتی ئەلفرێد تۆ بۆ کوڕێنی هاتووی یان بە شوێن یار تا بگەڕی؟ هەناسەیە کەمەڵ کێشا. وتم بەخوا ڕاز دەکەی. وتی ئەو کابرایی کە ناوی ئێمەی نووسی پیاوێکی ناسک و زیرەک دیار بوو، با بچین بزانین ئەو چیمان پێ دەڵێ. چوین سڵاومان لێ کرد و لەبەرمان هەستا و وتی فەرموو ئەمرکەن. من وتم ئێمە غەریبین، ئافرەتێکمان لێون بووە، بە شوێن ئەوا دەگەڕین، تەکبیرمان چییە؟ وتی تەکبیر ئەوەیە بانگەوازی بۆ بکەن لە ڕێگەی ڕۆژنامەوە. وتم ڕۆژنامە چییە؟ ئەویش ئەحواڵی ڕۆژنامەی تێگەیاندین. وتم کەواتە کاغەز و قەڵەم و شوشەیەک مەرەکەبم بدەرێ، خۆم بانگەوازەکە دەنووسم. پەڕەیەک و کاغەزی دامێ و لەگەڵ قەڵەمێک و منیش دەستم کرد بە نووسین. ئەمەم نووسی ئەلفرێد مۆلەر ئەفەندی لە هەرێمی باوێرە لە دەیەکی زۆر بچووک، زۆر دەمێکە لەدایک بووە، نەخێر دایکی نەماوە، لە باوکیشی بووە، 18 ساڵ لەوێ ژیاوە، دوای باوکی دەری کردووە، لە ڕێ بە خزمەت خانمەکەی و تەرپیر گەیشتووە، لەگەڵ خۆیان بردوویانە. ئەو دوو ئافرەتە و عەرەبانەچیەک و 4 باگیری لێون بووە. بە شوێن ئەوانە هاتۆتە ویوانە، بڕیار وا بۆ ئەوان بێنە ویوانە. ئەلفرێد کەمانێک لێدا هەرچی گوێی لێ بێ عاشقی کەمانەکەیە بێ، زاتەن ئەوانیش هەر لەبەر کەمانەکە خۆشیانەوێ. ئێستا هاتۆتە ویوانە، جلەکانی ئەو شەوەی ماڵی یۆهانی لەبەردا نەماوە گاڵتە بە دەرپێکەی بکەن. ئێستا بەهێلەک و شەپقەی سلیندەریەوە پیاوێکی ترە، کەس نایناسێتەوە. کەمانەکەی لە ژوور سەری هەڵواسیوە، لە شوێن ئەو ئافرەتە گەڕێ کە لێون بووە، تانەی دۆزێتەوە ناوی ناڵێ. نهایەتەن ئەمەنداڵێ خانمەکە کچێکی زۆر جوان و شیرین و قسەخۆشە و ئافرەتەکەی تر تەرپیرێکی مۆن و دەنگزلە و هەمیشە پێیەکەنێ، واش پێیەکەنێ وەکو بەر بە بەردا بدا. ئەم دوو ئافرەتە هیچیان لە یەک ناچێ، بە تەقدیری خوش هەمیشە بەیەکەون. عەرەبانەچیەکەیان زۆر تووڕەیە، ڕەنگی باگیرەکانم لەبیر چۆتەوە، بەڵام عەرەبانەکە لە پشتەوە جێی خزمەتکاری هەیە. ئەلفرێد ئەفەندی لە ئوتێل دەبێ، هەر کەسێ ئەوانی دۆزیەوە مژدانی خۆی وەرگرێ. کاتبەکە لە پشتمەوە سەی نووسینەکە ئەکرد و جارجار بزەی کرد. وتی کاکە ئەم بانگەوازە دوور و درێژە، پارەی زۆری ئەوێ. وتم قەیناکە دامێ و ئەویش ناردی. چوینە ژوورەکەی خۆمان لێ ڕاکشایل، سازۆری پێ نەچوو، بە پەلەپیتکەیەک لە دەرگا درا. وتم خۆدا نەخراوە بۆچی لێ ئەدەی؟ بیرم کەوتەوە گارسۆنە، هاتە ژوورەوە و سڵاوێکی کرد. وتی بەڕێزان فەرموون تەشریفتان بێتە خوارەوە بۆ ساڵۆنی نان خواردن. نانەخۆین. وتمان باشە، وا هاتین. هەڵساین چوینە خوارێ. ساڵۆنێکی گەورە بوو، پێمان نایە ژوورەوە، هەموو دەستیان کرد بە پێکەنین. فرەدریک
نیازمان بوو بگەڕێینەوە. گارسۆن بە ڕوویەکی خۆشەوە وتی ئێوە بە شەپقەوە هاتوونەتە ژوورەوە، شەپقەکان بدەن بە من، خۆتان فەرمونون دانیشن. چوین لە کەنارێکدا لەسەر مێزێک دانیشتین. یەکێک هات و وتی چییە فەرمونون؟ من وتم چیتان هەیە؟ هەر لە خۆیەوە ئەویش پێکەنی و چوو کاغەزێکی درێژی هێنا دایە دەست من، وتی ئەمە لیستەکەیە. فرەدیک نەخوێندەوار بوو، من خوێندمەوە و ئەو گوێی گرت. نووسرا بوو بیفتیک. ئەو وتی چییە؟ وتم منیش نازانم. وتی لای بە. وتم زۆربین. وتی چییە؟ وتم نازانم. وتی فڕەیدا. وتم ئاوی گۆشت. وتی گۆشتی تایە؟ وتم با لە گارسۆن بپرسین. وتی نا، نەوەک عیب بێ، بۆروکی ئینگلیزی. فرەدیک وتی ماڵی ئینگلیزیم ناوێ، زەڵاتەی ئیتاڵی. وتی ئەمەیان باشە. گارسۆن لە پشتمانەوە وەستاوە، تون دەمی خۆی گرتووە، خەریکە ئەویش پێ بکەنێ. منیش لی تووڕە بووم. وتم تۆش بێ ئەدەبیمان پێدەکەی؟ وتی ئەستەغفیڕڵڵا، باوێشکە دەم. وتم ساکەوە تا بڕۆ زەڵاتە بێنە. وتی قوربان، بە زەڵاتە تێر ناخۆن، شێشتێکیش لە پێشەوە بخۆن. لیستەکەی دایەوە دەستمان، منیش خوێندمەوە. فیلەتوو. فرەدیک گوتی گۆشتی فیل چۆن ئەخورێ؟ من وتم فڕوج. فرەدیک گوتی گۆشتی مریشکە، خۆشە. ئەویش خۆشاوی سێو. وتی ئەویشی بەسەردا خۆینەوە. بە گارسۆنمان وت 2 قاپ زەڵاتە، 2 قاپ خۆشاوی سێ و 2 مریشکی سوورەکراوەشمان بۆ بێنە. گارسۆنەکە وتی هەمویان بەجارێک بهێنم یان یەکیەکە؟ من وتم هەمویان بەجارێک بهێنە، با ئەوەندە چاوەڕێ نەکەین، دڵنیا بین. گارسۆن ڕۆیشت و لەو سەرەوە سینیەکی هێنا، 6 قاپی لەسەر بوو. لەبەردەممانە داینا، سا هەر ئەو داینا ئافرەتەکان هەموو کەوچک و چەتاڵیان دانا و سەیری ئێمەیانە کرد. هێشتا ئێمە هیچمان نەکردووە، لێمان بوون بە جاسووس. سەیرم کرد گارسۆن کەوچک و چەتاڵ و کێرد و 2 باگردێنی شوشەی هێناوە کەوچک و چەتاڵی سەردا بنین. بەخوا ئێمە دەستمان بۆ هیچیان نەبرد، قۆڵمان لێ هەڵماڵی و بەچنگ بەربووینە زەڵاتەکە. وتمان باجارێ لە پێشەوە ئەمە بخۆین، ئیشتیهامان بکرێتەوە. زەڵاتەکە سرکەی زۆری پیاکرا بوو، ترش بوو، خۆشاومان بەسەر ئیدا هەڵقوڕاند، دەممان شیرین بێ. زۆر خۆش بوو، دەمێکم بۆ تەقاند، لەپڕ لە هەموو لایەکەوە قاقا پێکەنین پەیدا بوو. ئاوڕمدایەوە هەمووی بە ئێمە پێدەکەنن. وتم فرەدریک چی بوو؟ وا دیسان بووینەوە بە مەخسەرا. وتی نامەرد، ئابڕوویان بردین، وابزانم هی ئەوەیە کە بە کەوچک و چەتاڵ نەمان خواردووە، با ئێمەش دەست بدەینە کەوچک و چەتاڵ. ڕۆنزەیتون و ترشاوی زەڵاتەکەمان بەدەستەوە بوو، کلێنسی جوانیان لەسەر مێزەکە بۆ دانابووین. هێنامان دەستمان پێسڕی و چەتاڵمان لێگر بەدەستەوە. خۆتەنها مریشک ماوە. فرەدریک نوکی چەتاڵەکەی لە مریشک گیر کرد، بەجارێ هەمووی هەڵگرت. بەگاز تێی بەربوو. منیش وتم بەخوا ئەمە بەشە، بۆچی هەموو جارێ لێ بپسڕم و دای بنێمەوە؟ وەک ئەو چەتاڵەکەم تێچەقاند و هەڵم بڕی. تومەز کەوچکەکە باش لە مریشکەکە گیر نەبوو، مریشک کەوتە خوارەوە و تو لە سەگێک لە بن مێزەکەدا بوو، پەلاماری دا و فڕاندی. فرەدیک هەستا توولەکە بترسێنێ و پێی فڕێداتەوە، بە دەنگێکی بەرز وەکو گەماڵ لە توولە وەڕی حەب حەب. توولە لە ترسا مریشکەکەی فڕێدا و بەجارێ لێیان کردینە چەپڵە ڕێزان. اینجا توولەش لێمان کەوتە وەڕین، ناچار هەڵساین و ڕامان کرد، چوینەوە ژوورەکەی خۆمان. گارسۆنەکە شەپقەکانی بۆ هێناینەوە سەرێ و پارەی خواردەمنیشی لێ سەندین. شەوێ زۆرمان برسی بوو، 100 ئاواتم بە توولەکەکەی یەکەم ڕۆژ خواست کە لە ماڵی باوکم قنچکە با سوورمە و لەتکارمێم تێکرد بوو. فرەدریک گوتی ئەلفرێد، ئیتر من ڕووم نایە جارێکی تر بچینەوە خوارێ. منی ژووتم ڕاست دەکەی، جارێ من زۆر ماندووم، بەیانیش زوو هەڵدەستم، با بنووین.
ویستمان بنوین سەر لەسەر جێگە ڕاکشاین. فرەدی گوتی کاکە شەوقی لامپاکە لە ڕاستی چاومە، فێری چرا نەبووم، خەوم لێ ناکەوێ، با نەختێ کزی بکەین. لامپاک لە ناوەڕاستی سەقفی ژوورەکەیە، هیچمان ناگەینێ، چی بکەین؟ مێزێکی خڕیان دانابوو، سوراحی ئاو و پەردەخی لەسەر بوو، شوشە و موشەمان لابرد و مێزمان کێشای ڕاستی لامپا. خێرا خۆمەڵدای ئەسەر مێز، دەستم نەگەیشتە ڕاستی پڵیتەی لامپاکە کزی بکەم. نەختێ خۆمەڵدا دەستم گەیە ڕاستی دوگمەی پڵیتەکە و بامدا. لە پەلەپەلیاندا ئەوەندەم بادا بوو بەجارێک کوژایەوە لە تاریکیدا ماینەوە. با پەلەکوتێ دەرگام دۆزیەوە، چوومە دەرەوە، ڕاڕەوەکە چرای لێ سووتا. بانگم کرد هۆهۆ کێ لەوێیە؟ دەنگێکی ناسک وەڵامی دامەوە، وتی فەرموو. هاتە پێشەوە ڕوانیم ئافرەتێکی جوانە، شەرمم لێ هات پێی بڵێم وەرە چرامان بۆ داگیرسێنە. وتم خزمەتچی ئوتێلم ئەویست. وتی فەرقی نییە، منیش فەرمانبەرم. من سرم لێ سوڕما، ئافرەت بەو شەوە ئێشکچی ئوتێل بێ. وتم خانم تۆ هیچ ئیشێکی ترت دەست ناکەوێ وا بەم شەوە بەدیار ئەم پیاوانەوە ئەبی؟ ئەویش وتی خۆ مشتەریەکان هەمویان پیاو نین، ئافرەتیشیان تایە. منیش وتم ئەگەر پیاوێکی بێژن و بێکەس لێرە بێ بەزەییتان پێیدا نایەتەوە؟ وتی ئێمە بەزەییمان پێیە بێتەوە بڵین چی، خۆ ناچینە باخەڵیان، چونکە بێناموسیمان لێ ببینن دەست بەجێ دەرمانەکەن. لەبەر چرا سنگ و گەردنی وەکو ئەڵمازە درەوشایەوە. قەت وا نەبووم، بەڵام نازانم عەشقی جلەکانی بووم. وەختا بوو بۆی شێت بم. وتم ئینجا ئێوە ئەگەر بەدزیەوە ڕەحم بە کەسێ بکەن، نیو سعاتێ لەگەڵ یا ڕابێرن، کێ پێیەزانێ؟ ئەو وتی جارێ ئەوە ون نابێ، دووەمیش فێرە بین. لەم گفتوگۆیەدا بووین، دەنگێکی زل هات، وتی بە دوعا من بانگ مەکەن. ڕای کرد و ڕۆیی. ماوەیەک لەبەر سەرما ڕاوەستام، بەڵام ئەو هەر نەهاتەوە. ناچار چوومە ژوورەوە، بە پەلەکوتێ جێگەکەم دۆزیەوە، بانگی فرەدریکم کرد، لە هەزاران ساڵ ڕەس بۆتەوە. منیش سەرم کرد بە ژێر جێگەدا، ڕاکشام، بەڵام تا درەنگێ ئەو سنگ و گەردنم لە پێش چاو بوو، خەوم لێ نەدەکەوت. ناچار ئاخری نووستم، چونکە درەنگ نووسە بووم بەیانی درەنگ خەبەرم بۆوە. نەوەڵا خەبەرم نەبووە. کاتبەکە هەڵی ساندم، کاغەزێکی بەدەستەوە بوو، وتی وەڵامیان داویتەوە. لە خۆشییانە گەشکەدار بووم، دەستم کردە ملی کابرا و تۆن هەڵم گوشی. هەر ئەوەندەی پێکرا کاغەزەکەی فڕێدا و کابرا ڕای کرد، بۆی دەرچوو. اینجا هاتمە وێزەی فرەدریک، نووسە بوو، خۆم دا بەسەریا. وەختا بوو هەموو پەراسۆکانی بشکێنم. چاوی کردەوە و وتی وەحە وەحە، بۆچی وا بەلەسە بووی؟ بۆچی وا بەلەسە بووی؟ وتم کوڕە ڕاست بەرەوە، سیرکە ئەم کاغەزە بخوێنەرەوە. لە تاواندا بیرم نەبوو کە نەخوێندەوارە. فرەدی گوتی کابرا تۆ بۆچی وا عەقڵت شێواوە؟ کی من خوێندەوار بووم؟ وتم وا بۆ دەخوێنمەوە، گوێت لێ بێ. بۆم خوێندەوە نووسرا بوو ئەفەندی ئەلفرێد مۆلەر. ئەو ژنەی لە دوایە گەڕیت، منەزانم. ئەو دوو ژنە کچەکەیان ناوەکەی وشەی پێشەوەی یا دەنگدارە یا بێدەنگە، باڵای نەکورتە نە درێژە، ڕەنگی نەسپیە نە ئەسمەرە، چاوی نە گەورەیە نە بچووکە، لوتی نەکورتە نە درێژە، ئێوارە وەرە قافەوین. لەوێ درێژەی مەسەلەکەت بۆ باسەکەم. کە خوێندمەوە فرەدیک سەرێکی لە قاند، وتی هێهێ بەم خەبەرە میکایلا دۆزیتەوە، جارێ پێم بڵێ وشەی دەنگدار و بێدەنگ چییە؟ ئەوانە چین وە ئەباڕێنن دەنگە دەنەوە؟ وتم فرەدریک ئەم چەنەبازیەت لە چییە؟ هەڵسە خۆت کۆکەرەوە و با بچینە قافەوین. فرەدریک گوتی مردوت مرێ، تۆ بە یەکجاری فرەت بەسەر دنیاوە نەماوە، پارچە کاغەزەکەی کە ئاڵێ ئەباڕێنێ و توێتی ئێوارە وەرە، تۆ هێشتا هەتاو نەکەوتووە، کەوتویتەتە سەما. من وتم ئاخر فرەدریک نازانی چ ئاگرێکم تێبەر بووە، ناتوانم دانیشم، هەڵسە با بکەوینە کۆڵان. ئیتر خوا حەقا فرەدریک سەرپێچی نەکرد و هەڵسا و شوێنم کەوت. کە چووینە دەرەوە فرەدریک گوتی ئێمە بچینە دەرێ بکەوینە کۆڵانان هونەبین، بە یەکێ پەیدا بکەین شارەزا بێ و ڕێبەریمان بکە. ئێمە لەم گفتوگۆیەدا بووین، یەکێ لە دوامانەوە گوێی قوت کردبەوە، ئاوڕماندایەوە و هاتە پێش دەممان، شەپقەکەی داگرت، کڕنووشێکی برد و وتی وابزانم ئەفەندیەکانم تازە تەشریفتان هێناوەتە ئەم شارەوە،
شارەزانین ئەگەر ئارەزووە فەرمونون لە خزمەتتان نادێم ئەگەر ڕازی بن ڕێبەریتانەکەم زۆرمان پێخۆش بوو وتمان وەرە لەگەڵمانە بزانین کوێ خۆشە بچین و وەخت ڕابێرین وتی باخچەی ئاژەڵانی وەحشی یعنی دڕندە خۆشە کەوای وت من داسڵەکیم وتم برادەر دڕندە پیاوە خۆن وتی نەخێر زۆر توند بەسراونەتەوە ناتوانن بجوڵێن سەیریان خۆشە وتمان کەواتە با بچین بۆ ئەوێ سا ئێمە ئەمەمان وتونەوت کابرا ڕای کرد گورس عەرەبانەتچێکی بان کرد سوار بووین کابرا شاد لەبەردەم ماناقوت بۆەوە فردریک لی پرسی ناوت چییە وتی مۆریس خزمەتکارت نیو سەعات ڕۆیشتین گەیشتینە بەر دەرگایەکی زۆر گەورە لەوێ دابەزین پارەی عەرەبانچیماندا و مۆریس وتی پارەم بدەنێ بلیتی چوونەژوورەوە وەرەگرم وتمان چوونەژوورەوە چییە وتی ئەی ئەم هەموو مەسرف و پیا و پاسەوان و خۆراکی ئەم گیان لەبەرانە خۆخۆڕایی نییە پارەماندایە و بلیتی وەرگرت کە چووینە ژوورەوە هەتا چاو بڕکا باخچە بوو لە پێشەوەمان زانی هیچ نەبێ بەقەدەر باخچەی شاتوەکەیە کەچی دە ئەوەندە گەورە بوو جارێ لەسەر ڕێ ئەمبەر و ئەوبەری نزیک بە 50 دارچەقی بوو لوتەوانی بۆ کرابوو لەسەر هەر دارێک تەیرێک هەڵنیشتە بوو تەماشای خەڵکیانە کرد پرسییم ئەمانە چین وتی ئەمانە توتین قساکەن وتم ئینشاءالله تەیریشمان لێ دێتە زمان کابراوتی خۆ ئەمە شتێکی گران نییە هەر ئێستا من ئەیان دوێنم چوو بەلای یەکێکیانەوە ڕووی تێکرد وتی بەیانیت بەخێر تەیرەکەش دەنووکی داچەقاند و ڕاست و ڕەوان وتی بەیانیت بەخێر من لەمە سرم سوڕما مۆریس پێکەنی منیش قینم هەستا وتم تۆ ئازانی من ئەمانم نەدیوە من لەمانە عەجایبترم دیوە باوکم تووتیەکی هەبوو جارێکە کاغەزی بۆ شوێنێک بنووسیایە تووتیەکە بۆیە نووسی مۆریسیش هیچ نەشڵەژە وتی ڕاستەکەی لێرەش تووتی وا هەیە ئەو کاغەزەی تووتیەکەی باوکت نووسیبێتی ئەو ئەیخوێنێتەوە فرەدیک پرسی تووتیەکە بەچی ئەنووسێ من وتم قەڵەمی ئەگر بە دەنووکیەوە مۆریس وتی هی ئەم تووتیە ئاسانترە بۆی ئەگرن ئەیخوێنێتەوە کابرا لەبەر ئەوەی پارەی زۆرمان لێ بپسڕێ منی بە درۆ نەخستەوە و فرەدریک باوەڕی پێ نەدەکردم اینجا مۆریس وتی با بچین سەیری ورج بکەین وتم من ورج بە بێهێزە زانم نامەوێ بیان بینم باوکم ورچی کوشتووە ئەمانە تۆڵەی ئەو ورچەم لێسێنن مۆریس وتی ئەمانە لە قەفەسدان زیان بە کەس ناگەیەنن لە ڕاستیدا لە پێشەوە ترسام کە ئەو وتی ئەمانە لە قەفەزی ئاسندان تۆزی غیرەتم پەیدا کرد چوین سەیرمان کردن سێ ورچی بۆر چواری سپی وان لە قەفەزێکی ئاسنە اینجا لێوێوە بردینیە سەیری فیلێکی گەورە تەختەیەکی لەسەر پشت لە مەیدانەکەیە سوڕایەوە نەبەسترابەوە حەقی بەسەر کەسەوە نەبوو دوای ئەوەی سێری پڵنگ و ڕێوی و چەقەڵ و گورگمان کرد بردینیە مەیدانی باڵندە و مروغی عەجایب زۆرمان دوو بووین لاماندایە گازینۆیەک دانیشتین گارسۆن هاتوو وتی چییە فەرموون مۆریس بە فرسەتی زانی پێی وتن بیرە هەر بیرەی هێنا و ئەو نای بەسەریەوە تا 21 پەرداخی خواردەوە ڕۆژیش لە ئاوابوو نەبوو 5 مارکەیەکم نایە دەستی و وتم بڕۆ خواد لەگەڵ کابرا بە خۆشیەوە هەستا و ڕۆیی ئێمە شاتی نەدەرێ لەبەر باخچەکەدا عەرەبانەی زۆر وەستا بوو یەکێکمان بان کرد سوار بووین و پێمان وت بمان بە بۆ قافەبین نیو سەعاتێک ڕۆیشت لەبەر بیرەخانەیەک داوەستا دابەزین و گازینۆچی کە ئێمەی بینی بە شەپقەیەکی درێژەوە لەناو عەرەبانەکەداین هات بە پیرمانەوە و ئێمەی بردە جێیەکی تەنها و لیستی بۆ داناین وتی چی ئەمرە فەرموون من وتم ئەڵێن شتێکە خۆینەوە بەڵام یەکێک ئێمەی بۆ ئێرە داوەت کردووە ئایا خۆی هاتووە یان نا کابرا وتی کێیە و ئێوەی بۆ ئێرە بان کردووە منیش پێم وت کابرا بۆچی تۆ ناوی منت نەبیستووە ئەلفێرد مۆلەر ئەفەندی ئەو وتی پێخۆشحاڵم وا ناوی بەڕێستانم زانی منیش وتم بەداخەوە ناوی منت درەنگ بیست وتی چی بکەم تا ئێستا تەشریفتان نهاتۆتە ئێرە تا بە خزمەتتان بگەم هەتا قۆمی سەرەکەی یانەش ناو مەزانێ لەبەری کردووە با بۆ دووبارە کەمەوە ئەلفرێد ئەفەندی تەنها ئەلفرێدیش نا مۆلەریشی پێوەیە لە شوێن ژنێگە گەڕێم ئەو وتی قوربان دیارە بەخێر ژن دێنی تۆ خۆت دۆزیوتەتەوە یا من بۆت بدۆزمەوە
ئاسانە تۆ سەری خۆت قورس مەکە، شاگردەکەت لە خزمەتتا نێرم مەعمومخانە نزیکە. وتم کابرا تۆڵەی چی؟ من بە ڕۆژنامە بڵاوم کردوتەوە، بانگەوازم بۆ کردووە. وتی ها اینجا زانیم. هەتا بانگەوازەکەم لە ڕۆژنامەکەدا خوێندۆتەوە، هەموو مشتریەکان بە پێکەنینەوە دەست بە دەست ئەیانگێڕا. من وتم عوزر لە قەباعەت خراپترە، من بەتەما بووم لە کابرا بدەم. فرەدریک کەوتە بەیمانەوە، وتی با بەجارێ سەر و بیرەمان بۆ بێنە، هەر کەسێکی شەواڵی ئێمەی پرسی بیهێنە بۆ لامان. اینجا وتی بەسەر چاو کاری تۆ ڕاست بێ، شوشە و موشەمان نشکا. کە ئەو ڕۆیی من بە فرەدریکم وت ئەی فرەدریک، وا من میکائیلام دۆزیەوە، اینجا تۆ بۆ خۆت چی دەکەی؟ ئەو وتی خوا بکە بە ئاسانی و بەبێ شەڕ تۆ ئەو بدۆزیتەوە، من لە پێشدا چۆن گوزەراندوومە هەروە ئەیگوزەرێنم. من وتم نەخێر فرەدریک، میکائیلم دۆزیەوە جێی تۆ ژەکەمەوە، لە پێشدا منیان کردبوو بە گومرکچی، ئێستاش من تۆ لەسەر ئەو ئیشە دانێم. ئێمە لەم گفتوگۆیەدا بووین، گازینۆچی هاتوو، وتی پیاوێک لە شوێن ئێوە گەڕێ. من وتم ئەی بۆچی نەتێنا؟ وتی سوزانم پیرێکی ڕوت و قوتە. وتم بەڵکو زاتێکی گەورەی وەکو تۆ ئەو لەم شوێنەدا قبوڵەکە؟ من وتم ئامان زوو بهێنا. نەختێکی پێ نەچوو، ڕوانیم ڕووتەڵئەیەک لە قیافەتی هەوڵجاری من خراپتر هاتە پێشەوە. وتی ئەفەندی من مەیارم. دانیشت و دانەنیشت، هەروە لە خۆیەوە بانگی کرد کوڕە گارسۆن بیرە، بەڵام سپانن غەشی تیا نەبێ، لە پەرداخی دەبڵە. لە پەرداخێکی دەبڵە بیرەیان بۆ هێنا نای بەسەریەوە، قوڵتەیەک لە ورگیەوە هات، بەجارێ ئەو پەرداخە دەبڵە چووە خوارەوە بۆ کروس لە ناو جەرگەوە هات. ئەمان دیسان بانگی کرد، پاش کەمێکی تر ئەویشیان هێنا خواردیەوە. اینجا پێم وت تۆ جارێ داوای ئێمە بدە بەدەستەوە، لە پاشان نەتوانی تا ورگت ئەیگرێ بخۆرەوە، تا ئێستا هۆشت بەخۆتەوەیە، پێم بڵێ لەکوێیە؟ ئەو وتی کێ لەکوێیە؟ وتم کوڕە خوا بتگرێ میکائیلە. ئەویش وتی کوڕە خوا بتگرێ میکائیلە کێیە؟ منیش وتم ئەی ئەم مەکرە چییە؟ تۆ نەدنووسیوە ئەیناسم؟ ئەو وتی بەڵێ من نووسیمە ئەیناسم، لەسەر قسەی خۆمم. من وتم ئەی بۆچی وە ئەڵێی؟ ئەو وتی ئەی هەروە بەخۆڕایی باوە من پیاوێکی هەژارم، تەماشای سەر و چاوم کە ئەنجا بڵێ هەواڵم بدەرێ. وتم تێگەیشتم پارە دەوێ، چەند قوڕوشت بەمێ؟ ئەو وتی ئەوی خوا مبارەکی نەکە، بە قوڕوشم دەیتێ؟ من وتم ئەی بەچی بدەمێ؟ ئەو وتی بە لیرە. وتم دەی با بە لیرە بێ، چەند بەمێ؟ ئەو وتی خۆ لەگەڵ زاتێکی وەکو تۆی گەورە نەخوازەڵا عاشقیش بێ، باسی کەم و عەشەرات بکرێ، ئەبێ بە میئات بدوێ. فرەدیک نەیهێژ من قسە بکەم، وتی تۆ جارێ تێمان بگەێنە عەشەرات و میئات چین وە لەکوێوە هاتوون؟ ئەو وتی وا دیارە تۆ لە خوێندندا پیادە و پێپانی چۆ بخوێنە، اینجا وەرە لای من بدوێ. ئەفەندی وا دیارە خوێندەوارە، ئەو ڕاگەیاندنە جوانە خۆی نووسیوێتی، چونکە کەسێکی وریا نەبێ ناتوانێ بەو جۆرە بنووسن. اینجام جارە خۆم هاتمە مەیدان، وتم بەڕاست و ڕەوان بیڵێ چەند دەوێ؟ ئەو وتی هیچ نەبێ نیو میئات. لێکم دایەوە من لەم مژدەیەدا هەتا زیاتر ببەخشم، لای میکائیلا قەدرم زیاترە بێ، بەڵام ڕووی نەبوونی ڕەش بێ. خۆ بەم جلانەشەوە لەم شوێنە قەرەباڵغەدا بڵێم نیمە عەیب بەو شوورەییە، چی بکەم چی نەکەم، مات بووم. لێکم دایەوە. مایر وتی ئاغا بۆچی وازوو کەڕبوویت؟ پیاو کە دەوڵەمەند بوو درەنگ پارەی لە دەزەبێتەوە، مەگەر وەکو جەنابتان هەوای عەشق لە کەلەی دابێ و دەرکی دڵ و دەرکی کیسەی پارەی بۆ ناگرێتەوە. زۆر ناڕەحەت بووم. وتم بە عەقڵی ناتەواوی تۆ گوایە من ملوێنەر و عاشقم. ئافرین چاکت هەڵهێنا، وا بڕوا ئەیدۆڕێنی، کەوام وت نەختێ شلی کردەوە. وتی هەرچەندە من زۆر هەژارم، ناچارم کەمێکت بۆ دابگرم. وتم چەند؟ وتی تا 5 لیرە، با 45 بێ. من وتم کیسەکەت پان و درێژ بۆ هەڵدەوریوە، نەختێک تەسکی بکەرەوە. هەرچۆنێ بێ بە مقۆ هاتینە سەر ئەوەی وتمان بە 4 لیرە. ئەگەر ڕازی نەبێ هیچیشن نادەینێ و پارەی بیرەکان کە خواردووتەتەوە گارسۆن بە تێهەڵدان لێ دەسێنێ. ناچار منیدا، وتی دەبم دەنێ. وتی تۆ جارێ 4 لیرەکەم بدەنێ. وتمان جارێ لە پێشەوە جێو شوێن و نمرەی خانووی ئافرەتەکەمان پێ بڵێ پارەکە ئامادەیە. لەو کاتەدا حسابم کرد
4 لیرەی بدەمێ 9 لیرەم پێدەمێنێ. جارێ ئەوەم لێک نەدایەوە، وتم دەبڵێ. وتی ناوی ئافرەتەکە میکائیلا قورتستاتە. ئۆخەی وا ناویم بیست، لە خۆشیە تەما بووم هەڵسم ئەو دەمە پیسەی ماس بکەم. فرەدریک گرتمی. وتم جا میکائیلا ئێستا لەکوێیە؟ وتی وا لە ئیتالیایە و لە شاری ناپۆلی. وتم ناپۆلی دوورەیان نزیک؟ وتی کە ڕۆیشتن ئەیزانی. وتم چۆنە ڕۆین؟ وتی ئەبێ بە شەمەندەفەر بڕۆن، نزیکە. وتم شەمەندەفەر عەرەبانەی پۆستەی نییە؟ وتی نەخێر، ئەگەر بە عەرەبانەی پۆستە بڕۆن 2 مانگ ڕێیە. وتی نەخێر، ئەگەر بە عەرەبانەی پۆستە بڕۆن 2 مانگ ڕێیە. وتم شەمەندەفەر لەکوێیە وەستێ؟ لەبەر ئەم گازینۆیە ناوەستێ؟ وتی نەخێر، ئەبێ بچنە ڕۆژئاوای ویانە، شەمەندەفەر لەوێ ڕاوەستێ. وتم بۆ چ پیاوێ ڕاوەستێ؟ ئەو وتی ئەسنە و بە ئاگرە ئەڕوا، کە لێت نەخوڕی خۆی ڕاوەستێ. وتم باشە، وا گەیشتینە ناپۆلی، لەوێ ماڵی میکائیلا لەکوێ دۆزمەوە؟ ئەو وتی ئەچیتە دایرەی پۆلیس، ئەپرسی و خەبەر دەدەنێ. من وتم خۆ دایرەی پۆلیسی ئەوێش وەکو پۆلیسی ئێرە بێگانن، من ناناسن، ئەبێ لەوێش 2 شەو بمان خەنە بەندیخانەوە تا بین بە دۆستیان. وتی بۆچیت خەنە بەندیخانەوە؟ تۆ خاوەنی ئەم شوورەتەبی کە شوبەت لێ ناکا، بەخسووسەن کە تۆ هەواڵی خێزانی قورستا بپرسی. هەموو کەس بەڕێزەوە تەماشایانەکە، چونکە خێزانێکی زۆر شەریف و ناودارن. کەوای وت جارێ لە پێشەوە نائومێدی و ماتمێک گرتمی، چونکە کچێکی وا ناودار و خانەدان چۆن ئەبێ شوو بە من بکە؟ دوای ئێوە کە نەزاکەت و ویژدان و هەستی میکائیلام لێکدایەوە، هێنامە پێش چاوم. هاتمە سەر ئەوەی ئەم کچە منی لە هەموو کەسێ زیاتر خۆشەوێ، چونکە من تەنها عەیبم هەژاریە، ئەویش پێویستی بە پارە نییە. لە بازاڕی هاوسەرێتیدا خۆشەویستی لە هەموو شتێک پێشترە. هەر من ئەزانم ئەوم خۆش بوێ، بە هەموو معنایەکەوە ئیپەرستم، و لە هەموو کاتێکدا بێقسوور گیانی خۆم لە ڕێیدا بەخشم. بەمە ئومێدم هاتەوە دڵ. کابرام ئیزندا و پارەی بیرمدا و کە لێکمدایەوە 5 مارکم پێماوە. جا چی بکەین؟ وتم فرەدریک، حاڵمان ئەمەیە. ئەو وتی خوا کەریمە، خەمت نەبێ. بە پێ ملی ڕێگەمان گرتە بەر و هاتینەوە ئوتێل. چوینەوە ژوورێ، شاگردەکە هات و وتی چیتانەوێ؟ وتمان جارێ هیچ، بە کتاب بڵێ حسابی مەسرەفی ئوتێلمان بۆ وێنێ. ئەو ڕۆیشت و کتاب هات، کاغەزێکی دوور و درێژی بە مارکەی ئوتێلەوە هێنا. خۆی هیچ نەوەستا ڕۆیشت، کە تەماشام کرد سرم سوڕما. فرەدریک وتی ئەوە بۆچی وا هاوارت کرد؟ وتم چۆن هاوار نەکەم؟ 25 مارکە، 16 مارک پارەی نوێن و نووستن، 6 مارک خواردن، 3 مارک بەخشش، هەمووی 25. فرەدریک وتی ئەمانە پیاو ئەڕوتێننەوە. من وتم ئێستاوە هەرچی قەوماوە قەوماوە، بەڵام بێ چارەیەک بدۆزینەوە. وتی چارەی چی بدۆزینەوە؟ گەیشتە سعات 9:30 شەو، هیچمان قسەیەکمان نەکرد، هەر لە بیری خۆمانە لێکمانەدایەوە بەڵکو چارەیەک بدۆزینەوە. دوای نیو سعات فرەدریک سەری هەڵبڕی و وتی ئەلفرێد، وا شەوە، بەم نیوە شەوە هەموو کەس نووستووە، ئێمە سووک بۆی دەرەچین و خۆمان دەربازەکەین. من وتم هەی قوڕم دابدەم تا بە نیو سعات لێکدانەوە ئەمەت دۆزیەوە؟ نازانی ئوتێل بێ پاسەوان و ئێشەگر نابێ، شەو دەرگەوانی هەیە، گریمان لێرە دەرباز بووین. خۆ لە کۆڵان دەوریەی پۆلیسەیە بە شەو، ناڵێن بۆچی بەم نیوە شەوە کەوتونەتە کۆڵان. ئەو وتی جایەکێکمان ئێشەگرەکە بە قسا گرین، یەکێکی ترمان دەرەچین، تا دێت بە شوێنێکێکمانە ئەوی تێیش ڕاکە، ئەمە چاری ناو ئوتێلەکە، چاری کۆڵانی شتۆمی دۆزەرەوە. من وتم بابە ئەمە ناکرێ، هەروە باشە بەیانی ئەچینە دەرێ، ئەڵێن ئێستا دێینەوە و ناهینەوە دوایی. فرەدریک وتی جا دوایی بماندەنە دەست پۆلیس، بڵێن ئەمانە کەڵەکەچی فێڵبازن. کەوا بێ بوەستە، شتێکی ترم هات بە خەیاڵە، بەیانی کە چوینە دەرەوە ڕاستە و ڕاست دەچینەوە ئەو دوکانەی جلەکانمان لێکەڕی بوو، جلە تازەکانی ئەدەینێ، کۆنەکانی خۆمان لەبەرەکەینەوە. فرەدریک وتی ئینجا دوکاندارەکە چۆن ئێوێتەوە؟ من وتم هێشتا تەواو قەدی نەشکاوە، کەوتمان بەکەم لێمان بکڕەرەوە، دەستیشمان ماچەکە. وتی وا باشە جلە تازەکانمان دایەوە بەسەر خاوەنیە، ئەی کۆنەکان خۆ لەو دوکانە نییە. من وتم دیسان شاگردەکە نێرین بچێت لە کۆنەکانیشمان بۆ بێنێتەوە. ئەو وتی بەڵکو لە کۆنەکان فرۆشا بێ. من وتم ئەی هوو، تۆ زۆر قوڵی خوێنیتەوە، وا من خەوم دێ، جارێ با بنووی.
نووسین بەیانی زوو خەبەرم بۆوە. فرەدریک ماڵساند، خەواڵوو بوو، هەڵدەستایە سەر قنگ و خۆی نەدەگرت. چوم هەندێک ئاوی ساردم هێنا و دام بە دەم و چاویە. گەشتەی گرت و لاڵ بوو، چاویە بڵق بوو. اینجا پەشیمان بوومەوە، ماوەیەک لە خۆممدا. ئەو هێزگار تۆقی هەموو بەدەنی کەوتە فرتەفرت. ناچار سواری شانی بووم و دام مرکاندەوە. هەندێکم کوتا نەختی عارەقەی کرد و پاش ماوەیەک چاوی هەڵبڕی و وتی ئەلفرێد من چیم لێ بەسەر هات؟ لە خەو مافڕیم. من وتم لە خەودا فڕین باشە. اینجا هاتین فانیلە و کراس و پێڵاوەکانمان لەبەر نەکرد، خسمانە بن باخەڵ و جلەکانمان بێ کراس و فانیلە لەبەر کرد. لە قاپی کاتبەکە کە ئێمەی وابینی وتی بەم جلانەوە بۆ کوێ ئۆغر. فرەدریک وتی خۆمانە چینە حەمام و ئەمانەش ئەبەین بۆمان پشۆن. کاتبەکە وتی خۆ ئوتێل حەمامی هەیە و بێ پارە خۆتان بشۆن، جلسۆریش هەیە بە هەرزان ئەیشۆن. فرەدریک وتی وا ئەم جارەوامان کرد، جارێکی تر وەکو تۆ ئێڵەی واکەین. سا ئەمەمان وت و فەرکەمان کردە کۆڵان، کەسی لێ نەبوو. بەڕاکردن چووینەوە بۆ لای دوکانی جلەکان، چووینەوە ژوورەوە. کابرا مشتەریە گەورەکانی ناسیەوە و هەستا فەرموون. بەعاقڵم زۆر مەمنون بوون، وا تونجلی تر بکڕن. ئاکوڕە شاگرد یەک دوو دەست جلی پیاسە و ڕاو و سواری و بالوو بێنە. شاگردەکان کەوتنە فڕکان فڕکان، پەیتا پەیتا جلیان هێنا. لەبەردەممانە کۆمەڵیان کرد. بەڕاستی من تۆڕە بووم، وتم ئەم زۆر بڵەیە چی ئەیکەن؟ ئێمە ئەڕۆین، تۆ جلمان بۆ دێنی. ئەو وتی ها ببوورە. ڕاستە فەرمووی، زۆر قسەم کرد، سەرم ێشاندن، چی بکەم مۆزیفەی مەسەلەکە وایەوێ. ئاکوڕە دەستێ جلی سەفەریان بۆ بێنە. اینجا فرەدریک تۆڕە بوو، بە نیوە شەڕەوە وتی کابرا تۆ ڕاوەسا، ئێمە دوو شە بڵێین، تێبگە ئینجا ئەوەندە قسە بکە. باشێ ئێوە وتان ئەڕۆین، منیش وتم جلی سیاحەتیان بۆ بێنن. جلی چی؟ ڕاوەستە بزانە بۆچی هاتوین. ئەوە ڕاوەستام، بەڵام دیارە ئەوەی بێتە دووکان بۆ جل دێ. نەخێر بۆ جل نهاتوین، کەوا بێ بۆ جانتای سیاحەت هاتوون. نەخێر ئەمانە هیچیان نییە، جارێ ئەوە سوێن دەخۆم تا من لە قسەی خۆمەبمەوە، یەک قسە بکەی دەمە دەشکێنم. کابرای دوکانار وتی خۆ دەمی خۆم نابستم کە تۆ دەمم بشکێنی، لەم دوکانە دەرمەکەن، کەوا بێ من لە پێشەوە حەقی خۆمت دەیەسێنم. فیکەیەکی کرد و هەرچی شاگرد و حەماڵ و ئێشکدار لە دوکانەکەدا بوون کۆبوونەوە. اینجا ناچار من چوومە پێشەوە، وتم باوکم لێی مەگرن، ئەم شۆفەی لێ هاتووە، بەڵام من ئاوی ساردم ڕسەریان نەکردووە، لێم مەکەن بەشکات، هەر خۆی وای لێ هاتووە. کابرای دوکاندار وتی بەسەری تۆ هەر ئێستا ئیدەم بە پۆلیس، من شاهیدم تۆ برای خۆت شێت کردووە. بە خێری خۆم جارێ براکە چاکەکەمەوە، ئەوەی فێی لێبێ دەدانیاڵە کێشن چاگە بێ. بە شاگردەکەی وت بچۆ وەستای دانسازەکە بانکە، بیرم کردەوە تا دێ لقی لێ بێتەوە. وتم برا خوا هەڵناگرێ، ئێمە غەریبین و ئەمەمان پێ ڕەوا مەبینن. کابرای دوکاندار وتی ها وەرە سەرڕێ، با بزانم چیتانەوێ. من وتم بە کورتی و ڕاستی ئێمە چین بۆ سەفەر، ئەم جلانە پێیەفرۆشینەوە. کابرای دوکاندار جارێ پێیە هەت و وتی چەورتان کردووە، ئێمە جلی کۆن ناکڕین، بە هەزار حاڵ گوایە بۆ خۆی لە بەریەکە بە 5 لیرە و نیو لێ کڕین. شاگردەکەشی نارد کۆنەکانیان بە 2 قیمەت بۆ هێناینەوە و لەبەرمان کرد. هاتین بۆ ئوتێل پارە بدەین. بەتەما بووم بچینەوە ژوورەکەمان. بە بەردەمی ژووری کاتبەکەدا ڕۆیشتین، بانگی کردین سوال کەرینە. ئوتێل جێی سوال نییە. وتمان برا ئێمە خۆمان لە ئوتێل بووین، پارەی ئوتێلمان بەسەرەوەیە، ئەیدەین. وتی ئێتانەوێ حای ئوتێلەکەمان بەرن، وا بزانم ئێوە بە کرێ گیراون، لە پێش چاوی خەڵک بڵێن ئێمە لەم ئوتێلە بووین، بۆ ئەوەی دوژمن پێمان بڵێ ئوتێلەکەیان جێی دۆم و قەرەج و سەرسەری و گیرفان بڕا. لەقینا بەتەما بووم بڕۆم و پارەکەی نەدەمێ. فرەدریک وتی تخوا ئەلفرێد با حەقی کەس نەخۆین، ڕێمان لەبەرە تووشی تەگەرا بین. اینجا چوومە پێشەوە، دەستێکم نا بە پێوڵی خوارەوەی چاوما و چاوم لێ زەق کردەوە. وتم کوڕە من ئەلفرێد مۆلەر ئەفەندیم،
کە بانگاوازەکەم نووسی. اینجا بە دەنگمان ناسیمیەوە قەدەرێ پێکەنی و وتی خۆ کەرنەڤاڵ نییە، بۆچی وا خۆتان کردۆ بە مەخسەرە لاتەرنە لێدەن؟ وتم لە باتی لاتەرنە کەمان لێدەم، پێیان بڵێ کەمانەکەم بۆ بێن نەخوارەوە، ئەویش پارەکەتە. پارەم دایە و وتی باوەڕتان بێ مادام ئەوەندە دڵساف و سەرڕاستم هەمیشە خوا چاکتان بۆکە، بڕۆن خوا ئاگای لێتان بێ. ئەوامان نوێش شەمەندەفەر بدۆزینەوە، لەویانە دەردەچین. لە پیاوێکمان پرسی برادەر ئەرێ شەمەندەفەر لەکوێ دەوەستێ؟ جارێک کابرا ورد و ورسەی لێکردین، وتی شەمەندەفەر چی لێکەن؟ وتمان سواری شەمەندەفەرە بین. وتی بۆ کوێ چن؟ من وتم بەسەر پێوە تا ناپۆلی. وتی جاخۆ شەمەندەفەر تا ناپۆلی ناچێ. وتم ئەی تا کوێیە چێ؟ وتی تا نیوەی ڕێ لەوێ سواری ئەختارمە بن. وتم ئەختارمە چییە کاکە؟ وتی ئەختارمە ئەوەیە ئەم شەمەندەفەرە تا سنووری ئەویستریا چێ، لەوێ دابەزن ئەچنە سنووری ئیتالیا، لەوێ سواری شەمەندەفەرێکی ترە بن. من وتم ساقوربان کەواتە بە خێری خۆت ڕێگەمان نیشاندا. جادەیەک بەو بەرمانەوە بوو. وتی ئەو جادەیە بگرن ملی ڕێبەر مەدەن. لە ڕاستی دا و ڕێیەمان بەرنەدا، گەیشتینە بینایەکی گەورە. وتمان ئەمەیە شوێنی وەستانی شەمەندەفەر. فرەدریک وتی ئەلفرێد ئەبێ شەمەندەفەرەکە بێتە ئەم ساڵۆنە لێرەوە بڕوە. وتم ڕاستەکەی با دانیشین تا دێ. تەماشامان کرد زۆر کە زۆکو ئێمە دانیشتون، تەنانەت لادەیی شاتبووم سواری شەمەندەفەر بن. ئێمە هەر دانیشتین، شەمەندەفەر هەر نەهاتە ساڵۆن. وەکو قیامەت هەڵسابێ ئەمە موخەڵکە بەردەممانەوە لەم قاپیەوە ئات نەژوورەوە و کونێک لە دیوارەکە بوو. سەریان ئەنایە ئەو کونە و پارچەیەک نانی تیریان وەرەگرت و لە قاپێکی کەوە ئەڕۆن. ژنێک بە پەلەپەل بەلاماندا ڕای کرد. تەماشای ئێمە کرد پێکەنی، دەسەسڕێکی لێکەوت. هەڵم گرتەوە و بردم دامەوە دەستی، سوپاسی کردم. لێم پرسی خانم ئێمە هاتوین سواری شەمەندەفەر بین، هێشتا شەمەندەفەر نهاتووە. وتی شەمەندەفەر بێتە کوێ؟ وتم ئەی نایەتەم ساڵۆنە؟ ئەو وتی چۆن دێتە ئێرە؟ ئێوەش لەو قاپی ئەو بەرەوە بەو قادرمە مەرمەڕەدا بچنە خوارەوە، شەمەندەفەر لەوێ ڕاوەستێ. هاتمەوە وتم نامەر فرەدریک هەڵسە بەڕاکەین، شەمەندەفەر لە دەرەوەیە. هەڵسە بەڕاکردن لە قادرمەکان چووینە خوارێ، بینیمان 20 ژووری ئاسن تەختە بەیەکەوە بەسراوە، لەسەر ڕەوڕەوەی ئاسن حازر و ئامادە وەستاوە خەڵک سوارە بن. ژوورێکی جوانمان هەڵبژارد، چوین سوار بین. قاپیمان کردەوە 10 کەسی تیا بوو، یەکێکیان لێمان تۆڕە بوو. وتی لە شەمەندەفەریشدا هەر ناڕەحەتمانەکەن، ها ئەوە مارکێک بڕۆن دەرگاکە داخانەوە. وتم ئەفەندی خۆ ئێمە سوالکەر نین، ئەفەندێکی وەکو تۆ ئێمەش سواری شەمەندەفەرە بین. ئەو وتی ئەمە جێ ئێوە نییە، بگەڕێن جێی خۆتان بدۆزنەوە. لە قینە تون دەرگام پێوەدا، شەقەم لێ هەڵساند. هاتین ژوورێکی جوانترمان دۆزیەوە، دۆشەکی سەرکورسیەکانی هەمووی قەیفە بوو. خۆمان هەڵدا بچینە ژوورێ. یەکێک جاکەتێکی ڕەشی لەبەردا بوو، دوگمەی زەرد ئەبریسکایەوە. لێمان تۆڕە بوو. وتی کابراینە ئەوە چی دەکەن؟ وەرنە ئەم لاوە. وتم سواری شەمەندەفەرە بین. وتی بلیتەکانتان کووە؟ وتم بلیت چییە؟ وتی ئەی بە هەوا سوارە بن؟ وتم من سواری عەرەبانەی پۆستە بووم کە دابەزیم پارەمدا، ئێستاش کە دابەزیم پارە دەدەمێ. مەترسە پارەی جلەکانم نیوەیم پێ ماوە. پێکەنی وتی وا نابێ تا زووە بچن بلیت وەرگرن، ئەگینا فریان ناکەون، شەمەندەفەر ئەڕوا. شوێنی بلیتی نیشان داین. ڕامان کرد، کونێک بوو. لە پەلەپەلیدا لێکم نەدایەوە، تەواوی سەرمی پیا دەچێیاننا. سرم خوار کردەوە و بازار حەڵسەرم بردە ژوورێ کەچی کابرایەکی مۆنات و زلەیەکی لێدام. ویستم سرم بکێشمەوە دواوە، پشتی ملم بەر شوشەکە کەوتۆ بریندار بوو. سەریشم ناهاتەوە دەرێ. بانگی فرەدریکم کرد، بازار حەڵسەرم ڕزگاری بوو. دەستم کرد بە جنێودان بە کابرا، کەزانی خوێن لە سەرم هاتووە. دەنگی نەکرد و وتی تۆ چی دەوێ؟ وتم بلیتی سواری شەمەندەفەرمەوێ. وتی بۆ کوێ چی؟ وتم بۆ ئیتالیا.
وتی پارەکە زوو بدە. لیرەیەکم دایە و وتم 2 کەسین 2 بلیتمان بدەرێ بۆ ئیتالیا. کابرا پێکەنی وتی بۆ ناپۆلی 2 کەس 192 مارکە. وتم ئەفەندی زۆرە نەختێک وەرە خوارەوە. بیرم کردەوە دەرکی کوونەکەی داخست و ڕۆیی. وتی چاوەڕێی تەنزیلات بکە تا 2 سەعاتی تر. 2 سەعات بەسەریدا ڕۆیشت. ئێمە هەروە لە داڵان دانیشت بووین. ڕوانیمان لەم لاولاوە خەڵک هاتنە بەر کوونەکە. وتم لە ڕاستیدا وەختی بلیت هاتووە. فرەدریکیشم لەگەڵ خۆم برد. چوینە بەر کوونەکە. ئەم جارە نەموێرا سەر بکەم بە کوونەکەدا. دەمم نا بە کوونەکەوە تا هێزم تێدا بوو بانگم کرد. هۆ کابرای زلەوەشێن لەکوێی؟ بلیتچیەکە تەماشای کردین و وتی دیسان شوانەکان چیتانەوێ؟ وتم میسۆ تکاکەم ئەوەندە پارەمان نییە نەختێکمان بۆ کەم بکەرەوە. کابرا وتی برا ئەمە ماڵی باوکم نییە بیبەخشم بە ژمارە بلیتیان داومێ و پارەم لێوەرەگرنەوە. اینجا فرەدریک پاڕایەوە. بیرم کردەوە لە ژوورەوە دەنگێکی گڕ و قەبەبانگی کرد. ئەوانە کێن؟ مۆریس تۆ ئەمەندە بۆچی قساکەی؟ لەبەر چەنەبازی ناتپژێتە سەر فەرمانەکەت. ئەوانە کێن؟ وا گەمارۆیان داوی دەریان کە. سا لە پێشەوە ئەم نەزاکەت و ئیکرامە و لە دواوە یەکێک یەخەی چاکەتەکەی گرتم ڕایکێشامە دواوە. وا پەلاماریدام بە پشتا کەوتم. کاستامەوە بەرچاوم تاریک بوو. لە داخانە لێی وەرگەڕام زلەیەکم پێ کێشا. ئەویش زلەیەکی لە مندا. فرەدریک لە دواوە بەر بووە وێزەی شەشل کوتای. کابرا هاواری پۆلیسی کرد. ئێمە ڕامان کرد. دیار بوو ئەویش بەفەلە بوو. بلیتی وەرگرت و بەڕاکردن چوو بۆ سەر قادرمەکان خۆی گەیاندە شەمەندەفەر. بەڵام تا ئەم گێرە و کێشەیان بەسەر ڕاهات بەری کوونەکە چۆڵ بوو. چوومەوە لای بلیت فرۆش. بۆم کرد بە 40 مارک. سوودی نەبوو. وەک مارەی دایکی بێ لە 192 پول کەمی نەدەکردەوە. تووڕەش بوو. وتی نرخەکەی لەسەر نووسراوە. وتم جا بەدەستی خۆتە چەندی لێ بنووسی ئەبێ؟ ئەو وتی چاپ کراوە. وتم مەکینەکەوە لە بەردەمدا 2 تەقەی لێ مەهێنا با تەقەیەک بێت و پارەکەی کەم بێ. وتی لا حەولە وەلا تووشی چی هاتم ئێستا چیتانەوێ؟ وتم بابا ئەوە 50 مارک. بەم پارەیە تا کوێمانە بە بلیتی ئەوێمان بدەرێ. کابرا وتی خۆی ئینشاءڵڵا سواری کۆڵی من نابن شەمەندەفەر ئەتان بە کەوا بێ تا فرانکفۆر دەڕۆن لەوێدا ئابەزن. لەولاوە بە پێ ئەڕۆن. من وتم ئەگەر ڕێمان بزانیایە ئەم هەموو شتانی خۆمان لە دڵڕەقی وەکو تۆدا خەسار ناکرد. دەستی برد و مقەبای 4 گۆشەی دەرهێنا و دایە بەرمەکینا تەقەیەکی لێهێنا چاکی کرد و دایە دەستمان. ئینجا لێم پرسی ئەو شوێنەی کە لێیدا ئابەزین تانە پۆلی زۆر یەمێنیان کەم. ئەوتی لە پێڕۆیشتندا چۆنن خێران یان سووکە پێڕۆن؟ وتم مەترسە من چاک ڕاکەم. تەنانەت لە دەیەک کە ژنێکیان بە زۆر لێمارە کردم لە تاوە ڕام کرد. هەموو گەنجەکان تۆزی پێی منیان نشکاند. بەم زەرد و خوردە بلیتمان وەرگرت و شوێنی شەمەندەفەرمان نەزانی. چووینە خوارەوە تەماشامان کرد. شەمەندەفەر وەستاوە. بەڵام وەکو شەمەندەفەرەکەی بەیانی نییە. فرەدریک گوتی ئەلفرێد شەڵا بەیانی ئەوەندە گیر و گرفتمان نەکردایە ئەوسا سواری ئەو شەمەندەفەرە جوانانە بووین. ئێستا ئەمانە دەرگایان نییە و سەریان وەڵایە. ئەگەر باران ببارێ ئەبین بەجلە سەک. ڕاستیە کرد. بارحاڵ چوین دەرگای یەکێکمان کردەوە و چوینە ژوورەوە ڕوانیمان 4 دیوارێکی پان و درێژی ئاسن. سا ئێمە سوار بووین 2 زەلام بەڕاکردن هاتن. بانیان کردین کوڕ ئەوە چیەکەن لەوێ؟ ئێمە سواری شەمەندەفەر بووین. پارەی پێشەکیمان داوە. نیشان بەو نیشانەی یەکی مقەبایەکی 4 گۆشەمان پێیە. کابرا تەقەی لێ هەڵساندووە و وا بەسەریا تڕیوە. هەردوو سەری چاک کردووە. یەکێکیان پێکەنی. ئەوی تریان وتی ڕاستە ئەمە جێ ئێوە نییە بەڵام ڕاست بۆ ئێوە دانراوە. ئەمە جێی گاگەلە خۆ ئێوەش دیارە هەرگان. هات بە دڵما ئایا گاجوود بارزانتر سوارەکەنیان زەلام. پاشان لێکم دایەوە ئەوان قورسترن ڕەنگە لەوان زیاتر پارە بسێنن.
ئەم مەراقا لە دڵی خۆمدا نەمهێشت و پرسییم، وتم هۆ کابرا، تخوا پێم بڵێ نرخی گاجوو چەندە؟ کابرا پێکەنی وتی هەرگای دەمارکە. ئینجا پێکەنیم و وتم ئافارم بۆ عەقڵتان، گاجوو تێکێندەی 3 زەلامە بەدەمارک، ئێمە 20 مارک. با هیچ نەبێ وەکو لە پێشدا ئێمەتان بە گاجوود دانا، پارەشمانێندەی گاجوود لێ بسێنن. وتی باشە، بەڵام ئێوە لە فارگۆنی سەرگیرا و قەنەفەی قوماش پێدا دووڕاو دادەنیشن، ئەوە زۆرترە ڕوا. لەم گفتوگۆیەدا بووین لە ئاسیاسۆنەکەوە کابرایەکی کەتەی ئەستور هات بە شەمەندەفەرچیەکەی وت میسۆ وڵاخەکان ئامادەن. من لە پێش شەمەندەفەرچیەکاندا وتم وڵاخی چی؟ کابرا وتی ئەوانی وەکو ئێوەن. من وتم تا کوێیانە بن؟ کابرا بەسەرتە لەگەڵ شەمەندەفەرچیەکەدا دوا و ڕووی کردە ئێمە، وتی چەندتان داوە؟ وتم 50 مارکی. وتی ئەتانەوێت پارەکەتان بسێننەوە و خۆشتان سوار بن؟ وتم بەڵێ. ئەوتی وا من لێرە 2 فارگۆن گازوو دەنێرم، پارەکەشتان ئەدەمەوە لەگەڵیان سوار بن. ئێمە سەرکەوتین گازووتیان هێنا، یەکەیەکە سەریان خستن. گازووتیان خستە تایەکەوە، بە منیان وت تۆ لای ئەمانە بە و هاوڕێکەشت لای ئەوانی تر. من وتم نەخێر، لێک جیا نابینەوە، هەر دەبێ بەیەکەوە بین. کابرا وتی با بەیەکەوە بن، بەڵام جارجار بچن سەریان لێ بدەن، بیان دۆشن، شیرەکانیان بکەن بە پەنیر. وتم خۆگوانیان نییە. وتی نێرە بدۆشە. لەپڕ بیرم کردەوە فیکەیەکی تونند و تیژ و خرتەخرت لە ژێرەوە پەیدا بوو. تومەش شەمەندەفەرەکە کەوتۆتە جوڵان. فرەدریک وتی ئەلفرێد، ئەو 2 وڵاخەی ئەم عەرەبانەیە ئەبەن بەڕێوە لەکوێن؟ وتم لە ژێرەوەن، ئەمانە بەسەر پشتی ئەوانەوەن. سالم گفتوگۆیەدا بووین، دنیا بەجارێک تاریک بوو. وتم فرەدریک بۆچی وا تاریکە؟ وتی لە ئەستاسیۆنەکە دوور کەوتوینێتەوە، چرا لە ڕێدا نییە. وام فەرگۆنەش گاجووتی تێدایە، چرای بۆ داناگیرسێنن. وتم بۆچی ئێمە ئینسان نین؟ ئەوتی جارە تۆ خۆت بە گاجووددایە قەڵەم، بەبلیتی گاجوود لە فارگۆنی گاجوود، ئیتر چرای چی؟ هەروە بە تاریکی چاوم ڕێشکە و پێشکی ئەکرد، ترسم لێ نیشت. وتم ئێستام گاجووتانە بە قۆز دێنەوێ زەمان، چاومان کوێرەکەن. من لەو ترسەدا ئەوقرم لێ هەڵگیرا بوو. فرەدریک چونکە شوان بوو نەردەترسا، گۆرانێکی دەست پێ کرد، لی تووڕە بووم. وتم من ئەمە حاڵمە، تۆش گۆرانی ئەڵێی. ئەوتی خۆی ئینشاءڵڵا ناگریم، بەبێ پارە سوار بووین. ئەم گایەنە کە لە پێش تۆدا ناسی و من ئێستا کەوتینەوە یەک، من گۆرانیان بۆ دەڵێم، تۆش لەبەر خاتری من کەمانیان بۆ لێ بدا. ئێژگاری پێستی سرم ئاوسا. وتم خوا بدگرێ، بۆنم پێوە دەکەن، ها کە سوارم بوون. فرەدریک پێکەنی، وتی بەخوا ئەمانە لە پیاوی سەپڵە باشترن، بێزیانن. وتم ئەم فەلسەفەیەت هەڵگرە بۆ شوێنێکی تر، ئێستا چارەمان چییە؟ وتی من چارە نازانم. وتم با لێرە خۆمان فڕێ دەینە خوارێ، بە پێیان بڕۆین. وتم لە جێیەکی نزم باز دەدەین. وتی جێی نزم کوا؟ خوا کردی لەو دەمەدا شەمەندەفەر لە بەرەوژێرێک کەوتە لەنگە، هێواژە ڕۆیشت. زۆرم لە فرەدریک کرد خۆمان فڕێ دەینە خوارێ. ئەو هاواری کرد باوکە ڕۆ پشتم شکا، منیش بانگم کرد سێبەندەم وەرگەڕا. ماوەیەک بە گازی پشتا کەوتین، کاڵساین دنیا تاریک و نوتکە، جا چی بکەین؟ فرەدریک گوتی نازانم. وتم ڕاوەستین تا شەمەندەفەری پیاو دێ، سوارە بین. وتی ئەوە گریمان شەمەندەفەر هات، چۆن لێرە ڕاوەستێ؟ وتم حەو کە بلیتەکەمان هەڵبڕی و نیشانماندا، ناچارە ڕاوەستێ. ئەوتی باشە تۆ 50 مارکت داوە، وا دەزانی هەموو شەمەندەفەری دنیا لەژێر ئەمری تۆدایە. جارێ با ئاوادانیەک بدۆزینەوە، لە تەنانێکمان دەستکەوێ، اینجا سواری شەمەندەفەر ببین. وتم ئێمە بە شوێن ئاواییدا بگەڕێین، جارێکی تر ئەم هێڵە نادۆزینەوە. وتی ئەی چی بکەین؟ هەر لێرە دانیشین، لە برسە ئەمرین. من تەکبیرێکی ترم دۆزیوەتەوە، ئەو ڕێی پێیدا ڕۆین، نیشانەی بکەین. من وتم چۆن نیشانەی بکەین؟ وتی چۆن نیشانەی بکەین؟ بەر بچینینەوە، هەر لە 3 هەنگاوە بەردێدا بنێین، کە گەڕاینەوە لێمانون نابێ.
هاتین گیرفان و شەپقەمان پڕ کرد لەبەر هەر لە سێ ئەنگاودا بەردێکماندانە سعاتێک بەڕێدا ڕۆیشتین بەر بڕایەوە و گەیشتی نەجادەیەک بەردمان دەست نەکەوت جا چی بکەین فرەدریک گوتی باڕوو بکەینە خوا نەختێ پاڕائینەوە و ڕۆ قودوس دانیشتین فرەدریک لە مقامی مناجاتی کڵێسا بەدەنگێکی سۆزنەکەوە دەستی پێکرد هاتمە جۆشێک کوڵی گریانم نەدەرنیشتەوە لە ناکاوە دەنگی سەگ وەڕێک پەیدا بوو هەردووکمان ڕاپەڕین ڕوومان کردە دەنگی سەگوەڕەکە زۆر نەڕۆین لە میلێک سەر کەوتین ڕووناکی دێئێک دەرکەوت هەر ئەوەندەمان خۆش بوو تا گەیشتی نەدێ سەگەل گەمارۆ ئێنداین فرەدریک هاواری کرد ئای ئەلفرێد بمگەرێ من زۆر لە سەگە ترسم وتم گوڕت بێ لەو گاز و تەزلانە نەترسای لەم سەگە وردانە ترسی وتی من بە مناڵی سەگ گەسوومی زۆری لێ ترسم هاوارمان کردە دێ خۆمان کوتا بۆ دەرگای خانوویەک سەگە لە پێشەوە پەلاماریان داین ئێمە لە ترسا خۆمان لە قاپێکە توند کرد لە پڕا قاپی ترازا و هەردووکمان بە پشتا کەوتینە ئەو دی و دەرگاکەوە پیاوێک بە هەڵەداوان تێی خوڕین وتی کوڕی نەکێن وتم براکەم غەریبەین ڕێمان کەوتۆتە ئەم دێیە سەگەل گەمارۆی داین لە تاوە خۆمان کوتاوەتە ئێرە ماوەیەک تەماشای کردین وتی من ئێوە بە پیاوخراب نازانم فەرمونون دەرگای کۆڵانی داخست و پێشمان کەوت بردینێ قاتی سەرەوە زینهاری وامەزن قاتی دووەمی شاتۆکەی میکایلا بۆ دووسێ پلیکانە سەر کەوتین داڵانێکی تەسک بوو لە داڵان تێپەڕین لە دەرگای دابانی کرد لیزا هەڵسا میوانمان هات ئێمەی بردە هۆدەیەکی تر قەنەفەیەکی حەسیر و دۆڵابێکی تەختە کۆمەڵێک کتێبی لەسەر هەڵچەنرا بوو گۆزەیەکی کۆنی قۆڵشکا و گڵینەیەک و چرایەکی نەوت لەبەر چرا تەماشای گوێلاکی خاوەن ماڵەکەم کرد نەکورد نەدرێژ ملئەستورێ وەکو دەروێش پرچی درێژ بوو داوەتی قەلەندەرێکی دەم بە پێکەنین پانتۆڵێکی ڕەش لە پێیدا جبەیەکی درێژ لە بەریدا هەڵدەسوڕێ و خزمە دەکا ئێمەی لەسەر قەنەفەکەدا ناوتی دیارە زۆر برسین هەر ئێستا نانتان بۆ دێنین ئێمەش پێشەکی سپاسمان کرد بەڵام من جارێ لە پێشەوە لێم بوو بە مەراق ئایا ئەم پیاوە کەوا ئەیەوێ میوانداریمان بکە کێیە وتم شوورەتی جەنابتان کێن وتی من ڕاهیبی ئەم دێم منیش وتم هەروە تێگەیوم ئەو وتی بە چی ئەرزانی بوت وتم بە پرچە درێژ و سکەزلەکەت ئەو وتی برادەر کەوا بێ لە زیرەکیدا بەشی کەست نەیەشتوێتەوە زۆری پێنەچوو دەرگا کرایەوە ئافرەتێکی کەڵەگەتی چلچل و پێنجی مانتۆیەکی درێژی لەبەردا هێشتا چاوی هەڵەگڵۆفی هاتە ژوورەوە و وتی حەو ئەمانە کێن ڕاهیب وتی ڕێبوارن ئەم شەو ڕێیان کەوتۆتە ئەم دێیە سەگەل گەمارۆیان دابوون خۆیان کوتاوەتە ئێرە زۆریان برسی بوو زوو پارۆنانێکیان بۆ چارەکە کە شێخژن ئازایانە ڕۆیی ئینجا ڕاهیب ڕووی کردە ئێمە پرسی بۆ کوێ چن وتم بۆ ناپولی وتی ناپولی کوێیە وتم لە ئیتالیایە ئەو وتی ناپولی لەکوێ و ئێرە لەکوێیە زۆر لە یەک دوورن هەرچیمان بەسەر هاتبوو بۆم گێڕایەوە وتم لە شەمەندەفەر خۆمان فڕێداوەتە خوارەوە ڕایب حەبەسا وتی ئێوە لە شەمەندەفەر خۆتان فڕێداوەتە خوارەوە چۆن ماون و نەمردوون وتم وای بینی ماوین ڕۆحمان نەچووە بەبەر کەسە وا هەتوینەتە ماڵی ئێوەش ماڵەکەتان زۆر وێرانەیە ئێمە ڕاهیبێکمان هەبوو ماڵێکی خۆش و پاک و تەمیزی هەبوو دیارە تۆ ژنەکەتە مەڵە و ماڵەکەت پیس و پۆخڵە ڕاهیب وتی تا جارێ نانتان نەداتێ پیرەژنمان لێت وڕە مەکە لەم قسەیەدا بووین ژنە هاتە ژوورەوە و سینێکی بەدەستەوە بوو دایناو وتی فەرمونون وتم خوڵقی پێ نابێ فرەدریک پەلاماریدا نانی کێڵگرت و تێبەر بوو نەپڕژایە سەر ئەمەی بڕوانێ سینێکە چیتری لەسەرە جارێ هەر چاوی نانەکەی دی کەچی پەنیر و باسوورمە و هەژنۆیەکی کوڵاویشی لەسەر بوو ئێمە شێتانە نانمانە خوارد
ئافرەتەکە هیچ پێمان پێ نەکەنی لێ بووینەوە و هەڵساینە سەر پێ. ڕاهیب وتی بۆ کوێ؟ وتم ڕێبوار کە ڕێی لەبەر بوو چاری هەر ڕۆیشتنە. وتی بەم نیوەشەوە چۆن ئەهێڵم بڕۆن؟ وتم ماڵتان ئاوا بێ ناڕەحەتمان کردن ئیتر بەسە. ئەو وتی نەخێر ئێمە ناڕەحەت نابین. لەو کاتەدا ژنە ڕاهیبەکە هاتە ژوورەوە وتی ئەوە میوانەکانمان خەریکی چین. ڕاهیبەکە وتی خەریکن بڕۆن. ئەو وتی بۆچی تۆ ئێڵی بەم نیوەشەوە بڕۆن هەر سەگ ئەیان خوا؟ ئەو وتی من زۆرم پێوتن تۆ نازانی خۆڵقی میوان بکەی، ئەگەر ئەتەوێ نەڕۆن سێ بەسێ تەلاق بخۆ بڵێن نابێ بڕۆن. کەوامان زانی ناچار ماینەوە. ژنی ڕاهیبەکە چوو دوو دەستنوێنی بۆ هێناین و جێ بۆ داخستین. وتی ئینجا ئیتر بوونون خێوی خێرتان بێ. ئەوان ڕۆیشتن و بە فرەدریکم وت برادەر ئاگاد لێ ئەم ماڵە چەند چاکن، با بەخشێکیان بدەینێ. وتی های زۆر چاکە. باردووکمان حسابمان کرد 2 مارک و دەفەنێک بوو بە خواردن و نووسن و هەموو شتێکەوە. جیامان کردەوە و نامەژێر سەرم تا بەیانی لەبیرم نەچێ. بەیانی هەستاین هاتم نوێنەکان هەڵگرم، لێفە و دۆشەکم هەڵگرت، مێزێکی شڕی کۆن کە ڕاهیب کتێبی خستە بۆ سەر، نامەی سەرمێز و نوێن و مێز بەلادا هاتن، کتێب پەرش و بڵاو بووە. مێز کەوت بەسەر گۆزەدا، گۆزەکە شکا و ئاو ڕژا، ژوورەکە بوو بە مەرەزە. بە گرمەی نوێنە ڕووخاوەکە هاتن، هیچ دەنگێکیان نەکرد. اینجا لە خەجاڵەتیدا هەوڵی ئەوەم بوو زوو دەرباز بین. بەبێ دەنگ پارەکەم کردە دەستی ڕاهیبەوە، وتم بە دوعا ماڵت ئاوا بێ. ڕاهیب تون دەستی گرتم و وتی ئەوە چییە؟ وتم خۆ سێبەری بن ئەشکەوت نییە، ئەوە حەقی خواردن و نووسن، هێشتا حەقی گۆزە و تەڕی ماوە. وتی ڕۆڵە هۆشت بێ قەت ڕاهیب پارە وەرەگرێ؟ وتم حەو ڕاهیبەکەی ئێمە لە مردووشی ئەسەن، جا چزای زیندوو بوایە و دەوڵەمەند بوو. وتی ڕۆڵە ئەوە ڕاهیب نییە. اینجا بە پەلەپەل هاتینە دەرێ و لەوێ دەرچوین. ڕۆژ بوو سەگمان پێ نەوەڕی. وتم فرەدریک وا ئەم ڕاهیبە پارەی لێ وەرنەگرتین کە میکایلام هێنا و دەوڵەمەند بووم، وا چاکە پارەی بۆ بنێرم. وتی زۆر باشە. وتم کە تۆ بە چاکێزانی با بگەڕێینەوە و خەبەری بدەمێ کە دەوڵەمەند بوو پارەی بۆ ئەنێرم. فرەدریک وتی چۆن ڕوودێ بچیتەوە؟ تۆ ئەو کەتنەت گێڕا، با بڕۆین. ئەوەی لە هەمووی خراپترە لێمان نەپرسی شەمەندەفەر لەکوێیە، ئێستا ڕوو بکەینە کوێ؟ کەڕوانیمان دوو کەس باخە کێڵن، بانگم کرد برا ئەوە شەمەندەفەر لەکوێ وەستێ؟ وتیان بەدەستە ڕاستە، ڕاست بڕۆن شەقامە، نیو سەعات بە شەقامە بڕۆن، دێکتان دێتە پێش، لەوێش شەمەندەفەرە وەستێ. زۆر مەمنون بووم. گیرفانی بەرۆکم گەڕام، بلیتی شەمەندەفەرەکەی تیا بوو. لە خۆشیانە باڵپەڕکێ ڕۆیشتین، 20 دەقیقەی نەخەیەن گەیشتینە شوێنێکی وەستانی شەمەندەفەر. کاتێ لە ماڵی ڕاهیب هاتینە دەرەوە لە دۆسێ جووتیارمان پرسی و ڕێگەی شەمەندەفەریان پیشانداین. کاتی گەیشتینە شوێنی وەستانی شەمەندەفەر، لەوێ لە داڵانەکەیە شەمەندەفەرچیەکمان چاو پێکەوت. لێمان پرسی شەمەندەفەر کەی دێ؟ ئەو وتی بۆ کوێ دەچن؟ من وتم بۆ ئیتالیا. وتی ئەبێ لە ڕێگە ئیقتار مەبەن. وتم ئاخ دیسان ئیقتارمەیە. ئەو وتی ئەوە شەمەندەفەر هات. خۆی ڕۆیشت و شەمەندەفەر هات.
ڕاوەستین تا خەڵک دابەزین. ئێمە هەڵمان کوتایە پێشەوە، قاپیەکمان هاتە بەردەم، بەتەمام بووین سوار بین، لە ژوورەوە دەرگایان لێ پێوەداین. چووینە ژوورێکی تر سەرکەوتین، کابرا لێمان ڕاز بووە زلەیەکی لە فرەدریکدا، ئەویش زلەیەکی لەودا و منیش ڕاست بوومەوە، بە هەردووکمان زۆر چاکمان لێدا. پاتێک بە ژوور سەریەوە بوو، ڕای کێشا و دەنگی زەنگێک پەیدا بوو. شەمەندەفەرچی هات، جارێ پرسی ئێوە کێن، بۆ کوێ چن؟ من وتم بۆ ئیتالیا چین، داوای بلیتی لێکردین. وتم بلیتمان هەیە. ئێمە سواری عەرەبانەی گاجوود بووین، جێگەمان ناخۆش بوو، خۆمان فڕێدایە خوارێ، بلیتەکەماندایە تەماشای پشتەکەی کرد. وتی ئەمە ماوەی تێپەڕیوە. وتم ماوەی مانای چییە؟ بۆچی ئێمە میوەین کاتمان بەسەرچێ؟ وتی چەنەبازی پێناوێ، یەڵا بۆ خوارێ، شەمەندەفەر ئەجوڵێ. بە زۆر ئێمەی کردە خوارەوە، ئێمە دەستمان کرد بە بۆڵەبۆڵ. فەرمانبەرێک لەولەوە هات و وتی ئەو بۆڵەبۆڵەتان لە چییە؟ وتم بلیتمان پێیە و لە شەمەندەفەردایان ڕزاندین. وتی ئابا بزانم. بلیتەکەمان پیشاندا و وتی ئەمە بەسەر چووە، ئێوە یەکجار بەم بلیتە سوار بوون و دابەزیون. وتم خۆ ئێمە لە ئیزگەدا نەبەزیوین. وتی ئەی لەکوێ؟ وتم لە ڕێدا بەزیوین، خۆمان لە شەمەندەفەر فڕێدا، وەختا بوو هەردووکمان ئەستۆمان ور بێ. ئەو وتی شەمەندەفەرەکە بە ڕۆیشتنەوە بوو. وتم ئەرێ وەڵڵا ئەڕۆی، بەڵام تووشی سەرەولێژێک هات، زۆر ماندوو بوو، شەمەندەفەرەکە ویستی وچانێ بدا، ئێمەش خۆمان خستە خوارێ. سامن هەروە متوو، یەکسەر تەنگەی گرتم، بردم ژوورێک، سێ چوار کەسی لێبوو. لەوێ وتی ئەمانە لە شەمەندەفەر بازیان داوەتە خوارێ، پیاوێکی ڕیژداریان تیا بوو، وتی جەزایان لێ بسێنن. من وتم ئێوە ئەبێ جەزا بە ئێمە بدەن، ئەوەی شەمەندەفەری ئێوە بە ئێمەی کرد، کەس بە کەسی ناکا. کە سەیریان کرد بە خۆشی پارە نادەین، پۆلیسیان بان کرد، بە زۆر بیزمارێکیان لێ سەندین. فرەدریک تووڕە بوو، وتی لە تۆ تووڕە بووم، تۆ چیت بەسەرەوەیە؟ ئەوەندە قساکەی لە هەموو شوێنێگەڵی بازماندا، وەکو لاقیان لەدەمت گیر کردبێ، ئەگەر تۆ نەدوتایە کێی زانی کە ئێمە بازمانداوە؟ من وتم چۆن کێی زانی؟ خۆمان خەبەرمان نەدایە، جەزای زۆرتریان لێ ئێستاندین. ئەو ساخاوەند گاجووتەکان شکاتیانە کرد و ئەیانوت گاجووتەکانیان بەجێ هێشتوین. فرەدریک گوتی حەی بە مەقلەوە ئەبی بە مێردی میکاییلە، کوڕە ڕۆڵەگە تۆ خۆ داشکرا نەکردایە، کێ تۆیە ناسی؟ من وتم قسەی قۆڕ، جەنابی ئەلفرێد مۆلەر کێ هەیەنەی ناسێ؟ وتی های خەک بەسەری من، کێ تۆ ناسێ؟ کە سەیرم کرد حەقیەتی، ئاشم کردەوە و هاتین لە گۆرشەی ئەکەوە دانیشتین، ماندوو مردوو، بیرم لە حاڵی خۆمە کردەوە، ئیتر پارەش نەمابوو، چاوم لێک ناو، بیرم لە حەقی خۆمە کردەوە. مناڵێکی ئاوایی بێخەم لە دێئێکی دەرکەنار، هەوایەکی ساف و زەویەکە ئەمە نزیک ئاوایی، ئەرکێکی وام بەسەرەوە نەبوو. بە خۆڕایی باوکم دەری کردم، من نەبێ کێ هەیە باوکی دەری کرد بێ. لەوێ کە هاتمە دەرێ، لەسەر ڕێ تووشی فریشتەی خۆماتم، لە خزمەتی میکاییلادا چەند خۆشم ڕابوارد. زەمانە وایە، هێشتا لەزەتم لە میکاییلا نەدی بوو. ئەو سەفەرەمان هاتە پێش، ئەو کەوتنە خوارەوەیە، ئەو ترسە، دوای ئەوە ئەو هەموو فەلاکەتە، ئێستاش بێپارەین. خەمم لێ نیشت، کەمانە خەمڕەوێنەکەم دەرهێنا و فرەدریک نووسە بوو، دەستم کرد بە کەمان لێدان، ئەویش بەخەبەر هات، بەستەیەکی بێکەسیم لێدا. ئەویش لەسەر کەمانەکەی من دەستی کرد بە مقاموتن. هەچی خەڵکی ویزگەکەی لێمان کۆبوونەوە، هەروە پارەیان بۆ فڕێداین. شەپقەکەم گرتبووەوە، پڕیان کرد لە پارە. کابرای شەمەندەفەرچیش کە جەزای لێ سەندبووین، هات و وتی حەیفە جەزامان لە ئێوە سەندووە، بەقەت جەزاکە پارەی کردە شەپقەکەمەوە. دوایی بردمە بەردەمی و وتم بۆم بژمێرە، بزانە بەم پارەیە 2 کەزەگەنە ناپۆلی. ژماردی و وتی بەشی بلیتی 2 کە زیاترە، جگە لە پارەی بلیت 25 مارکتان زیادە. وتم ئەویش بۆ جەزای شەمەندەفەرچێکی تر، هەمووتان پێمان فێرن، جەزامان لێ بسێنن. دەستیان کرد بە پێکەنین، یارمەتیان داین و بلیتیان داینێ. من وتم ئامان ئێستا مەی بڕن، تا شەمەندەفەر دێ وادەی بلیتەکە بەسەرچێ. وتیان نانا نایەڵین بەسەرچێ. دانیشتین تا شەمەندەفەر هات، شەمەندەفەرچی خۆی هات و بانگی کردین، بردینێ فارگۆنێکەوە، زۆرمان پێخۆش بوو.
من وتم فرەدیگ وا ئەم جارە بەڕاستی لە شەمەندەفەر داین ئەچین بۆ ناپۆلی. من هێشتا خۆشیم تەواو نەبوو، قاپی کرایەوە و ژن و پیاوێک هاتنە ژوورەوە. تەماشایەکی ئێمەیان کرد و ژنەکە سەری نایە بنگوێی پیاوەکە و پێکەنین. منی ژوتم فرەدیگ سەیری ئەم مەخسەرەیەکە، دەستم بۆ ئەوان ڕاهێشت و پێکەنیم. پیاوەکە تووڕە بوو، وتی ئێوە بێتەربێتن پێمان پێکەنن. من وتم بێعاری چاک ئێوەن کە لە پێشدا ژنەکەت بە ئێمە پێکەنی. کابرا کەزانی لە پێش چاوی ژنەکەی لێدرێ دەنگی لە خۆی بڕی، ئیتر دەنگی نەکرد. فرەدریکی ژوتی ئەلفرێد تۆش بەسەریا مەچۆ، وازمان لە یەکێنا. ئەوان لە سوچێکەوە دانیشتە بوون، ئێمەش لە سوچێکی تر. ئافرەتەکە بە مێردەکەی وت تۆ لە دەرەوە هێندت پەلەپەل لێ کردم نەتێشیت بخۆم، وا ئێستا برسیمە. مێردەکەی لە ڕەفەی شەمەندەفەرەکە سەبەتەیەکی داکرد، پڕ بوو لە پەنیر و باسوورمە و سوجوق و خواردەمەنی. ئافرەتەکە مەڵچەمەڵچی دەست پێ کرد. ئەوسا بیرمان کەوتەوە کە ئێمە لە دوێنێ ئێوارەوە هیچمان نەخواردووە. سرم نایە بنگوێی فرەدیگ، وتم با داوای نانیان لێ بکەم. وتی خوا هەڵناگرێ، ئێمە لە پێشەوە شەڕمان لەگەڵ ئەوان کرد، ئیتر ڕوومان نایە لەگەڵ یەکتری بدوێین. منوتم ئەنجا چییە؟ پارەیان نەدەمێ. فرەدیگ وتی باشە خۆ ئەوان لە شەمەندەفەردا دوکانی نانەوەیان دانەناوە. منوتم ئەی ئەگەر بە پارە نەیاندا بە زۆر لێیانەسێنین. فرەدیگ وتی ئەی خاک بەسەر ئەوەی کە بێکەسە. منوتم ئەرێ وەڵا برسێتی ڕەگی هاری پێوەیە. ناوەستم، ئیتر هیچ نەوەستام. چوومە بەردەم پیاوەکە و بە مۆنیەکەوە سەیریە کردم. وتم ڕاوەستە تووڕە مەبە، دوو قسەت پێڵێم. ئەگەر بەدڵت نەبوو ئەتوانی تووڕەبی، بەڵام ئەوە بزانە لە تووڕەبوونیشدا زیانەکەی. دەستم کرد بە گیرفانمە، هەندێ پارەم دەرهێنا. وتم ئێمە لە ماڵی خۆمانەوە نەهاتووین، لە بیریشمان چووە لە دەرەوە نان بکڕین. وەرە پیاوی چاک بە و بای ئەم پارانە نانوان بدەرێ. ژنەکە پێکەنی وتی دیارە ئەمانە ساویلکەن، نانیان بدەرێ. دوو نانی بەیتونی دامێ و پارەشی لێ وەرنەگرتم. هێشتا پاروەکەمان لە دەما بوو. کابرایەکی درێژی شەبقە خوار دووگمەسپی هاتە ژوورەوە، گازێکی کونکەرەی بەدەستەوە بوو. داوای بلیتی لێکردین. لە پێشدا ژن و مێردەکەی کە نانیاندا بووینێ لە پێشەوە بوون. بلیتەکەی ئەوانی وەرگرت و دایە بەردەمی گازەکە، کرتەیەکی لێ هێنا و قونی کرد. داوای بلیتی ئێمەی کرد. منوتم جارێ ڕاوەستا، دەمم گیراوە. خەریب و دەستکا بەدەممە. وتم ئەوە چی دەکەی؟ وتی وامزانی بلیتەکە لە دەمتایە، وا ئەڵەی دەمم گیراوە. منی ژوتم وامەزانی تیکەکەم لە دەمەفرێنی، چونکە ئاڵێن سوالکەری گرانی تیکە لە دەمەفرێنێ. ئەنجا پێم وت نانەکەشی خۆمان نەبوو، ئەو ئافرەتە بە خێری خۆی دابووینێ. ئەو وتی دەک خێری نەنووسێ، زوو کە بلیت با زیاتر پڕیشکی ئێوەم پێ هەڵ نەپژێ. بلیتم دایە ئەویشی کون کرد. خەریک بوو یەخەی بگرم، بۆچی کونی کرد؟ زوو قاپی کردەوە و بازی دایە خوارێ. ڕوانیم نەچوو بە خوارێ. منیش دەرگام کردەوە و بزانم لەکوێوە ڕۆی. مێردی ژنەکە وتی شەمەندەفەر لە ڕۆیشتندایە، قاپی بکەیتەوە جەزار لێسێنن. وتم ئەی بۆچی لەوی ناسێنن؟ وتی ئەو شەمەندەفەر چییە؟ لەگەڵ کابرا کەوتی نەگفتوگۆ. لێی پرسیم تۆ بۆچی ئەچی بۆ ناپولی؟ لە پێش بوونا فرەدیگ گوتی لە شوێن دەستگیرانەکەی ئەگەڕێ، لێی ون بووە. لەولاوە دیسان ژنە پێکەنی و وتی دەستگیران چۆن ونە بێ. من تووڕە بووم. مێردەکەی وتی لێی مەگرە، مناڵە. وتم ئۆف، بەخوا مناڵی چاکە، بەخوا چلە و تەوقی ملە. اینجا ژنە ئاگری تێبەربوو، کەفی سند، نەی ئەزانی چۆن جنێو بدا. وتی ئەوە مێردەکەمە، لێی بپرسە. هێشتا 7 مانگە شوم کردووە، مناڵیشم نەبووە. منی ژوتم باشە چەندەمین شوتە. ئەو وتی تف لە تۆ، خۆ کچ بووم، بەڵام بە منداڵی بەهۆی ڕووداوەوە بووم بە ژن. منوتم ها ئەگەر کچ بوویتایە ڕووسورە بووی، جا با کچیش بووبی. لەدەی ئێمە کچی وای لێیە بە 40 ساڵی شوو کردووە، لە تۆش جوانتر بووە. ئیتر ئافرەت دەستی کرد بە گریان، بە مێردەکەی ئەوت ئەمەم بۆ بکوژە. منوتم خوێنی ماڵی باوکت زۆرە. وتی لە پارەی دارایی خۆم خوێنەدەم. ئێمە لەم شەڕە دەنوکەیە بووین. شەمەندەفەرچی گەیشتە ویزگەکە. پرسییم ئەمە ناپولیە؟ وتیان بۆ ناپولیشەوە ڕۆژێکتان ماوە. لەو کاتەدا سەیرم کرد کابرایەکی تەنگە ئەستور هاتە ژوورێ. لەو قەسابە چوو کە لەویانە گاجووتەکانی هێنا بوو. منوتم یاخوا بەخێر بێی، ئەرێ بەڕاست گاجووتەکان بە سەلامەتی گەیشتن؟
کابرا واقی وڕما وتی گاجوتی چی؟ وتم ها گاجوتەکانی کە لەویانە سواری شەمەندەفەرت کردن. ئەو وتی تۆ من بە کێ ئەزانی؟ وتم بە قەسابەکەی دۆستی خۆمان. وتی بەچی دازانی من قەسابم؟ وتم بە سەر و گوێلاک تا دیارەکە قەسابی. ئەو وتی تۆ منت نەناسی بەڵام من ئێوە ئەناسم. من وتم ئێمە کێین؟ وتی دیارە ئێوە دۆمن. سا ئەو ئەم قسەی کرد و ژنە لەو لاوەدا عقاقای پێکەنین. ڕووی کردە کابرای قەساب وتی ئای بە قوربانی دەمت بم، ئەوە هیچم لە دڵا نەما. من تا ئێستا نەم ئەوێرە پێیان بڵێم واش کورت تۆ وتت. منیش جارێ وازم لە قەساب هێنا. پێم وت ئاغای قەساب تۆ چەوتە و شیلەی ئەم ئافرەتە بگرە، بەدەم و شیلە حەیوان ئەناسی، بزانە لە 40 ساڵ بەرەو ژوورتر نییە. لەولاوە مێردی ئافرەتەکە ڕاست بۆەوە لەقینا لەرزی. وتی ئێوە گەیشتنە ڕادەیەک گاڵتە بە خانمی من بکەن. ساڕاوەستن ئێستا پیشانتانە دەم. فرەدیک سەری نایە بن گوێم. وتی ئەلفرێد ئەم کابرا قەسابە ناتوانێت لە شوێنی خۆیدا بژوڵێ، ئافرەتی شیچی لە دەست نایە، باستم تێر و پڕی بکوتم. وتم فرەدیک نان و نمەکمان کردوون لێ گەڕێ. بە کابرام وت ئێمە نانی ئێوەمان خوارد، ئەگینا ئەمزانی چۆنمدا ئەنیشاندیتەوە. تۆ بە ژنت بڵێ بێدەنگ دانیشێ، ئێمە شیش ناڵێین. مێردی ژنە دانیشتەوە. اینجا نۆرە هاتە سەر قەساب. وتم بەڕاستی گاجوتەکانی تۆ نەبوون؟ وتی تۆ جارە پێم بڵێ ئەسڵەن خوێندەریت. وتم ئەڵمانی. وتی ئەڵمانی لە چ شوێنێ؟ وتم باوێرە. وتی چ دێیەک؟ وتم دەمێکە هاتووم، وا ساڵێکی بەسەرا تێپەڕیوە، ناوی دێکەی خۆمانم لەبیر چۆتەوە. ئەرێ بەڕاست تۆ کێی؟ وتی ئەوقاتم. وتم وا ناوێکم بیست کە تا ئێستا نەمبیستووە. پێم وت ئەوقات بەری چ دارێکە؟ وتی بەری خوێندن و زانیاری و حقوقە. منیش پێم وت خۆ منی شێندەی تۆم خوێندووە، بۆچ نازانم ئەوقات چییە؟ لەم گفتوگۆی ئێمەدا دیسان ژنەکە هەڵیدایە و بە کابرای وت تۆ چ تاقەتێکت هەیە ئەمەندە لەگەڵ ئەمانەدا ئەدوێی؟ بەتەما بووم وەڵامی بدەمەوە. کۆنە قەسابی تازە ئەوقات بەدزیەوە وتی تخوا دەنگ مەکە ئافرەتە. منیش بە قسەیم کرد بەم بەزم و ڕەزمە نزیک ویزگەی وەستانی شەمەندەفەر کەوتبووینەوە. ڕوانیم ئافرەت زۆفی خۆی بەشانەکە، خۆی ڕێگەخە، پیاوەکەش جانتە ئامادەکە. گەیشتینە ویزگەکە و دابەزین، دوعاخوازیان نەکرد. منیش نەم کردە نامەردی، دوو مارکم دەرهێنا و هاویشتمدان بە دەموچاوی ئافرەتەکەدا. بانگم کرد ئەوە پارەی نانەکەتانە کە لێرە پێتان فرۆشتین. بالای خەڵک نەڵێن مۆلەر ئەفەندی پارەی نانەکەی نەدا. هەرچی خەڵک هەیە کە لە ویزگەکە ڕاوەستا بوون دایانە قاقای پێکەنین. کابرا هەر بوو گەڕایەوە، هەتا خوا هێزی تێدا بوو گۆچانێکی ئاراستە کردم. من خۆم کێشای ئەدواوە، گۆچانەکەم بەرنەکەوت، خۆی بەدەما کەوت. شەمەندەفەرچیەکان قاچیان گرت و ڕایان کێشایە دواوە. شەمەندەفەریش کەوتە جوڵان. ئەو هەڵسایەوە بە گۆچانەوە بە شوێن شەمەندەفەرەکەدا ڕایە کرد خەڵک پێئەکەنی. ئەو قاتیش ماوەیەک پێکەنی، ئیتر نەختێ بێدەنگ ڕامان بوارد. ئەو قاتیش لە ویزگەیەکی تر دابەزی. هەرماینەوە خۆمان. وتم فرەدی خوا با بۆ خۆمان بەزمێ بگێڕین. دەستم دائێکەمان لێدان. فرەدیکیش دەستی وت بە مقاموتن. لە فارگۆنەکەی ئەو دیوەوە زۆر ئافرینیان کردین، کەچی لە پشتمانەوە کابرایەکی منگن بانگی کرد. بەم شەوە چ ڕەزالەتێکە، خەوتان لە ژنەکەم هەراسان کردووە. لە پێشمانەوە دەستەیە کۆرگەل بەوە حەوەحە بە کابرایان وت ژن ئەگەر ژن بێ چۆن حەز لەم ئاهەنگە ناکا؟ بەڵام وا دیارە تۆ دڵت پیسە، ئەڵەی نەک ژنەکەم عاشقی ئەم کوڕانە بێت. منگن. کابراوتی ئەم بێشەرەف و بێحەیانە کێن؟ من ئافرەتم لایە، ئەوان کەرێتیەکەن. ئیتر لەولاوە بوو بە شەڕە جوێن. ئێمە ناچار ئاهەنگەکەمان بڕیەوە و لێ ڕاکشین. هێشتا چاومان نەچوو بۆ خەو. زرمەیەک لە شەمەندەفەر هات. شەمەندەفەر هەروەکو بەر شاخێک کەوتبێ، گەڕایەوە دواوە. بەلادا هاتم من سرم بەر تەختەکە کەوت، سرم شکا. جاری هەوڵی هاوڕێکەم بوو. بانگم کرد فرەدیک. فرەدیک هیچ وەڵامێ نەبوو. کەوتمە مەراقەوە، چراش کوژابەوە. دیسان بانگم کرد باستە من وزەیەک هات، با پەلەکوتێ چوون دۆزیمەوە. وتی ئەلفرێد تەواو پارچەیەک فارگۆنەکە کەوتۆ بەسەر پێمە، قاچم شکاوە. ئاخۆ ئەم نەکبەتیە چی بوو بەسەرمانە هات؟ هەر ئەمەمان مابوو. گوێم قوڵاق کرد، لە دەرەوە دەنگەدەنگی خەڵگە هات، لە شوێن بریندارە گەڕان. تومەت شەمەندەفەر لە ویزگەکە لەگەڵ شەمەندەفەرێکی تردا بەریەک کەوتبوون. وەرگەڕا بوو، تێک و پێک شکا بوو. من هاوارم کرد و ئەوان هاتن بەدەممانەوە.
دەستەبەریەکیان پێبوو. فرەدیکمان هەڵگرت. من لە تاوا برینی سرم لەبیر چۆوە. شوێنی کەوتم. گەیشتینە نەخۆشخانە. لەوێ قاچی ئەویان گرتەوە و سەری منیان دەرمان کرد. وتیان هیچ مەترسیتان نییە. عەرەبانەیەکیان هێنا ئێمەیان سوار کرد. بردیانینە خانوویەکی گەورە. بە عەرەبانەوە ئێمەیان بردە ژوورێ. ژن و پیا و لێمان کۆبوونەوە. ڕێزێکی زۆریان لێگرتین. چا قاوە شیر هەموو شتێکیان بۆ هێناین. پیاوێکی کەڵەگەتی نورانی هات. هەواڵی پرسین. دڵخۆشی داینەوە. زانیم ئەم پیاوە پیاوێکی گەورەیە. فەرمانبەرەکەی نەخۆشخانە شەپقەکەی بۆ داگرت. کڕنوشی بۆ کێشا. منیش ڕێزێکی زۆرم لێگرت. من وتم ئێمە بە فەلاکەتی خۆمان خەفەتبار نین. بەم نیوەشەوە ئێوەمان لە خەو ڕاپەڕان. ناڕەحەتمان کردن. کابراوتی نەخێر ئێمە بەوە مەمنونە بین. بەدڵ پشووە دەین کە فریای لێ قەوماوان بکەوین. ئەوەی پیا و بێویژدانی هەبێ ئەزانێ کە خوا ماڵی دایە بۆ ئەوەیە کە خزمەتی لێ قەوماوان و هەژارانی پێ بکە. خوێندەواری پێبگەێنێ کە بە خوێندن خزمەتی وڵاتەکەیان بکەن. ئێستا چەند ڕۆژێک لێرە بحەسێنەوە. دوایی خوا کەریمە. بە زۆرێک 2 ڕۆژ بەندیان کردین. سەر و پێمان چاک بۆوە. خزمەتچی ژوورەکەمان کچێکی جوان بوو. با فرەدیکم وت کاکە ئەم کچە لە بەرتای دەستگیرانی تۆکە. کچەکە وتی بەرتا لەکوێیە؟ وتم لە ناپولیە. پرسی زۆر جوانە؟ وتم بەڵێ زۆر جوانە. ئەگەر لە ئەندازە بە دەر جوان نەبوایە چۆنم بود لە تۆکە؟ کچەکە پێکەنی و وتی ئەی تۆ دەستگیرانت نییە؟ فرەدیک وتی بەڵێ ئەو میکایلا دەستگیرانێتی کە بەرتا کارەکەری ئەوە. وتی کەوا بوو ئەو بۆ کچی ئاغام و تۆ بۆ من. وتم ئاغاکەت کێیە؟ وتی ئەو پیاوە بوو کە هات چاکوچۆنی و بەخێراتنی کردن. یەکەم پیاوی ئەم شارەیە. زۆر دەوڵەمەندە. ناوی میسۆ قولمیارە. ئیتر نووسین. بەیانی نان و چامان خوارد. خواحافیزیمان کرد. هاتین بۆ دەرەوە. لە داڵانەکە کچەکە هات بە دزیەوە کیسەیەکی ئاوریشمی سپی دامێ. کە هاتینە دەرەوە بژاردم. سیرم کرد. 30 لیرەی زێڕی تیا بوو. ئیتر لە خۆشیانە هاتین بەڕێوە. بڕیارماندا جارێکی تر سواری شەمەندەفەر نەبین. بە پێ بەڕێی شەمەندەفەرا بڕۆین. ملی ڕێگەمان گرت. هەروە بە ناوڕاستی هەردوو لای ئاسنەکەدا ڕۆیشتین. شەو گەیشتینە سەر پردێک. لەو سەری پردەکەوە سەیری پردەکەمانە کرد. بینیم لە پێشمانەوە 2 چاوی تیژ وەکو چاوی ئەژدیها ڕوبەڕوومان هات. پرشنگی ئاگری لێ بێتەوە. وتم فرەدیک نامەرد فەوتاین ڕزگارمان نابێ. وتی با خۆمان فڕێدەینە ئاوەکەوە. وتم مەلە نازانم ئەخنکێم با خۆمان بە کەناری پردەکەدا هەڵواسین تا شەمەندەفەرە ڕوا. دوایی خۆمان خەینە سەرێ. من لە دیوێکەوە فرەدیک لە دیوەکەی ترەوە بە کەناری پردەکەدا خۆمان هەڵواسی. من نەمزانی بوو سرم لادەم کە شەمەندەفەر هات. لرفە لرفی ئاوی لە کوڵی کرد بەسەر و چاومە. دەم و چاوم سوتا و دەستم بەر بوو. کەوتم ئاوەکەوە. ئێستاوە ئەلفرێد ئەفەندیمان لە ئاوا بەجێهێشت. ڕەنگە ئەوانەی گوێ لەم سەرگروشتەیە ئاگرن. زۆر بەزەییان بە ئەلفرێددا بێ. کوڕێکی ئەوەندە دەروونساف و دڵپاک و ڕەوشچاک و بەوەفا. سەودای عەشقێکی جوان لە گیانیدایە. لە یاری بێخەبەرە و ئەو لە ڕێدا بخنکێ زۆر ناخۆشە. لەبەرەوە پیرەمێر خەبەرتانەداتێ ئەلفرێد هەرچەندە بەخنکاو ئەژمێردرێ بەڵام نەمردووە. ئێستا ئەوە لە قوڵاغی لادەیەکدا ڕێیان کێشاوە و ئاو لەزگی دەرەهێنن. ئەیشێلن خوێنی بجوڵێتەوە بێتەوە هۆش خۆی. جارێ با ئەو لەوێ بێ. با فرەدیک بۆمان بگێڕێتەوە چیان بەسەر هاتووە. فرەدیک گەڵێ کە شەمەندەفەر ڕووی تێکردین لەسەر پر بووین. نەمانتوانی خۆمان لە ڕێ لادەین. چارمان نەما ئەمدی و ئەودی و خۆمان بە لێواری پردەکەدا هەڵواسی. شەمەندەفەر بە تەوژم هات. ئاوی گەرمی پژان بەسەر و گوێلاکماندا. من سرم لەبەر شاڵاوی ئاوە لە کوڵاوەکەدا لادا. زۆری نەما بوو دەستم بەر بێ. بە هەر ڕەنگێ بوو خۆم گیر کرد. شەمەندەفەر تێپەڕی. هاتمەوە سەر پرد. ڕوانیم ئەلفرێد دیار نییە. بانگم کرد وەڵامی نەبوو. بەڵام کاتێک کە ئاوە گەرمەکەم بە ڕوودا هەڵبژا شڵپەیەک لە بن گوێم هات. وەکو دەنگی ئەلفرێد وابوو هاوار بکە. ئیتر گوێم لە هیچی تر نەبوو. بە هەموو لایەکدا هاوار و بانگم کرد. لە هیچ لایەکەوە دەنگ نەبوو. گریام ئامان ئەلفرێد لەکوێی؟ بەڵام هیچ جوابێک نەبوو. ئیتر بۆم دەرکەوت کە دەستی بەر بووە و کەوتۆتە ئاوەکەوە. لە تاوە خۆم فرێدایە ئاوەکەوە. نەمەزانی ئاوەکە لەو ڕاستەدا ئەوەندە قوڵ و خوڕە.
دەربەستی خنکان نەبووم بە هەر مەرجێ ئەلفرێد نەخنکا بێ چاوی بە میکایلا کەوتبێ من 100 جار شکور بووم کە لە باتی ئەو بخنکێم زۆر مامەوە لە ئاوا کە من ئەلفرێدم لەدەست و قیر و سیا با منیش بخنکێم چی بکەم کە ئەجەل نەهات بە زۆر نییە شەپۆلێ فڕیدا بوومە کەنار ئاوەکە و بێڕۆخ کەوتبووم بەیانی لادەیی هاتبوون بۆ ئیش منیان بە بێهۆشی دیبوو دابیانم بە کۆڵیاناو منیان بردبووەوە ماڵی خۆیان ئاگریان بۆ کردبوومەوە و منیان هێنایەوە هۆش خۆم لە پاژەوە کاتبوومەوە هۆش دیسان ئەلفرێدم بان کردبوو وەڵامی نەدابوومەوە اینجا شێت بووبووم هەستا بووم ڕام کردبوو وتبووم ئەچم شەمەندەفەرە کوژم پرد ئەڕوخێنم سەرەوژێر یەکەم چون کاوڕێکەمی لەناو بردووە بە زۆر منیان گرتبوو بەستبوویانمەوە تا 3 ڕۆژ اینجا عەقڵم هاتبووە کەلەم و اینجا ماڵ ئاواییم لەو ماڵە بەڕەحمە کرد و گۆرانیمەوت هەرچی لەو ڕێیەوە ئەڕۆی گلی ئەخواردەوە و هەندێ لەگەڵیشما ئەگریا تا ئێوارە گریام بڕیارمدا ڕاوەستم شەو کە شەمەندەفەر هات خۆم بخەمە بەر شەمەندەفەرەکە منیش لە پاش ئەلفرێد نەمێنم لە غەیبەوە یان لە خەیاڵەوە دەنگێکم هاتە گوێ لە دەنگی ئەلفرێد دەچوو ئەیوت خۆت مەکوژە بچۆ هەواڵی من بگەێنە بە یارەکەم بڵێ بە عەشقی تۆ مردووە شەهیدە بەم دەنگە هات بە عەقڵما کە بچم دەستگیرانەکەی بدۆزمەوە هەواڵی بدەمێ کە ئەلفرێد لە ڕێی ئەودا چووە هەر ڕاست بوومەوە و ئەو شوێنە شومەم بەجێهێشت تا هێزم تیا بوو ڕام کرد تا لە چاون بووم اینجا لە خۆمەوە تووشی مقامێک هاتبووم لە ڕاکردنە لە وەستانە لە دانیشتنە هەر بانگمە کرد ئەلفرێد هێشتا و شێعرانم لە بیر ماوە کە بۆ ئەلفرێدم هەڵبەست بوون بەشێتیەوە ملی ڕێگەم گرت ئەوەندەی کە لەگەڵ ئەلفرێد بەیەکەوە سەرگوشتەمان بەسەر هاتووە زیاتر لە ڕێو بان دوای ئەوە دیومە پاپۆرێک بۆ ناپولی ئەچوو بە دزیەوە بە تەناف و قولاپە هەڵگەڕام لەناو پاپۆرەکەدا خۆم شاردەوە تا گەیشتمە ناپولی لەوێ لە پاپۆر هاتمە دەرەوە سەرنجمدا قەڵەباڵق بوو تێکەڵ بە عەشەماتەکە بووم نەمەزانی چی بکەم عەرەبانەیەکم دی چووم لە خۆمەوە دەرگاکەیم کردەوە چووم دانیشتم عەرەبانەچی هات و پەلی ڕاکێشام بمهێنێتە خوارێ زلەیەکم لێدا چوین بە گژێکدا خەڵک هات و وتیان چی دەوێ وتم قەیسەری میکایلا وتیان لەکوێیە ناونیشانی چییە وتم میکایلا دەستگیرانەکەی ئەلفرێد نیشان بەو نیشانەی تەڕپیلیشیان لەگەڵا هەر ئەوەندەیانەوت نون قاپیش و منیش تێ نەدەگەیشتم ئەوان بە زمانی ئیتاڵی ئەدوان دایان بەزاندم هەرچی تووشی ئەهاتم ئەمپرسی میکایلا ئەیوت نون قاپیشۆ 100 نون قاپیشۆیان پێوتوم منی شەر تێ نەگەیشتم ئەمە ماناکەی چییە 3 شەو و 3 ڕۆژ بەم نون قاپیشۆیەوە ڕام بوار تا ڕۆژێکیان لە دوکانی وێنەگرێک وێنەی ئەلفرێد لەو دی و شوشەی دوکانەکەەوە هەڵواسرا بوو پەلامارمدایە شوشەم شکاند وێنەکەم گرتە باوەشم بێهۆش کەوتم کاتمەوە هۆش لە خەستەخانەیەک دەستیان دەرمانە کردم کە شوشەکەم شکاندبوو دەستم زۆر بریندار ببوو بێهۆش ببووم وێنەکەم لە باوەشدا بوو بە بێهۆشی بەرم نەدا بوو لێیان پرسییم ئەمە کێیە وتم برامە لە ئاوە خنکاوە وتیان کوڕ ئەمە زیندووە 3 ڕۆژە ئەم وێنەی گرتووە بەڵکو یەکێکی تر بێ کە لە براکەی تۆ بکە وتم نەخێر هی ئەوە خنکاوە پیاوێ گوتی ڕابەستە بدنێرمە ماڵی ئەو پیاو ماقوڵە عەرەبانچی بان کرد سوار بووم لە خۆشیە لەناو عەرەبانەدا نەوەستام خۆم کوتایە لای عەرەبانەچیەکە وڵاخەکان گورج لێخوڕا دانەویمەوە زلێک لە وڵاخەکان بدەم شڵپ کەوتمە خوارێ دەستم بریندار و سەر شکاو عەرەبانەچی دابەزی بە 1000 حاڵسواری کردمەوە گەیشتینە بەر دەرگای گەورە بە ئیشارە دوتی ئەوەتە خۆم فڕێدایە خوارێ ڕام کرد عەرەبانەچی لە پشتەوە چاکی ڕاکێشام تو مزداوەی پاراکە من لە خۆشیاندا نەپژابووم پارەی بدەمێ لە مشتومڕەی ئێمە خەڵک کۆبوونەوە خەڵکی ئەو ناوەمان هەمووی بەسەرا ڕژا پیاوێکی گەورە هاتە دەرەوە لە عەرەبانچیەکە تووڕە بوو بە ئیتاڵی پرسی چی دەوێ وتی پارەی نەداوە لیرەیەکی بۆ فرێدا و وتی بڕۆ کەڕوانیم ئەمە ئەلفرێدە بەو دەستە بریندار و بەو خوێنەی سەرمەوە پەلامارم دایە و خۆم بە ملیە هەڵواسی تێر ماچم کرد پردی مێژوورێ 2 دکتۆریان هێنا و سەری شتم و دەرمانی لێنا ئێستاوە لەگەڵ ئەلفرێد لە ساڵۆنی قۆناغەکە دانیشتوین هانام بەو وەخت و سەعاتەی کە ئەم دوو برادەرە وەفادارانە بەیەک گەیشتنەوە
هاوڕێکانی میلەت و نیشتیمانەکەشمان دەربارەی یەکوا بن لەڕێی خزمەتی نیشتیماندا بە وەفا و خزمەت و خۆشەویستی یەک بن. اینجا هانان بەو دەمەی کە ئەلفرێد بە وەسلی میکایلا شاد بوو. اینجا فرەدریک لە ئەلفرێدی پرسی چۆن ئەم شاجوانەی جیهان و ئەم پرەنسیپە ئیتالیە بە تۆ بڕا بە تۆ درا. وەڵامی دایەوە فرەدریک سەرگوشتەی ئێمە سێ شتی تایە لە سێشت چاکترە. یەکەم دەروون و نێتی پاک لە ئاین و سیاسەت و دیبلۆماسی باشترە. دووەم وەفاکاری لە جوانی باشترە. سێەم ئەخلاق لە پارە پەسەندترە. من دەروونێکی پاکم هەبوو، لادەیەکی بێفڕۆفێڵ بووم کە تووشی میکایلا هاتم. سەفەرەکەم کاری تێکرد تا هات لای پەسەند نەبووم. دووەم لە وەفادا لە مێردە کۆنەکەی بە وەفاتر و فیداکارتر بووم. وەفای من پێش زۆر داواکاری ترکەوت. سێم ئەخلاقی من و عەشقی ڕاستی قەناعەتی بەو پەیدا کرد کە لە هاوسەرێتیدا عەشق و ئەخلاق لە سەرسەرێتی و گەورەیی و ساختە و قومار و سەرخۆشی بۆ ئافرەت چاکترە. من بە خنکان و حەبس و تێڵدان عەشقی ئەوم فرامۆش نەکرد. دەستم لە وەفا بەرنەدا تا دەستم لە ملی یار ئاڵا. تۆش کە یاری وەفاداری من بووی، هێندەی من و بەڵکو لە من زیاتریش بەکێش بووی. وا گەیشتی نەمەرام، وا بە من و میکایلا بەرتامان پێشکەش کردی کەوایەکی سوورمەیە بەرتا. ئەم جلانت دەکەنە و ئەوە بکە بە بەرتا. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی زنجیرە چیرۆکی کەمانچەژن. هیواداری بەم چیرۆکە توانی بێتمان خزمەت بە گوێگرانی خۆمان بکەین و دووبارە ڕۆحی پیرەمێردیش ئاسوودە بکەینەوە. بە ئارامی شەوگارتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.